دیار ئەگەر هەبێ بۆ ئەوەی شکە بەمە لە ماوەی ڕابردووە کاک مەسرور لە ماوەی ڕابردووە لەسەر مۆزوعی دەستگیرکراوەکان ئەوەی کە لە خۆپیشاندانەکانی دووهۆکۆ و ناوچێ دەستگیرکران بێکمان ڕۆژنامەنووسی تیا بوو و خەڵکی چارەکانی مەدەنی تیا بوو بەعزێکیان پەیوەندی بۆ هەبوو کە لە خۆپیشاندانەکانە لە کاتی دەربڕینی بیرڕاکانیانە دەستگیر کرابوون و قسەی زۆر لەسەرکراوی مێژۆک و سنتەری میترۆ قسەمان لەسەر کرد و خەڵکێکی شتاک و ئێستا لەو مۆزوعە لە هینن دەستگیر کراون یعنی هێشتا یاخود لە تەحقیقان کە زیاتر لە ساڵ یاخود ساڵ و نوێیەکی بەسەرهاتووە. خاڵێکی ترویستم باسی کە مۆزوعی پلانی نیشتیمانی مافەکانی مرۆڤە کە یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی مۆزوعی پێدانی زانیاریە و بزانم جەنابتانی زان تا لەسەر کردو بەلائین پلانی نیشتیمانی وە جێبەجێکردنیوانە. کاک مەسرور زۆرم پێسەیرەکە لە مۆزوعی ئەم پلانی جەنابە بۆ محارەبەکردنی گەندەڵی ڕۆژنامەنووسانە نەکردو بە شەریک. من ئەم سەرنجەم هەیە بۆ ئەوەی ڕۆژنامەنووسان شەریک بن لە شەڕی گەندەڵی پێم وایە ئەبێ زانیاریان لەبەردەما بێ و ئەبێ مەلەفەکانی گەندەڵی لەلایەن موسساتەوە کەشف بکرێ یاخود لەبەردەست بێ بۆ ڕۆژنامەنووسان ئاسانکاری تەواو بکرێ بۆ ڕۆژنامەنووسان تا دەستیان بکا بە زانیاری تاکو لەگەڵ ئەم حکومەتیان شەریک بن بۆ محارەبەکردنی گەندەڵی. ئەگەر میدیا شەریک نەکەی بێگومان پێم وایە کە شەڕی گەندەڵی نتوانین بەرەو پێشەوە بەرین یاخود بیبێنەوە. خاڵێکی تر کە ئەوەی کە بە تەقدیری من فۆزای میدیاییتیایە مۆزوعی پارەی سیاسیە. خۆتان ئەزانن ئەمڕۆ پارەی سیاسی بە شێوەیە ڕژاوەتە ناو میدیاوە کە بۆ شەڕی سیاسیەکان بەکاردێ میدیا لە ئامانجە سەرەکیەکەی خۆی خە پەیوەندیدارە بە پێدانی زانیاری بە هاوڵاتیان دەرخستنی ڕاستیەکان ئەوە نەبێ وەڵکو شەڕەکە شەڕی سیاسیەکان بێ وە شەڕی میدیای سیاسی بێ. ئەوەی کە ئەم ئاگری زۆر زۆر خۆشکردوویەکێتی و پارتیانی زۆربەی ئەم کەناڵ و ئەم میدیایی کە ئەی بینیت و خەڵک ڕەخنەی لێ هەیە زۆربەی ئەوانن کە بە پارەی ئەم بەرپرس و ئەم مەکتەبی سیاسی ئەو سەرکردایەتی یەکێتی و پارتی کە پارەی تێخەن و دعمی ئەەکەن و میدیا لە ئامانجە ڕاستەقینەکەی خۆی دەرەخە. داوامان وایە وەکو سنتەری میترۆ ئەم لەم کۆبوونەوەیە قسەیە بکەی لەسەر مۆزوعی ئەوەی کە ڕۆژنامەنووس لەسەر پیشەکەی خۆی نەک تاوانێ بکە یاخود مخالفەیەکی شوێنی عیلاقی بە میدیاوە نەبێت دەرکەی لەسەرەوەی کە ڕۆژنامەنووس دەستگیر نەکرێ لەسەر مۆزوعی ئەوەی کە پەیوەندی بەکارەکەی خۆیەوە کوی کە وابزان پێشتر کاقوبات کردی لە منتیقەی سلێمانی و هەتاکو ئێستا ئێمە متابعەیەکەین. ئەمە داواکاری ئەمەیە زۆر سپاس. زۆر سپاس کاکە بە برادران قسەی خۆم بکەن دواتر ئینشەڵڵا بڵامی تاکەبەتێکی خاڵەکان دەدەین. جەنابێ مەسرور بارزانی زۆر خۆشحاڵین و ئەو دەرفەتە بوومە میدیاکارە تە ڕەخساندێک و بین دیتنەتە شاد بین و بابەتێکی ڤکری سەر میدیایە دانسڵاندنەکە ڕاستە خۆ بکەین زۆر خۆشحاڵین. ئەوە ڕاستی بێتن ئەوە پێی دەکەت میدیا دەکەتن ئەوە بروکەجی وەکو شەڕێکی بەرێدا احتیمالە پێترا شەڕە چەکی و تەقەمەنیە تێتەکردن لە ئەو شەڕی ئەڤروکە پێی بێت تێتەکردن و میدیای تێتەکردن کاریگاریەوە گەلێک پێترە. ئەڤروکە میدیا بەدەستە هەر کەسێکیە هەر کەسە نەکشێت و کە بیتە میدیاکارێک و تشتێکی بەڵاو بکەتن. بەرامبەر ئەوێ تەکنۆلۆژیا پێشکەفتی و ئەف ئامرازت کەفتینە بەدەستی هەر خەرکێکی بتێکیت بیاوێ کارکردنێت میدیایەدا ئەنیش بەرەڵا بوویەش ینی سنوورێ کوتو یاسایەکێکی دەربێخی کۆنترۆل بکەی دەرکەفتیە. لێ ئەوە هەرە گرنگ بوومە بخۆ لە هەرێما کوردستانی ڕاستی مرۆڤ گەلێک جارە سەر سوورمانت مینیتن هەمی وڵاتە
بقرا أمريكا بقرا فرنسا بريطانيا حتى تركيا ودولات عربية رخو دورات ما خلال ميديا إذا ميديا شلا أنا كي بتندبين كردستان جنبت إشارة بيدا الميديا قريدا إلى أنا كسياسية وهريكي أجني دا خويا هي هريكي جي كهربا دريدا اللي بتشتك هي ما جمعت كت او جی اف هریمه ابا مالا مهمیانه ابا دستکفتی مهمیانه پاراستناوی جی ارکی مهمیانه بهاین مروی بهاین کردستانی بهاین به هریمه همی ارککم همی خلب کین خدان و خوب ابتدا ببینین و بپارزین مخابن نم دبیجین ام همی یعنی جهی که هنده ام بشین تشتی خونیش خلکی بدینو دستکفتی خونیش بدینو ماسات خلکی خونیش هم ملتی هم جهانی بدین هندی ام سازیت مایت میدیایی وجد همی امراضت خوبه ام بربوینه کدو یعنی ام وینه خود شوینین یعنی قال جربو سر کردت مهمیا دستکفتی که با روزنامه وانه بهت ببینیتنو ایده عالم همی دا بحث کردن ولا افریقا روزنامه وانه که دیداره کد گل فلان کسی کری افریقا سرورت میت چند آست جهان پیشوازیالیت هیتا کرن که با دستکفتی که نتویه راست زبریت و بقوات شخصیت وی کار بدستی افریقا الکوچکا الإلیزه یان پرمنگهام یان جورا ده یان الکوچکا سپیا بهتا پیشوازی کرن یعنی برای خود این دوی هریمه دا کمک الان سیاسی او احتمال چونکو احتمال او منتمی وانینه بتشتكي هل اصل خناقي بحث بكاتن مع العلم احتمال تشتكي بتشيكي وراتكي انا باخذ ده فيلمات هوليوود همي فيلم هذا عظمه امريكا تدا ديار كان بريكو شيروكا كيف جاهينتن ورا همي مسلسلات التركي كافروكا امي كاينه كردي بزمان كردي امي مشكي خوبت خابينينو تشيلي دكاين بس عظمه تركيا تدا هي مل هرم كردستان براستي دامزرا هنا كنترول بتشتي بكتن افخر كج هرك بري وكو خو كيف خو تشو حسكت كربوكينه بلاخ براستي به محتاج هنديه بهنا كنترول كرن ام قالن دينا جنبت اشاره پیدا که مقاسیت هيتي داري دا او درخنه هيتا كرن وده سعر وصل ده معالجه كرن بس ابها نوبيتن ببيتا سببك ام همي بهايت خو همي دست كفتو همي خينا شهيداش بيركن ولا بينو بيندچا ولا كم كوريا كل ويره هي هاي ورا برا خب ده دمایی که مثلا کومکاش وادی دیاب بگره حریم السلطان بگره آرطغرل بگره ترکچنی شادت بی و خلکی مهمیه دیفرات بازی تنی همی تشتیت و عظمتکا ترکیه و اسمالیا لیدت کل سر خینا مر سر کلقی ما مازم بویا امینیش عالمه که امینیش خلکی خود دینه و ما کیف بتهد بس احتمال دست کفتی که نتوی سر کفتنا که و سهرمه اف وضعی او آرام بینو کل هرمه و اف پیش کفتنا الوری پیدا بی دفهمی خلکی احتمال فیه که سرد کرد يخون بيجي لي خبري كتشنا كي مكاسي كتكتن أفهم بيت كت راستي ابحث بيتنا تشاوم بيجين ميثاقي كشرفي روجنامه بانيها يبهند التزامك ببيتكرن حزبت ميت كردستاني جي او التزام ندد او ناكوكيت حزبي نهنا وغاستن بناف ميديا دوشناف ميديا دا جدي تاثير القل خلقي بكن راستي وضعك پیدا ويانك ايك بيت بر خبدت ميديا كردستاني راستا هر ميديا غريداي حزبك و اجنداك بس وينك جوان هرمي دانا بینیده و به مسئولیت ما میدیا کاره هم جاری جوانی خو مزانات خو دست کفتید خونی شابدین و پاشی پشتینگی بهین کده او که مکاسیجه تنده چاشین پرنگی که پیش چاکی که معالجه بکن زور سپاس به درفته هر سر کفتیدن زور سپاس سپاس کات محمد رؤوف بنای خواهی گورو میهربان سرطا براستی من لقل هاورم که کمال امرو بس ساعات بس ساعات ونيو السليماني وقشتني إلى ريشي زور خراب يعني براسي هستكي أما حكومته خاوندي نيام رجع يعني رجعتي أوها خراب وبرلا أو لو ناخذ عيبتر سيطري يشتي لبه وسيطري بارتي لبه أيام حكومتي تنها ناوتشيكا يا أمشية يعني سيطري ليرو بروبو كركوك يك سيطرة بيني لبه ليرو بروبو سليماني سيطرة دو سيطرة بيني أما يعني هي يشتي وأعني بارتيا أما براسي من دمكنا هاتم بمرجع ده بلام أمره أدو سنجم هبو
والله ئەمێ سەرەتا نامێ زۆر قسە لەسەر کاری سەحافی ڕۆژنامە نووسی بکەم برادران دیارە هەم سندیکا و هەم کاک ڕەحمان پێوەستن بەوە بەڵام بەڕاستی من قەناعەتم وایە کەم کابینەیە پاشەکشەیەکی گەورەی کردووە لە ئازادی ڕادەربڕین بە تایبەتیش لە دادگاییکردنی هاوڕێیانمان بەشێک لە ڕۆژنامە نووسان لە بادینان شێروان و ئەوان هاوڕێی ئێمن و لە سندیکای ڕۆژنامە نووسان ئەندامی کارەی سندیکای ڕۆژنامە نووسانن پێش ئێمە ڕۆژنامە و سایت و ئەویان هەبووە بەڕاستی لەمایە ئێمە زۆر نیگەران بووین لەوە و هەستمان بە ترسێ کرد کە لەم کابینەیە پاشەکشەیەکە بێت لە ئازادی ڕادەربڕین سەبارەت بە کاری میدیاییش ئێوە بەس ڕێگری بکەن لە بەرپرسانی یەکێتی و پارتی ئەو میدیازە بەلاحانەی کە هەیانە ئەو پاڵپشتەیە کە هەیانە بەس دەستی ئەوان ببڕن حەقی ئێمەتان نەبێ ئێمە زۆر بە پرۆفشناڵە کاری خۆمانەکەین دڵنیابن بەرپرسیارانە کاری خۆمانەکەین بڕۆن سەیری ئەو مانشێتانە بکەن کە لە میدیاکانی میدیا سێبەرەکان بێگومان سێبەرەکان نەک میدیا ڕسمەکان میدیا سێبەرەکانی بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە چه ئاسێک هەیە بۆیە ئەوەی کە ئێمە نیگەران کردووە سەحافە ئەو میدیایانن کە سێبەری بەرپرسانە بێمە سەر کۆمەڵێک دۆخی گشتی کە پێوەستە بە خەڵکەوە حەزەکەم زۆر ڕاشکاوە ناوە بڵێم کە خەڵک ناومێدە لەم دۆخە و ناومێدە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر لە ئاسمانەوە ئێمە هەرێمی کوردستان خەریکە سەروەری بە تەواوەتی لە دەسەدا درۆنی تورکی 370 کیلۆمەتر دێ لە کەلار کوردە کوژێ موشکی ئێرانی پایتەخت دەداتە بەر موشک يعني أما براستي كس هست بسلامتي ناك لم هرمدا أما من نظالم إيوا حكومتي هرمي كردستان ومكابينة سياستي شون لقال أمولاتانا بلان براستي أما بيشلي سروري ئاسمانی هەرێمی کوردستانە و هەر یەکێکمان هەست بە مەترسی دەکەین واتە ئەتوانن درۆن بنێنە ناو هەر ماڵێک لە ماڵەکانی ئێمەوە ئەمە خاڵێک سەبارەت لەسەر زەوی بەڕاستی ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەردەم قەیرانی ئاو قەیرانی کارەبا قەیرانی موچە قەیرانی بنزین قەیرانی متمانی نێوان هاوڵاتیان و حکوومەت قەیرانی نێوان متمانی نێوان حزب سێقۆڵەکەی نێوان حکوومەت خۆتان باشە زانن چ جۆرە میتمانەیەکە لە نێوانیاندا بەڕستان ئەم کابینێتان ناوە چاکسازی ئێمە زۆرمان پێخۆشم چاکسازیە بەڵام من بەڕاستی پێت بڵێم ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیم نەبینیوە هەمومان نەزانین گەندەڵی هەیە لە وڵاتە ئەگەر ئەڵێی چۆن و بە چ شێوازێک کاکە وەڵڵاهی هەر بەرپرسێ بگرە ئەم بەرپرسانە بەچی بوونەتە خاوەنی بوونەتە ملیۆنێر و ملیاردێر کام بەرپرسی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بەشێک لە حیزبەکانی دیکەی بە حیزبەکانی دیکەی دەروی ئەم دوو هێزەش نەبوونە بە سەرمایەداری گەورە چێ دڵنیام هەموو هاوڵاتیەکی کوردستان پشتیوانی تانەکات لەوەی ئێوە بەشێک لەمانە بدەنە دادگا من نەمبینیەوە ڕاستی بەرپرسێکی باڵام نەبینیەوە بدرێتە دادگا و کاکە وەڵی یەک بەرپرس دوو بەرپرس سێ بەرپرسی پارتی وێژێتی بتەکێنن 100 ملیۆن دلارتان دەسەکەوێت هەر بۆ حکوومەتەکە یعنی دڵنیا بە لەوەی کە بەشێکی زۆرە ئەگە خۆشیان نەبن ئێستا کوڕەکانیان بووە کوڕەکانن کۆمپانیای سکوریتیان هەیە کۆمپانیای سەرمایەداریان هەیە یعنی بەڕاستی ئەمە خەڵکی ناومێت کردووە لەگەڵ ئەوەشدا با بڵێن هەرێمی خەڵکی کردووە بە دوو بەشەوە یعنی بەشێک ئەریستۆقرات و ئەوەی کە لە خۆیەوە یعنی سەرمایەدار هەیە لە خۆیەوە هەڵتۆقیوە خاوەنی بووە بە خاوەنی 100 ملیۆن دلار ئەمە بۆ خۆی بەڕاستی ناومێدیشی گەورە دروستەکە لە فایلی نەوتدا خەڵک ئەو پرسیارەی هەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەقی خۆیانە بپرسن هەموو ڕۆژێک 420,000 بۆ 421,000 410,000 بە میلنەوت ئەفرۆشێ ئێستا نەوت بە 120 دلار کەمتر سەرتر ئەوەیە یعنی بەڕاستی ئیشی خەڵک نییە بپرسێ بڵێ کاکە ئەم نەوتە داهاتەکەی لە 150 ئەگەڕێتەوە بۆ کۆمپانیەکان لە 140 لە 142 ئەگەڕێتەوە بۆ حکوومەت ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ئیدارەدانی سیاسەتی نەوتیەوە هەیە کە ئێمە پێمان وایە لە فایلی نەوتدا یا گەندەڵی هەیە يعني تۆ دەتوانی بە 420,000 بەرمیل نەوتی ڕۆژانەوە موچەی فەرمانبەران بی خزمەت گوزاری بکەی یعنی ئەمە ئەوە لای خەڵک خوێنێتەوە یا گەندەڵی هەیە یا خراپ ئیدارەدانی سیاسەتی نەوتی هەیە کە بەڕای من هەردووشیانە ئەمە زۆر خەتەرە یعنی تۆ نەوت گەشتبێت ئەم حاڵەتە خەڵکی کوردستان بۆچی بەشێکی دڵخۆش بوون بەوەی کە ئەم قسێش ئەەکەم دڵخۆش بوون بەوەی کە بڕیارەکەی دادگای فیدرالی لەسەر نەوت و خاز دەرچوو کە ئەمە لای هەندێکی دیکە پێ وایە کە ئەمە مەترسیە بۆ سەر قەواری هەرێمی کوردستان ئەزانی بۆ لەبەرەوەی لە نەوتی هەرێمی کوردستان هەر بەرپرسان دەوڵەمەند بن و خەڵکی هەژار و فەقیر موچەی پێ نەدرێ و لەسەری موچە و لەسەری خانشینە بمرێت
والله خلق پشتیوانی پرۆسی نەود ناکە یعنی بۆ نمونە بەپێی هەر راپۆرتی حکوومەتی هەرێم کە بۆ ئەمینداریەتی ئەنجومەنی وەزیرانی عراقی ناردووە 2014 بۆ 2019 پشکی هەرێمی کوردستان 75 تریلیۆن دینار بووە تەنها 13 تریلیۆن دینار هاتووە لە بەخاوە 62 تریلیۆن دینار نەهاتووە لە کابینەی پێشوو 27 ملیار دلار قەرزار بووە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر لێکی دنەوە نزیکەی 40 تریلیۆن دینارەکە واتە بەهۆی نەوتەوە پشکی هەرێم لە بەخاوە بڕاوە نزیکەی 100 تریلیۆن دینار زەرمان کردووە باشە خەڵک حەقی خۆیەتی بپرسێ من نەوتەکە خۆتان ئەیفرۆشن بوچە و خزمەتگوزاری و ئەو کارەبە هەر نییە باشە لە ئاستی بەغداوە دێ هەر نییە ئەمە لەبەر ئەوە بەڕاستی خەڵک گومانی هەیە لەوە و کاک مەسرور من یەک پرسیار لە بەڕێز دەکەم ئێوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن یا سەرۆکی حکوومەتی هەولێر و دووەک یا ئەوە تا ئەو پەراوێزخستنەی سلێمانی چییە ئەوەی کە بەرپرسان ئەڵێن ئایا ئێستا لە چەند بوارێکدا لە ساڵ 43 بە 57 بە ئاسانی دەرکەوتووە یعنی چی خانەنشینی لەسەرەی وەرگرتنی موچەدا لە موچەکەیدا کە دەیان ساڵ 40 ساڵ 30 ساڵ خزمەتی کردو ئەمرێت کاک مەسرور بۆ لە هەولێر و دهۆک خەڵک لەسەری ئەویان نامرێت لەوێ ئەو هەیە بۆ موچەی ئێرادرا لەوێ نائدرا ئایا هەر من ئەم پرسیارە حەزەکەم زۆر بەڕوونی لە بەرپرسانی یەکێتیشم کردووە ئایا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازیەکە لە نێوان پارێزگاکانە یاخود ئەمە بەرپرسانی باڵای یەکێتیە کە پارەی داهاتی سلێمانی دەدزن و نایدەن بە خەڵک ئەبێ ئەمە ڕوون بێ لامان یعنی بەڕاستی ئەم دۆخە زۆر ئەوەی دروست کردووە ئێستا ئەم لەم کابینێدا مەسلەی دوو ئیداری و مەسلەی ئەوە خەریکە زۆر تۆخە بێتەوە کە بڕیار بوو لە کارنامەی کابینەکەتانە لە یەکەم وتارتان لە پەرلەمان باسی ئەوەتان کرد کە ئێوە سەرۆکی حکوومەتن لە زاخۆ هەتا نزیکی کفری و کەلار و خانەقین بەڵام بەڕاستی منەوە نبینم من ئێستا دوو ئیدارەیەکی زەق بینم هەر هیچ نەبێت کاکە لەو سێتەرەوەی بینم یعنی سی سێتەرێک دانراوە ئەمانی پارتیوانی یەکێتیە ئەمە هێزی کاکە جاران ئەمان گوت نابێ هێزی یەکێتی و پارتی هەبێ بەڵام وڵای ئێستا هێزی سەرکردەکانە هێز کارکتەرە سیاسەکانە هێز ئەمە زۆر خەتەرە ئەمە زۆر مەترسیدارە ئەمێ زیاتر قسەکان و کوتکەمە بۆی ئەوە بێت بەڕاستی من ئەوەم بەلاوە گرنگ بوو ینی ئێوە لێپرسینەوەتان لە چێ کردووە ئەوە لێپرسینەوەتان کەس نییە لەم هەوڵاتیانی ئەم کوردستان نەزانێت کە دەیان بەرپرسی باڵا بوونەتە ملیۆنێر دەیان سەرمایەدار بەرپرسێکی باڵای لەبەرن من لەگەڵ زۆرێک لە سەرمایەداران قسەم کرد کە هاتم بۆ ئێرە هیچ پرۆژەیەک ناتوانن جێبەجێ بکەن ئیدلان ئەبێ بەرپرسێ پشکیتیا بێت ئەمە زۆر خەتەرە یعنی بەشێک لە سەرمایەداران سەرمایەکان بردۆتە دەرەوە خەڵک متمانی بە بانک نماوە پارەکانە بنە دەرەوە ئەمە خەمی گشتیە خۆ ئەمە خەمی شخص و دوو شخص و خەمی ڕۆژنامە نووس نییە کە ئێمە ئەم کارە ناکەین ئێمە ئەیخینە ڕوو بەردەم ئێوە کە ئێمە نایبینینەوە بەڕاستی حەز بەواکەین یعنی لەم کابینەیە کاک مەسرور زۆر بەڕوونی قاچاقێتی زیادی کردووە هەر نەک زیادی کردووە بۆ بە ئاشکرا بابۆرە ئەسان بەمە باشماقتان بەمە پەروێزخان چەندین کۆمپانیا پشتی ئەم حیزب ئەو کارکتەری سیاسی و تەنان کارکتەری ناو حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتیشی تایە بەخوا دڵنیام ئەگەر لێکۆڵینەوەکەم لە حاجی ئۆمەران و لەوەی سمێرکا و ناوچانەش هەیە قاچاقچێتی هەیە یا ئەوەتە بە جۆرە لە جوان فێڵ هەیە کاک مەسرور ئەمێ زۆر بە ڕاشکایی بڵێم لەم کابینەیە پاشەکشەکراوە لە ڕووی ئازادی لە ڕووی مافی مرۆڤ لە ڕووی متمانەی کۆمەڵگەی نێودەوڵەتی پەیوەندی لەگەڵ بەغدا خراپە لەگەڵ ئێران خراپە لەگەڵ پەیوەندی نێودەوڵەتی باش نییە جا ئەمانە هەمووی ناومێدی دروستەکە لە ڕووی متمانی هاوڵاتیان لە ڕووی دوو ئیدارەیی لەم کابینەیە زۆر تۆخ بۆتەوە گەندەڵی زەوی و زار و ڕۆتین و ئەوەی کە هەیە ئەرزداگیرکردن و جەمەلۆنکردن و ئەمە زۆر بووە قاچاقچێتیەوە بە ئاشکرا و بەڕوونی ئێستا هەر زۆر بە ئاشکرا خەتی تایبەتی هەیە قاچاقی کێشەی کارەبا و موچە و بنزین و ئەوە هەیە درۆنی تورکی جاران ئەوانە و بەس ئێستا هاتوتە ناو ماڵەکانەوە ساروخی ئێرانی ئێستا بە ئاشکرا دێتە ئەوێەوە بۆیە پەیوەندەکان لە ناوخۆ لەگەڵ حیزبەکان و ئەمە هەموو خراپن ئیترم کابینەیە سێقۆڵیە ئیتر نازانم چۆن ئەمە تعبیر لێ بکەم بەڕای من بەپێی هەموو ئەم هینانە ئەم کابینەیە بەم شێواز و بە فۆرمەی ئێستا شکستی هێناوە کە پێم خۆش نییە ئەمە بڵێم هیوادار بووم ینی خۆشحاڵە بووم کەم کابینەیە ئێمە هەستمان بە ئارامی کردایەوە ڕۆژنامە نووسان بمان و تایەک لەم کابینەیە ئەوە زیادی کردووە بەس یەک خاڵ هەیە بۆی بیرم نەچێ ئەوەیان باسکەم لە وتەبێژی حکوومەتی یاریمی کوردستان ڕایگەیان کە
پاشەکەوتی موسا لە بەغدایە ئەمە من زۆرێک لە فەرمانبەران پەیوەندیان پێ منیش خۆشم فەرمانبەریش ئەم حکوومەتەم لە ساڵی 2014 تا ئێستا من خۆمەکەمە بری هەموو فەرمانبەرانی کوردستان 34 موسەی پاشەکەوتم لای ئەم حکوومەتەیە 12 موسەی کامل 10 مانگ بە لێبڕینی موسەوە کۆی گشتی نزیکەی 37 ملیۆن دینارم لای ئەم حکوومەتەیە بۆیە ئەوەی کە من بە حەقی خۆم ێزانم و هەم فەرمانبەرێکی تر و خۆمەکەم بە نوێنەری هەموو فەرمانبەران حەقی من لای ئەم حکوومەتەیە ئیتر لە ئەنقەرە پارە نەدراوە لە تورکیا نەدراوە لە ئێران نەدراوە لە بەغدانی داوە بەغدا فێڵی لێمان کردووە خەڵکی هەرێمی کوردستان ئێوە حکومڕانی ئەکەن بۆیە هەر کەم و هەر دەستکەوتێ بێ بۆ ئێوەیە هەر کەم و کوڕێکش بێ هی ئێوەیە زۆر سپاسانەکەم سپاس کاک دەست خۆش زۆر سپاس بۆم کۆبوونیان دیارە برادران قسەی باشیان کرد منەمەیە بە کورتی سێ خاڵ خەمەڕۆ بەڕێز سەرۆک وەزیرا من لە ئێستادا کە لەگەڵ بەڕێستانە دانیشتوین کۆبوونەوەکەین پێش چەند ڕۆژێک پامنێرێکمان لە کاتی ڕووماڵکردندا بە ناوی نەباز ڕەشاد لە کاتی ڕووماڵکردنی قەسفی ئەو درۆنی کە لە ئۆتۆمبیلەکەیدا بە ناشرینترین شێوە لە کاتی ڕاستە و خۆیان لیدرا لە ناوڕاستی هەولێر کاتی درۆنەکە ئەو کاتی کە درۆنەکە قەسفی کرد من نازانم ئەم درامە ناخۆشەی بینی دەستگا ئەمنیەکان و بینی پیاوانی ئاسایش لەگەڵ ڕۆژنامەنووسانە لە کاتی خۆپشاندانەکانە لە کاتی ڕووداوی لەو شێوەیە یعنی کەی کۆتاییەت و تاکەی دەستگا ئەمنیەکان پامنێر وەک دوژمن سەیرەکەن و کامێراژ وەک موامەرە خەڵکی تریشمەوەیە جەنابی سەرۆک وەزیران ئەوەیە پەیوەندیەکانی حکومەت لەگەڵ میدیادا ڕێکخراو نییە پرسیاری خەڵک زۆرە و وەڵامی حکومەت زۆر بە کەمیەگاتە ئێمە ئەمەش سەرباری ئەوەی کە ئێمە وەکو میدیایەکی سربەخۆ لە دابشکردنی زانیاریە و لە کاتی ئەوەی کە حکومەت بێ لێدوان باتەوە ئەم شتانە زۆر بیکات ئێمە بێ بەشەکرین پرسیارێک ترم پەیوەندی بە خەڵکی سلێمانیەوەیە تەسەوڕێکی زۆر جدی دروستوە لە لای خەڵکی سلێمانی کە حکومەتی هەرێم بە تایبەتی سەرۆک وەزیران جیاوازی ئەکا لە نێوان شارەکانە بە تایبەتی لەگەڵ شاری سلێمانیە ئەم جیاوازیە بوو وە لە 2 ساڵی ڕابردوودا بەشێک لە وەزیرەکان لە ڕاستیدا دووئیدارەیان قوڵتر کردوێتەوە تەسەڕوفاتیان و ئیشکردنیان لەگەڵ شاری سلێمانیە بە شێوەیەک لە شێوەکان بووە جیاوازیان کردووە لەگەڵ شارەکانی ترا و ئەمەش وای کردووە دووئیدارەی لە هەرێمی کوردستان قوڵتر بێتەوە منە ڕوسێ ملاحەزەیەمە بوو زۆر سپاس دەست خۆش ئەم کاتتان باش جاریشکە بە جێتان لێبێت زۆر سپاس بۆ جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ڕێخستنی ئەو کۆبوونەوەیە و من پێم وایە ئەوە دەلالەتی ئەوەیە کە ئەم کابینەیە و جەنابی سەرۆکی حکوومەت باش هەست بەوە دەکا کە ڕۆلی ڕاگەیاندن هەم لە پێشوو هەم لە ئێستاش و لە داهاتووش چۆنە وەرجێگەی دڵخۆشیە کە بەشی سوشیال میدیاش تەواجودی باشی هەیە لەم کۆبوونەوەیە چکە سوشیال میدیا لەگەڵ ڕاگەیاندنی کە ڕەنگە هەندێک ڕاگەیاندنە و کلاسیک ناو ببردرێن گرنگە و من پێشنیار دەکەم کە ئەو کۆبوونەوانە کە کاک نورەدین پێشتر هاتە لامانوتی کۆبوونێکی دۆستانەیە ئەو کۆبوونی دۆستانەیە بەردەوام بێ جەمانگانە بێت دەوری بێ هەر چۆنێک بێت من پێم وایە جەنابی سەرۆکی حکوومەت و حکوومەت گرنگە لەگەڵ ڕاگەیاندن هەمیشە لە پەیوەندیدا بێت و لە ڕاگۆڕینەوەدا بێت و چکە وەک چۆن حکوومەت دەستی لە ناو ئیشدایە ڕاگەیاندنیش شەو ڕۆژ دەستیان لە ناو ئیشدایە من پێشنیار دەکەم یاخود پرسیارێک ئەگەر پێتان باش بێت هەندێک بڕیار هەن لە وەزارەتەکانیان لە حکوومەتی هەرێم دەرەچن ڕاستە حکوومەت سیاسەتی خۆی هەیە بەرنامەی خۆی هەیە بۆ کار و خزمەتگوزاری لە هەر سێکتەرێکی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە هەندێک بڕیار دەرەچن زۆر جار اینجا لە وەزارەتێک بێ یاخود لە حکوومەت بێ لە هەر دامودەستگایەک بێت بڕیارەکە کە پەیوەستە بە توێژێکی گرنگ لە ناو کۆمەڵگەی کوردستان زۆر جار بڕیارەکە دواتر ئەگۆڕدرێ یان بەهۆی خۆپیشاندانێک پاشگەزە ئەکرێتەوە یاخود گۆڕانکاری بەسەردادێ بۆیە ئەگەر
ئەو نزیکی هەبێ لەگەڵ میدیا و میدیاکان ئەکرێ ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئەو بڕیارانێک کە پەیوەستن بە ژیانی خەڵک یان بە ژیانی توێژێکی ناو کۆمەڵگەی کوردستان باشترە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ میدیا بیخاتە سەر بەرنامەکانی و قسەی لەسەر بکە و سیمیناری لەسەر بکە. حکوومەت لێرەوە ئینتاجێکی بۆ دەرکەوێ پەلە نەکە اینجا بڕیارەکە دەرکە بۆی بڕیارەکە قابلی جێبەجێکردن بێت. ئایا کاردانەوەی چ دەبێت لەسەر ئەو توێژە لەسەر خەڵکە. شتێکی تر هەبووڵە من پێشنیار دەکەم کە ئەنجومەنی وەزیران خۆی لینچی ئەساسی حکوومەت لەگەڵ جەماوەرە لەگەڵ خەڵکە بۆیە بۆ ئەوەی خەڵکی هەڵەبجە و گەرمیان و زاخ و سۆرانیش هەست بە نزیکیان لە حکوومەت بکەن و هەست بکەن کە عەزەمەت و هەیبەت و خزمەتگوزاری حکوومەت چۆنە و لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی جموجۆلی بازرگانی و کار و کاسبی بژانەوەی کار و کاسبیەوە هەندێک کۆبنەوەی خۆی بباتە جارێبی باتە زاخ و جاری باتە هەڵەبجە جاری باتە سلێمانی. من پێم وایە کە خەڵکی سلێمانی ئەگەر بزانێ ئەنجومەنی وەزیران لە سلێمانی کۆ دەبێتە ئۆتۆماتیک بازاری سلێمانی جموجۆڵێکی تێکەوێ و تێری سلێمانی جموجۆلی تێکەوێ. خەڵکی سلێمانی هەستەکەمە حکوومەتی خۆیەتی ئیتر ئەوە چەند گونجاوە لە ڕووی گواستنەوەوانە ئێوە بڕیارەدەن. من خاڵێکی تر هەیە بەڕاستی لەم ماوەیەدا حکوومەتی کوردستان بڕیارێکی زۆر گرنگ و مێژووی و مۆدیلێکی تازە بینین لە حکوومەتی خۆمان کە مەجێگەی دڵخۆشیە و من پێم وایە ئەو بڕیارە بێتە یاد و یادگارێکی درێژخایەن و دڵخۆشی خەڵکی کوردستان لە داهاتووشدا. ئەویش ئەو هەموو ئەو ژمارەکە 20,000 شوقە یاخود خانووی نیشتەجێ بۆ هەژاران بۆ کەم دەرامەتان بۆ ئەوانەی کە کرێچین لە کوردستان دۆخی ژیانیان خراپە ئەمە بڕیارێکی زۆر گرنگە. ئەوەی لە بڕیارەکە گرنگترە کە سەنجی مەحەکە بۆ ئەوەی کە پرۆژەی استراتیجی گەورەتر بۆ خەڵک فراهم بکرێ جێبەجێکردنی پرۆژەکەیە و شەفافیەتی پرۆژەکەیە و دەخالەت نەکردنی هیچ دام و دەستگایەکی حزبی و شەخسی و کۆمپانیای تایبەت لەم پرۆژەیە. ئەگەر ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێ لە ڕووی کوالیتیەوە و لە ڕووی عەدالەتەوە لە ڕووی دابەشکردنێکەوە کە چین و توێژێکی یەکجار زۆری خەڵکی کوردستان سوودمە دەبن ئەمە پرۆژەیەکی ئیشێکی زۆر گەورەیە. لە ڕاستیدا ڕەنگە لە وڵاتانی ناوچەکە کەم هەبن ئەو پرۆژەیان کردبێ کە حکوومەت بەو دەرامەتەکەمەی بتوانێت ئەو ئیشە بکە. هەندێک شت لە پرۆژەکە گرنگە کە خەڵک پرسیار لە ئێمە کە وەکو میدیاکار ڕۆژنامەنووس شەفافیەت لەوەی مەوقعی پرۆژەکە لەکوێیە و ئایا چ کۆمپانیایەکە و پرۆژەکات و کەی دەست پێکرێت یاخود لەکوێ دەست پێکرێت مەوقعی جوغرافی و مەرجەکانی چین هەتا ئێستا ئەگەرچی هەندێشت بڵاو بۆتە بەڵام هێشتا خەڵک تینوی ئەوەیە وەکو پێویست بڵاو نەبووتەوە پێم باشە بڵاو بێتەوە. خاڵی کۆتاییم ئەوەیە ئەمە هەندێک جار لە ڕاستیدا ئێمە ئەوانەی لێرە دانیشتوون بەشێکیان لە عمری من هەرێکە 20 ساڵ 25 ساڵ دەیاناسم ئیشمان کردووە لە ناو میدیای کوردستان و دەستمان هەبوو ناو میدیای کوردستان. باشترین شت بۆ خۆمان زۆر جار ئەوەیە کە ئێمە پیشەیی بین ئەو قسەین بەمانای نەسیحەت نییە بۆ کەس بەڵام نەسیحەتە بۆ خۆمان بۆ دەستگاکانی خۆمان کە لە ڕاستیدا پیشەیی بوون ئەگەرچی هەمومان ڕەنگە ئینتیمایەکی ئایدۆلۆژی حزبی هەر ئاینی هەر شتێکمان هەبێ بەڵام ئەوەی کە گرنگە پیشەیی بوونە. ڕۆژنامەنووس ڕاستە سۆزی هەیە بۆ هەر خەبەرێک هەر ڕووداوێک کە مامەلەی لەگەڵەکە بەڵام بۆ هەواڵێک زۆر گرنگە ئینسان دوولایەنە وەربگری و لایەنی بەرپرسی وەربگری و لایەنی خەڵکی وەربگری و هەندێشت بڵاوەکەینەوە ئێمە لە میدیا زۆر جار بەڕاستی ئەبێ بڵێت ئەزی تێدا شەرمەزارم یاخود بڵێن سەنعەتەکەمان ڕەزیل بووە
وەختێک میدیا نابێ هەموو شتێک بڵاو کاتەوە بەڕاستی ینی کاتێکە کەسێک بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە توندوتیژیەوە هەیە بە کوشتنەوە هەیە بە ئینتیحارەوە هەیە ینی میدیا ئەبێ بۆ خۆی بەرپرس بێ خەتێک دابنێ بۆ ئەوەی کە هەموو شتێک نابێ قابلی ئەوە بێ کە پیشانی مناڵ و ژن و هەموو ئەوانە بدرێت لە هەموو زۆر شوێنە بینین لە فەڕەنسا تەقینەوەمان بینیوە لە سوید ئەمەلی ئینتیحارمان بینیوە بەڵام نابینین کە لە تەلەڤیزیۆنەکانی سوید لە ڕۆژنامەکانی ئەوروپا بێن جەنازەیەک پیشان بدەین یاخود پەیامنێرە پیسێتە لای خوێنەکە لە لای دەرگاکە کاتێکە ژنەکە کوژراوە مێردەکە کوشتویەتی پێڵێ پرسیاری لێکە ئەڵێ خوێنی زۆر لێ هاتووە ئەڵێ چەقۆیەکەی ڕێک لە چێ داوە یا گولەکەی لە چێ ژنەکە داوە لە سەری داوە ئەم شتانە بەڕاستی بۆ میدیا هیچ سوودی نییە جگە لەو ڕژاندنێکی خراپ جگە لەوەی کە باری دەروری سایکۆلۆژەتی خەڵک زیاتر تێکەدا خۆتان نەزانن کە خەڵکی کوردستان لە بارودۆخێکی دەرونی باش نییە لە ڕووی داراییەوە لە ڕووی قەیرانەوە بەڵام تۆ بێ میدیاش ئەم شتانەی دەرخواردەی زیاتر وەسعەکە خراپ دەبێ من هەندێک خاڵی ترە و برادران باسییان کرد زۆر سپاس بۆ هەمووتان سپاس زۆر سپاس کاکە دەست خۆش كاك عبد الكريم أحمد. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ لە سەرۆکی حکوومەت ئەگەر بابەتەکان تیکراری بێ دەلالەتە بۆ ئەوەی کە شتێک هەیە ڕەنگە قسەی زۆرێکمان تیکراری تیا بێ ئەمە شواتایەوەیە کە بالفعل گرفتێک لە ئارایە و زۆری قسەکان و هاوڕابوونی ئەمانە لەسەر ئەو گرفتانە دەلالەتە بۆ ئەوەی چارەسەر نەکراون من بەوە دەست پێەکەم کە ڕەنگە بەڕێزی شتان و ئەم بەڕێزانش بینی بێتیان کۆمپانیایەک لە هەولێرە ڕایگەیان کە یەکێک لە پرۆژەکانی نافورەیەکە کاتەوە لە هەولێرە کە بەرزترین نافورەیە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کاتێکا لە باداوە خەڵک ئاوی نییە بیخواتەوە بوونی نافورەیەکی گەورە لە هەولێرە دەلالەتی ئەوە نییە کە خزمەتگوزاریەکی زۆر پێشکەش بە خەڵکی کراوە من نەزانم ئەوەی کۆمپانیایەکەوەی حکوومەت نییە بەڵام ڕۆڵی حکوومەت لەوێ چییە خەڵک ئاوی نەبێ بخواتەوە ئەبێ ئەو کێشەی چارەسەر بکرێ نەک پرۆژەیەکی گەورە حتا ئەگەر استثماریش بێ ئەکرا حکوومەت یەکێک لە مەرجەکانی بۆ یەکێک لەو کۆمپانیانە ئەوە بێت کە لەو ملیار دۆلاری کە سەرفێکی با ملیارێکی بۆ کردی گوزەران و خەڵک بێت بۆ ئاو بێت بۆ ئاوەڕۆ بێت خەڵکی تر بەڕاستی ئینتیما لە ئاستێکی خراپایە ڕەنگە جەنابتان هەستی پێ نەکەن بەڵام ئێمە کە ڕۆژنامەنووسین بە لەمسیەکەین کاتێ لە شاشەکانی ئێمەوە لە بەردەم مایکەکانە خەڵکێک بێ ئومێد و بێ هیوا قساکە لەسەرم دۆخە نە بەڕێستان و نە ئێمەش دەتوانین داوای ئینتیمایەکی قوڵیان لێ بکەین داوای ئەویان لێ بکەین بێن بەرگری بکەن من حەزەکەم وەکو نوکتە شتێک بڵێم وەکو کاک ڕەحمان بە نوکتە و قسەی خۆش دەستی پێ کرد لە یەکێک لەو خاڵانە نووسرا بوو کۆمی شتێک کۆمێتێک نووسرا بوو کاڵێ ئایا ئامادەی بەرگری لە هەرێمی کوردستان بکەیت ئەڵێ من جارێ لە سەرەی بەنزینام مەجالی ئەوم نییە بێم بەرگری لە هەرێمی کوردستان بکەم ئەمانە گەر نوکتەش بن خاڵی جەوهەرین لە گرفتەکانی هەرێمی کوردستانە کە خەڵک بگاتەوە ئاستەی بەو جۆرە بەو بێهیواییە تەنانەت لەسەری بەنزین ئەگەر ئەو مایکانە بێنیت ئەوانەی کە مایک وەسراوە بۆ خەڵکی یەک وێنێت پیشانەدا کە وێنەی بێهیوایی خەڵکە لە هەموو شتێک ئەمە کارەساتێکی گەورەیە کە خەڵک بگەێنی بە ئاستێک کە ئەوەندە بێ ئومێد بێ لە هەموو شت بێ ئومێدە بەر لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ئەندامانی پارتی وەکێتیش ئاوا بێ ئومێدن لە ڕاستیە لە ساڵی نەوەتەکانە قەیرانی گەورە بوو بەڵام نێوانی خەڵک و حکوومەت لە ئاستێکی ئاوا دوور و گەورە نەبوو ئەو خەڵکە پێشمەرگەی بینی بۆ هاتبووە وایە زانی ئەوش لەگەڵ ئەو هاژی بەڵام ئێستا کە ئەبینێت جیاوازیەکی زۆر لە بینی ژیانی ئەم و ژیانی خەڵکە بەرپرسانە هەیە ئەگەر قەیرانەکان کەمیش بێ هاواری لێ بەرز دەبێتەوە ئەگەر چی ئەو کاتە بەرگەی قەیرانەکانی گرت ئەوەی کە باو بوو ئەوترا مامۆسایان سەری خۆیان نەوی ناکەن بۆ موچە
بەڵام ئێستا خەڵک ئەگەر خۆپیشاندانیش نەکات لە دڵەوە بە هەموو شێوازێک ناڕازیە بم جۆرە لە حکمڕانی. سادەترین مافی بریتێ لە موچەکەی، تەنانەت جگە لە موچەش بەڕێ سەرۆکی حکومەت، ڕێخستنەوەی بازار، هەڵگرتنی ئەو ناومێدی کە لە ناو خەڵکا هەیە. بەواتە ئێستا بچی لە بازار بپرسی، لە حرفیەکان و لە خەڵکی پیشە بپرسی کاسپیان چۆنە، پێم وایە لە ئاستێکی زۆر خراپایە. هەمووی چاوەڕوانە، هەمووی لە تەرەقوب و لە جۆرێک لە بێئومێدیە ئەوێت چی ئەگوزارێت. چاکردنەوەی ئەم گرفتانە بە تەنها پرۆژەی چاکسازی وەکو دروشم ناکرێت، پێویستی بەشتی کرداریە. من عرضم کردی ئەوە نمونەیەکە لەو نمونانەی کە ئەکرێ لە ڕێگەی کۆمپانیاکانەوە بەدەر لەوەی کە زەوی بدرێ بە کۆمپانیاکان لە بری دروستکردنی جادەیەک، ئەکرێ بڕێک لە سەرمایەکەیان بخرێتە خزمەتی خەڵکەوە. ئەگەر بڕیارە حکومەت لە ڕووی داهاتەوە گرفتی هەیە، هەرچەنە بەرزبوونەوەی نرخی نەوتیشەوەمان پێڵێت کە نەخێر نە حکومەت و نە میزانیەکەشی لەو ئاستە خراپانیە. من کۆتایی قسەکان بەمە هێنم کە بەڕێزت ئاماژە بە نمونە کرد، لە ڕاستیان نمونەی بواری ئازادی ڕۆژنامەگەری زۆرن، پێرێ بۆیش ئەماناڵین ئەمانە نمونە نەک باسی خۆمان بکەین، پێرێ پامنێری ئێمە لە دهۆک لە ئاهەنگی زانکۆی دهۆکا ڕێگری لێکرا، یعنی چوونە ناو ئاهەنگێکەوە نا کۆبوونەوەیەکی سەرڕیانە، کەواتە شتێک هەیە کە گرفتی ڕێگریکردنە لە کاری ڕۆژنامەگەری. مناڵم جەناب بڕیارەداوە پامنێری ئێمە نەشێتە ژوورەوە، بەڵام بێگومان بەرپرسێک هەیە لەوێ. لێپرسینەوەی ئێوە بوونی ئێوە لەو حاڵەتانایە. فراهەمکردنی دۆخێکی باش بۆ ڕۆژنامەنووسان ئەبێتە ئاوێنەیەک بۆ جەنابتان، ئاوێنەیەک کە هەڵەوکەم و کورتەکانی تیابینن، لەو لاشەوە ئەتوانیت بەبینینی هەڵەوکەم و کورتەکان چاکسازی ئەنجام بدەیت. خاڵی کۆتاییم ببورن، بەڕاستی لە ئەزەماتە ئەبێ حکومەت ببێنرێت. کاتی ئێستا گرانیە، ئەگەر بەتەمابین خۆی دۆخەکە چارەسەر ببێ، دۆخ بەم شێوە چارەسەر نابێ. خەڵک ئەو موچەی هەی بووە، ئێستا بە دوو ئەونەی ئەو موچەی خۆی ئینجا گوزەرانەکە، هەموو شت گران بووە، هەموو شت لە ژیانی خەڵکە قورسایی دروست کردووە. ئەبێ بڵێین ئایا لێرە ڕۆڵی حکومەت چییە؟ ئەبێ حکومەت ببینرێ. ئەگەر حکومەت نەبینرێ و حکومەتیش چاودێت بێ وەکو ئەو خەڵکە سەیری دۆخەکە بکە، بوونی حکومەتیش بە کۆمەڵی ئیجراعات، بە کۆمەڵی ڕێسا، بە دەفع، بە هاوکاری، بە خستنە وەکەڵێ ڕووی هەندێک کار واکات کە ئەو دۆخە لەسەر هاوڵاتیان قورس نەبێ. سوپاس بۆ ئێوەش. سپاس کاکە دەست خۆش. بناوێ خودێ مازن و دلوان ئەس مدوێت ئەس آخف نەکە جوداش وان هەواڵت میدیا کار بێشم و نەدێ بێژم چی چونکە ئەس نوکەل کوردستان 24 چی گوشتنی منە دەست پێکی مدوێت آخفنا من ji dervey yani wek êkê ji dervey bazina ragihandina Kurdî behsê ragihandina Kurdî biket. Ez vê derfetê istîxlakem çikû ihtimala çi cara destmeneke bi sampêk ve ragihandin kara pirînî nexare. آخفنا من دیتنەکە رەخنەیە بۆ میدیا کوردی و ئەس ئێکش وێ میدیایە مە بەحسێ خوژی دکەم نەکو بەحسێ هەندەکە دکەم بەحسێ خۆ نەکەم بەس هەر ئەف رەخنە ئەس تەوجیهی میدیا کوردی دکەم ئەو رەخنە ئێکسەر بەرەفلانی سیاسی چیت دێت کوردستانێ و ئەو خودانێت وێ میدیایەنە وانە ئەف میدیایە یاد چێکری. میدیا کوردی نەشیایە میدیایەکە سەربەخوو بیت نەبیتە بەشێکش ئارێشێ لە هەرێما کوردستانێ. اف میدیایە ڕنگڤدانا شر سیاسی کردستان، شر نکو شر کشنه، یعنی از چی میگم صراع سیاسی کردستانه. آنگل ویلایانیه، آنگل لاینی. از وقتی بیشم میدیا کردی طبعا از بارا بحث بارا پتریه. احتمال هندک میدیا خود بن وی رخنه و نبینن بیش نه امنه تابعی و حزبین آن حزبادی. میدیا کار کرد که ام همینه
نشينا خونيشا جماهيري بدين كو ام تشتكي دينا نعم ده صلاتين ونعم اوبوزيسيوني ام تشتكي جداينا يعني وصيهات بيشاندان وان جبيلا ان يان لكاري روجنامه قبل يعني ناتشي من يكاري كوريالي داو فاكترك سياسي بلان بيقوم قلبي جيبي عن قلبي هاد جيبي برسينوي ايوا بوني ايوا لو جماهيري كورت جماهير باوري ميديا يا باوري ميديا كردي يا لاواز بيجلك انجي احتمال نزيكي نماني بيت نازده نمونه كي بيجم يعني ما وكولينا كربري دوسه هاي وكا سركا چند خلق بغداد ميديا كردي او جماهير ما استهداف كري و ميديا برابر بسبورت برابر او مروفون او گرینگی دنا تلویزیونه گرینگی دنا دیتنا تلویزیونه کمترش 5 ساده جوی خلقی نا بغداد ميديا كردي يعني شنيك اف كمتر 5 ساده او برای خودتجي برابر بغداد اف ميديا دي نميديا خبري ميديا يا قشتي يا ترفيهي يبرا في ميديا يفتشد دو وقتا كده وقت موديل احداث والرضا وقالك دورو برد مهنه خلق كتر جرينجي ميديا دنگو باسات داتن بس چونكو يعني خاندنا مبوفي كو متمانه كيم بوي ميديا آن ناراضی بونک هیلا و خلق یبجرا کدی مشختی که چید بید برف ميديا گشتی ميديا ترفیهی و ترى ميديا كردي جماهير يجدز داي بزرامن قالك يا بزحمته اف ميديا كردي تراوشا ما نوكا افروداو دي فضروفت ام بينين جالك دي في متمانه دس خوبه بينيتن ميديا كردي نشر خدان انتماء سياسي بيت عفوا انتماء اجتماعي بيت عفوا نه سياسي نشر خدان انتماء اجتماعي بيتن و راگهاندنك بيت يا بر برسيار بيتش خطاب اخو يعني هر راگهاندنك الكردستان يعني هر دستگاه که راگهاندن کردستان خو آزاد بینید چه بیجی سر چه باغوید درسته بیکو هزرکت افو تراویا میدیای حتی چرا ده کاریگریه ده الجماوری کتن مش برنده از بیجم راگهاندنك انتماء اجتماعی نکنمایه و خوب خودم بر پرزی نزانیتن او ترا او پیشکش کردن او نامه او پیشکش کردن میدیا کردی آن بیا میدیا که دعایی آن یا بیا میدیا که رخنگر او خراگاهاندن شوله ندعایت او نرخنه راگاهاندن میدیا شوله و گوهستنه او تشتاو بعد گوهزید جماهر دی حکمی که دی رخنه گریتن دی هلویسی برانبر ورگریتن آن هلویسته که دی رخنه گر بیتن آن هلویسته که دی یعنی دست خوشی لیکتن اش برنده بس راگهاندم خوب خو یا بیا خودان هلویسته که پیش وقت آن یا رخ نگره آن یا دعاییه چی بکیم باشه یعنی راگهاند چه بید باشه اد بجم راگهاندنه که بشید یا بلایم بید یا بجرعت بید تشتکی دی بید نه دستالات بید نه اپوزیسیون بید خدان انتماء اجتماعی بید یا بر پرس بیتش و تاریخ یا بر پرس بیت خطاب خو که خطاب حتی چی کاری حتی چرا ده کاریگری السر جماهری بکتن طبعا افهمی کنگی ده چه بید افهمی وقتی ده چه بید وقتی لاین سیاسی آن حزب سیاسی آن سیاست مدار پیرن راگهاندن رول خو ببینید رول خو آزادانه رول خو بجرعتانه ببینید بس برانبر هندجی دویتن رأیامن دویت تشتک بیت چیکرن انظام کدی سندیکا روزنامه نوسا شیت ویرولی اینیت آن چند بسپورت بار راگهاندن کردی وک اکادمی وک او کسی کارت کن برده که هر نوکی دیوید وکولین بکن که خطاب میدیا کردی چند کاریگری الحوالاتی کردت کد راسته دستالات وک جهت حکمدار الکردستان راسته اپوزیسیون وک جهت که یعنی ناکوک الگل دستالات اوانا از بجم رولک هی کراوش گهشتی وراده بله میدیا جی رولک یعنی کاریگری پیز هی کراوش گهشتی وراده حتی بگهی تهنده هاولاتی کرد متمانه کرد و کردستان جنامینیتن سر بيلاروسيا الحدود بيلاروسيا هاولاتی کرش همیا پتره او دریادات خندقن هاولاتی کرش همیا پتره ام زانی روشکا تایبت مر کردستان هی بس روشا مل ویره هکم برو واجی بکین
بغداد وصانه، ميسل وصانه، سوريا وصانه، يمن وصانه، ايران برخمه وصانه، هندك جي تركي جي وصانه نزيكي ما بس خلكي وانا او متمانه وطنيته انتماء قوميه جدسنا دا عراقي وعراقي عم بحث كاين تو عراقي مش برساده نكوي السياده عراقي تشتكي مقدسه هولاتي اليمن هولاتي السوري وقت بحث السياده دوله وانا تتكرنه وراوشوا تشبيت يعني اثناء كي برافانيا كي انجي دفاعك شراوشانو كي ام كردستان كان بس قصد من نجهشتي وراده كو ولي بيتن كو خلق هكو بيجن هر درجه هكو بابي تقييد برافيش كردستاني از بيجم ندا صلاة ببارت كامش قلنا هي ونا اوبوزيسيون جي ببارت كامش قلنا هي دورك هي بس خطاب ميديا يا كرديجي رولك هي وقت هميتش هولات كرد بيت راشكرن وقف كي هولات كرد دي تقيتو تشيتن بحزر من افدح صالة شوي وكي بيجنكو على اساس تخك دست نشانكير يا مستفيد بويا اش اداء حكمته ياش من بو پاشا روژه افتخامام نوند و هجار یعنی بیت هدف و حکمته چون کل هر تنگاو یک بسر ما کردستان دابت هر تخامام نوند و هجار را کبشتن یعنی خوب کت خودان و بمینید و برافانیه نیه بکتن و راست دارم شما دی احتمال اودی هم بس اد بجم اف خلکی مستفید بری نو که اف پروژه عملاق بواتی نچکرن بین تکلیف کرن هنده پروژه دی بین یعنی هر او بین تکلیف کرن و هندک پروژه بین چکرن خدمته هاولاتی طبقه مامنوند و هجار دابید سپاس دست خوش اینجا فرمون کیتر ما كاك عدنان محمد عدنان سي حسين لي نعطيو لقسا كانت انا باستان لچون خالق کرد الکی میدیا کاران خدمت گزاری یاسای چاکسازی و کارکانی حکومت میدیا من لجناب دپرسم چون بتوانێت هەر دوێنەکە بگوازێتەوە لە کاتێکدا حکوومەت ڕێگری بکات لە ئامادەبوونی کەناڵێک و KNRT لە زۆرینەی کۆنفرانسە ڕۆژنامەوانەکانیدا لە خۆپیشاندانەکاندا لە پەیامنێری بدرێت دەست بەسەر ستریم و کامێرەکانیدا بگیرێت بە شێوەیەکی ڕانەگەیەنراویش وەزیر و پەرلەمانتارەکان و هەروەها بەشێکی زۆر لە بەرپرسەکان بایکۆتی بکەن و وتەبێژەکان کە ئەرکی سەرەکیان وەڵامدانەوەی میدیاکارە جوابی تەلەفۆنەکانی میدیاکان نەدەنەوە لە کاتێکە دەزانن ئەو ژمارەی NRTە باست لە پرۆژە کرد پرۆژە کراوە بەڵام پرۆژەکان جیاوازیشان تا کراوە بۆ نمونە ڕێگەیەکی و کەلار سلێمانی 20 ساڵە تەواو نەکراوە ئەم ڕێگەیە 20 ساڵە پارەی بۆ سەرف دەکرێت بەڵام تەواو نەکراوە ڕۆژانە مەرگی ئازیزانمان لەو ڕێگەیە دەبینین ئەمە چۆن ڕەوایە کە لە کاتێکە بە 20 ساڵ نەتوانرێت جادەی نێوان دوو شار تەواو بکرێت باسی سلێمانی با بکەین سلێمانی بووکی کوردستان بوو یەکێک لە جوانترین شارەکان ئێستا هیچی بەسەر هیچەوە نەماوە لە سلێمانیا ئەوەی پێی بڵێ خزمەتگوزاری گەیشتۆتە پلەی 0 باشە دەست بۆ هەر شتێک دەبێت لە تابوورێکی درێژا بوەستی من لە جەنابت دەپرسم شۆفێرێکی تەکسی ئەگەر 8 کاتژمێر بۆ بنزین بوەستێ کەی بڕوا بە دوای نەفەرا بگەڕێ بۆ ئەوی پارە بۆ مناڵەکانی پیا بکە بە هیوام ئەو چارەسەر بکرێ خاڵێکی تر دەمەوێت باسی لەسەر بکەم ساڵی 2019 پێش جێبەجێکردنی یاسای چاکسازی پارەی پێویست بۆ موچە 896 ملیار دینار بوو بەوتەی بەرپرسانی حکوومەت نزیکەی 20,000 تا زیاتر موچەی نایاسایی و دەبڵ موچە بڕان هەروەها بە پێی بڕیاری حکوومەت خانشینی پەرلەمانتارمان پلە باڵەکان کەم کرایەوە کەچی ئێستا مانگانە پارەی تەرخانکراو بۆ موچە 906 ملیار دینارە بەمە 10 ملیار دینار زیادی کردووە ئەگەر ئەژماری ئەو 10 ملیارەش نەکەین کەچی هێشتا ئەو پارەی کەوا لەو 23,000 کەسە بڕاوە و ئەو پارەی کەوا لە خانشینی پلە باڵەکان کەم کراوەتەوە دیار نییە سوپاس بۆ هەموو سپاس کاکە دەست خۆش كاك بهادين يوسف سپاس بۆم دەرفەتە من نامێک قسەی بەشێک لە هاوڕەکانم دووبارە بکەمەوە بەشێکی زۆری قسەکانیان کرد بەڵام بەشێکمان لەسەرەوە متتەفقین کە ئێستا بارودۆخ و ژیان و گوزەرانی خەڵک تا ڕادێکی زۆر خراپە یعنی لەو پەڕی خراپیدایە ئەمەش چی کردووە یعنی وێنەی حکوومەتی لەناو خەڵکا زۆر ناشرین کردووە حکوومەت بۆی ئەم وێنەی خۆی ڕاست کاتەوە پێویستی بە میدیایە پێویستی بۆیە کە
ینی ڕوونکردنەوەی هەڵوێستی خۆی بەردەوام هەڵوێستی خۆی ڕوونکاتەوە بۆ خەڵک بۆ میدیا بۆی لێوە بگاتە ڕایگشتی ینی بۆ ئەمە پێویستە و گرنگە ناوبەناویان بە شێوەیەکی دەوروی بێ بەرپرسانی حکوومەت کۆنگری ڕۆژنامەنووسیەکەن یان کۆبنەوەی تایبەتەکەن ئەو زانیاری و داتایانی کە هەیەە پێیوەستە بە لایەنێکی ژیانەوە بۆ خەڵک بیخەنە ڕوو بیخەنە بەرچاو لایەنێکی ترەوەی ئێستا ینی هەمومان متفقین لەسەرەوەی کە ئاسایشی هەرێمی کوردستان ئاسایشی ئابووری ئاسایشی ئاو ئاسایشی خۆراک تا ڕادێکی زۆر لە مەترسیە ینی سەبەبی ئەمە چییە بۆچی حکوومەت ینی زۆر بەڕوونی و بە ڕاشکاوی بە خەڵک ناڵێک کە ئێستا ئێمە لە چه ئاسیەکەین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە ینی لە هەموو ڕوویەکەوە ئاسای هەرێمی کوردستان لەبەر مەترسیایە ینی ئەگەر ئێوە بەڕوونی و ڕاشکاوی ئەم زانیاریانە بە خەڵک بڵێن ئەم داتایانە ئەم مەترسیانە بخەنە ڕوو کاتە میدیا و ڕەنگە خەڵکیش بەرپرسانەتر مامەڵەکە بەرپرسیارانەتر مامەڵەکە یەکێک لە خاڵەکانی کارنامەی ئەم کابینەیە حکومی ڕەشید و چاکسازیە ڕاستی بەشێک لە هاوڕەکانیشمان باسی ئەویان کرد تا ئێستا خەڵک تا ڕادێکی زۆر لەمسی چاکسازی نەکردووە ینی بەر نەکەوتووە ئەوەی بە چای سەر نەبینیەوە کە چاکسازی لە چۆ کراوە چۆن کراوە ینی بەڕوونی و ڕاشکاوی بڵێن لایەنێکی تری حکومی ڕەشید سەروەری یاسایە بەڵام هەمومان ئەو هاوڕێنەمان باسییان کرد لێرە لە هەرێمی کوردستان ینی لە دەرەوەی حکمی یاسا حکومەکرێ یاساکان ئەو یاسانیشی کە پەرلەمانی کوردستان کە دەرچووە کاری پێ ناکرێت یاسای مافی بەدەستێنانی زانیاری کە ڕەنگە ئێمە زۆر بەمان بەرکەوتمانە بێ لەگەڵ تا ئێستا یاسای ئەو چەند ساڵ لە ساڵی 2015 دەرچووە تا ئێستا یاسای بەرکار نەکراوە یاسای کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان تا ئێستاژە هاوڕێیانەمان باسییان کرد ڕۆژنامەنووسە گیرێ دەستگیر دەکرێت لە کاتی ڕۆماڵە ڕێگری لێ دەکرێت بۆیە ئێستا هەستەکرێت یعنی لە دەرەوەی یاسا حکومەکرێ بەداخەوە لایەنێکی تر من ڕاستی بە گرنگ جێزانم کە حکوومەت بۆ ڕاستکردنەوەی ئەو وێنەیە پردێکی ڕووخاو هەیە لە بینی حکوومەت و میدیا حکوومەت و خەڵک حکوومەت ئەبێ ئەم پردە بینا بکاتەوە نۆژەنی کاتەوە ئەمە بە چیە بێ بە شەفافێتە بێ بە کرانەوە ئەبێ بە حکمی یاسا ئەبێ بە عەدالەتە بێ ینی ئەو هاوڕێیانە باسی ئەویان کرد هەستمان کەس هەست بە دادپەروەری ناکات لە بواری نەوتا بە بەردەوامی ئێمە بینین حکوومەت داتاکانی بڵاوکاتەوە کۆمپانیای دیلۆیت داتا بڵاوکاتەوە نەوتە ڕوا بەڵام چی لە ژیان و خەڵک پرسیاریەوە کە ئەم نەوتە ئەڕوا چی لە ژیان و گوزەرانی منە گۆڕێ بۆچی من ژیانم باشتر نابێت گوزەرانم باشتر نابێت موچەم باشتر نابێت ینی من ئاخیر قسەمەوەی بۆی زۆر دەرفەتیش بم بە هاوڕەکانم بەپێی کارنامەی حکوومەت و بەپێی ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانیش بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەت چاکسازی بنەمای سەرەکی کارکردنی ئەم حکوومەتێ ینی حەز دەکەم جەناب زۆر بەڕوونی پێمان بڵێ لەم بوارەیە چی کراوە تا من کە چاکسازیە کرێت تۆ گەندەڵێک کۆتایی بێنی ئەم دۆسیانی گەندەڵەی کامانن کە بە دوواداچوونیان بۆ کراوە کە لێپرسینەوەیان لێکراوە چێ دراوەتە دادگا تا ئێستا چەند بەرپرس لەم دۆسیانەوە تێوەگلاون چاکسازی لە چ بوارێکا کراوە لێکەوتەکانی چی بووە سپاس دەست خۆشکاکە سپاس زۆر سپاس بۆ جەنابی سەرۆک وەزیران خۆشحاڵم بە دیداری هەموو هاوکارانم بڕێزە ئەم مناقەشەی ئێستا لێرا کرێ من لەو باوەڕێم لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا ئەگەر حکوومەت و ڕۆژنامەنووس پێکەوە دانیشن پێم وابێ ئەم گفتوگایانە هەر دێتە ئارە هەمیشە لە هەموو دنیاوایە ڕۆژنامەوانان میدیاکاران ئەیانەوێت زۆرترین مەساحەی ئازادیان هەبێ زۆرترین ڕەخنە بگرن زۆرترین زانیاری بڵاوکەنەوە حکوومەتیش بە پێچوانەوە ئێوێ کەمترین ڕەخنەی لێ بگیرێ ئەمە لە هەموو دنیا ئەم شتە هەیە بەڵام لە وڵاتانی پێشکەوت و لە ناو گەلانی زیندوو پێشکەوتووە فەرقەکەی لەگەڵ ئێمە ئەوەیە وڵات نیشتیمان زەرەری تیاناکە لە ناو ئەم دوو ویستە جیاوازەیە حاڵەتی نائاسایی لێرە ئەوەیە کە ئەتوانم بڵێم ڕەنگاویان بەشێک ڕەخنە لە خۆشمان بگرم حاڵەتی نائاسایی ئەوەیە کە ئێمە لە بینی ئەم دوو ویستەی حکوومەت و میدیاکارە نیشتیمان زەرەرەکە کوردستان هەمیشە زەرەرمەند دەبێ حاڵەتی نائاسایی ئەوەیە تۆ ڕۆژنامەنووس بیت میدیاکار بیت بەڵام هەمیشە بگەڕێی بۆ ورترین شت مەبەستم لە کەمتەرخەمی وڵات نییە کەمتەرخەمی حکومەت نییە بگەڕێی بۆ کەمترین شت کە دژی وڵاتەکەی خۆت بێ و بیکەی تەماشێت و بایەخی پێبێی حاڵەتی نائاسایی ئەوەیە کە تۆ پێت وابێ ئەگەر ڕۆژنامەنووس لە ناوخۆی کوردستان یا دەستگایەکی میدیایی لە هەر دەستگای میدیایی جیاوازمان هەیە لە کوردستان حاڵەتی نائاسایی ئەوەیە لە ناو کوردستانە کۆمەڵێک دەستگا هەبن بە پارەی کوردستانی تر
هی حیزبی هەر شوێنێکە پارەی ناوخۆی کوردستانە میدیا بەڕێوە بە بەڵام تۆ گومانت لە هەموو ئەمانە هەبێ پێدوا بێ ئەوانە جێی گومانن بەڵام گومانت لەوە نەبێ کە لە دەرەوەی وڵاتەوە داهات ینی میزانی بۆ دێ ڕاستی من نازانم ئەمە لە وڵاتانی دنیا چۆن ڕێکخراوە بەڵام وەختێ داهات دێ بۆ دام و دەستگای میدیایی ئەگەر لە دەرەوەی وڵات بێ شتێکە خۆی حەق ئەمە جێی گومان بێ نەک ئەوەی کە لە کوردستان پارە وەرەگرێ ئەمە حاڵێکیان حاڵێکی تر دووفاقیەک هەیە بەڕاستی ئەوە پەیوەندی بۆ هەیە کە هێشتا دووزوانی بە تەواوەتی کاڵ نەبووتەوە چەندیش هەوڵ بدرێ ئەم کێشەیە نامێنێ دووفاقیەکە لای ئەوەیە بۆ نمونە ڕۆژنامەنووسانی شارێک لەگەڵ ڕۆژنامەنووسانی شارێکی تر هەن ینی دام و دەستگاکانی لەو شارانەیە لە فڵان شار حادیسەی بەسیط ئەبێ زۆر گەورە ئەکرێ لای میدیاکانی شارەکەی ترەوە ئەمە هەیە لە هەردوولا لە شارەکەی تر شتێک ڕۆئەیە هەموو چاوی لێ نوقێنن ئەگەر بڕیارە تۆ لەسەر مافی ڕۆژنامەنووس یا منداڵ یا ژن یا پیاو یا هەر کەسێک مافی مرۆڤ قسە بکەی ئەبێ بۆ هەموو کوردستان چاوت یەک بێ ئەگەر ڕەخنەگری بۆ هەموو کوردستان وەکو یەک ڕەخنەگر بە ئەمە کێشەیەکی ترە لە کوردستان مەوزوعی کاتی ڕووداوەکان ئەو ڕووداوە ناخۆشانەی کە بە درۆن یا بە موشک لە هەر شوێنێک دەدرێت زۆر لە هاوکاران و بەڕێزان باسییان کرد بەڕای من ئەمە چارەسەرەکەی ئەوەیە کە دام و دەستگای ئەمنی لەگەڵ هەموو میدیاکان بەبێ جیاوازی چەند دانیشتن و دیبیت و نازانم ینی کۆڕ و کۆبوونەوەیان هەبێ تا لە یەکتری تێبگەن هەمووتان دنیای دەرەوەتان دیوە ئەگەر لە وڵاتانەکەشتان لە وڵاتانش نەژیابن لە تەلەڤیزۆنەوە دیومانەکە کاتێک حادیسەیەکی وا ڕوئەیە بە شریەتی سوور و فسپۆڕی شوێنەکە ئاگیرێ ڕۆژنامەنووس حەقیەتی لە بەرەوەی بینەر و خوێنەرەکەی ئێوێ زانیاری لێ ئێوێ بەڵام دام و دەستگا ئەمنیەکانیش حەقیانە لە بەرەوەی ئەیانوێ مەترسیەکە زۆرتر نەبێ زیانەکە گەورەتر نەوێ لایانی کەم ئەوەی کە موشەکەی هاویستووە نەزانێ بە تەواوەتی لەکوێ دراوە سوان و چوان نەبووە یاخود ژیانی ڕۆژنامەنووسان و خەڵکی تر پارێزرێ بۆی هەیە درۆنێکە تەقێتەوە درۆنێکی تری بەدوایە بێت هەردوو لە حەقیانە بەڵام زۆرێک لە ڕێخستنی ئەوێ ئەبێ دەستگا میدیایەکان و دەستگا ئەمنیەکان پێکەوە دانیشتن کە بڵێن ئەمە سنووری ئێوەیە و لەمە زیاتر تێنەپەڕن بۆی ڕۆژنامەنووسیش سنووری خۆی بزانێ و هەروەها دام و دەستگاکانیش بزانن ئەرکی ڕۆژنامەنووسیە محاربەی گەندەڵی منیش هیوادارم ئەزانم کە بڕیار هەیە ئەزانم ئیرادە هەیە ئەزانم ویست هەیە هەنگاو هەیە یاسای باش هەیە بڕیاری باش دەرچووە ئەنجامیش هەیە بەڵام هێشتا پێویستی بە هێزی زیاتر هێشتا پێویستی بە نەتایجێک هەیە بەرهەمێکەیە کە پیشانی زانیاری بدەیە میدیاکان کە بزەبێت ئەم هەنگاوانەی چاکسازی ئەمانن ئاخر پرسیارێک بۆ جەنابی سەرۆک وەزیران زۆر قسە لە ناو خەڵکەکرێ لە هاتنی ڕێژەیەکی زۆری هاوڵاتی عەرەبی عێراقی بۆ ناو شارەکانی کوردستان ئەمە من زۆر حەزەکەم وەڵامێکی ڕوونمان دەستکەوێ ڕەنگە لە ڕووی اقتصادی نازانم لە زۆر ڕووی ترەوە زۆرێک سوودی هەبێ ئەوانە بەڵام هەستەکەم بۆ وڵاتی زۆر بەهێزەیە ئەم خەڵکی ئەجنەبی زۆر ڕووی تێکە بەڵام لە خەمی زمانی خۆیان لە خەمی پاراستنی زمانی وڵاتەکەی خۆیانن حەزەکەم بزانم حکوومەت بۆ پاراستنی زمانی کوردی لە ئەنجامی ئەم لەشاو خەڵکە غەیرە بڵێن کوردستانی کە دێتە ناو کوردستان پلانی حکوومەت چیە بۆ ئەوە پەیلانی کە مەسەڵەن تۆ لە هەر شوێنێک بە تۆ بە زمانی خۆت بتوانی قسە بکەی ئێستا هەموومان ڕۆژانە چینە شوێنی گشتیەوە ناتوانین بە زمانی خۆمان قسە بکەین ئەبێت تۆ زمانەکەی خۆت گۆڕی بۆیە حەزەکەم ئەگەر بزانم پلانێک چی هەیە بەرامبەر بەم شتە ئەزانم کە یاساییەوە هاوڵاتی عێراقیەوە توانێت بێت لێرە بژی بەڵام پلان بۆ پاراستنی زمانی کوردی لێرە یاسیە زۆر سپاسانەکەم زۆر سپاس کاکە دەست خۆش کاک بەرزان هەمان بەڕێز سەرۆک وەزیران زۆر سپاس دەکەم بۆ دانیشتنە ئەڵبەتە سوپاسەکەم زیاتر بۆ بەرهەمی دانیشتنەکە نییە بۆ ئەوەیە کە من هەندێک هاوڕێم زۆر لە مێژە لە سلێمانی نەبینیوە ئەوان هەندێکیان هەروەک من بانگەشە دەکەم ناتوانم چمە سلێمانی ئەوانیش وابوون کە نیانەتوانی بێنە هەولێر سپاس کە ئەوان لە هەولێرن ئیشەڵاوش بەرتەرەفە بێ هەمومان بچینە سلێمانی و
بینی شارەکانەوەی نەمێنێ بە ڕوخسەتی دۆستانەمەوە بڵێم ئەگەر لێم قبولکن ننکم لێرە بواە باوکم لێرە بواە پورم لێرە بواە لە یەک کەلیمە لەو قسانی هەمومان کردمان تێ ناگەشت بۆ هەموو جارێک کە سەری تەلەڤیزیۆنمانە کرد لەگەڵ ننکما پێکەوە یەک سەوتی هەبوو یەک جار بە یەک چاوسێرمانە کرد بەزە و پێوتم چی بوو چی ڕوویدا ئەم زمانە زیاتر زمانی کادیمیست و زمانی سەر تەلەڤیزیۆن و زمانی ئەوەیە بۆیە زۆرتر قسە لەسەر ئازادیەکەین باز لەو شتاکەین کە خۆمان پێویستمانە ئازادی ڕادربڕین واتە ئەو کەسانە ئازاد بن کە دەیانوێ قسە بکەن یا دەیانەوێ ڕائەکانیان دەرببڕن بەڵام خۆ هەموو کورد قسە ناکە یعنی ئەو کەسانی قسە ناکەن کارەبایان دەوێت جەناب سەرۆکوەزیران ئەوانە سوتەمەنیان دەوێت پێویستە ئەو شتانەی کە ضروریاتی مرۆڤەکانن زیاتر لێرە دۆستان بەداخەوە زۆر ئیشارەیان بە ئازادی ڕادربڕین دەکرد من وەک شخصەن خۆم باوەڕم بە ئازادی ڕادربڕین هەیە بەڵام یەک زەڕە پێویستم پێی نییە ئەڵڵای دەکرد ئێستا کاری ڕۆژنامەوانی لە من قەدەخە دەکرا بۆ مەرجەی یەک سەعات کارەبا زیاد بێ ئێمە قسە لەسەرەوە ناکەین میدیاکان زیاتر ئیش بۆ دەکەن وەک جەناب لە سەرەتا شاگوتی خەبەر دروستکەن ئێمە لەو میدیانەی کە کاک بەرەمی شارێ پێ میدیای شارێ بۆ شارێ ببوورە من گوتم هەواڵ بگوازنەوە نەگوتم دروستیکەن ئەڵبەتە من ئیستینادم کرد سەر قسەکەی جەناب وەکو شتێکی باش وەرم گر نەگوەختان کێشەی ئازادی ڕادربڕین بەو جۆرە نییە کە ئێمە خۆمان بۆ خۆماتمانوێ ئازاد بین من باوەڕم بۆیە ئەو بڕ ئازادی کە دەموێ قسەی تیا بکەم قسەی پێ بکەم باوەڕ بکە هەیە یعنی ئەمە وەصفی جناب نی البته من معروف و متهمیشم بۆی کە سپورت حکومڕانێکی جناب و سپورتی هەرێمی کوردستان و سپورتی ئەزمموی کوردستانەکەم بەڵام بەداخەوە تاریخەکەیە تاریخی کوردیە لە ڕۆشنبیری کوردی دەبێ هەمیشە دژە حکوومەت بێ دەبێت دژە نظام بێ ئەمە لەبەرەوەی کە پێشتر نظامەکان نظامی بێگانە بوون هیوادارم بە پستی تێنەگەن نظامی بێگانە بوون نظامی بێگانە هەمیشە دەبوو ڕۆشنبیرەکان دژی بن بەڵام من ئەو شتم لە خۆما سڕیوەتەوە بۆ نظامی خۆم بۆ دژی بم من باوەڕم بۆیە کارەبا چاکەی باوەڕم بەوەیە سوتەمەنی چاکەی باوەڕ کە جەنابی سەرۆک وەزیران ینی مرۆڤ زۆر بەدەگمەن بۆی ڕێدەکەوێت چانسی ئەوەی هەبێ یەک جار بە هۆکارێ بچێتە مێژووەوە ئەمە چەندین کابینە تێپەڕی ینی کێشەی کارەبا بۆ سەحرە یعنی ئەوەندە هەزار نازانم چەند ساڵە ئەدیسۆن کارەبای دروست کردو بۆ یەک جار سەرۆکوەزیرێکمانە بە چاکردنی کارەبا بچێتە مێژووەوە بۆ یەک جار سەرۆکوەزیرێک کابینێکمان نییە سوتەمەنی تەواو بن بڕکە بۆچی ینی هەموو جار ئێمە پینە و پەڕۆوەکەین کارەبا نابێ گەڕەکەی خۆپشاندانەکە تووڕابێ ئێمە دین مشەخل مۆلیدێ و گەڕەکەی یە و شوێناڵین کارەبایان بنێ ئەم شو تا عەسەبیە بنێ و دەزانی جەناب سەرۆکوەزیران مرۆڤ باواز لەو پێکاتە لەو شتە بێنین کە مرۆڤ دەبێت باوەڕی بە نیشتیمان بۆ باوەڕی بە ئینتیمای هەبێ دەوەکوتم باوکی من لە هیچ یەک لەم قسانە تێناگا باوکی من کابراایکی بێقڵ نییە باوکی من کارەبای دەوێ گەرمایەتی ئەدرینالینی بەرز بۆتەوە هەچیە جارە من تەلەفۆن لەگەڵ باوکماکەم لە سلێمانی ئەڵێم چۆن وڵا خراپە هەمووشت خراپە هەمووشت باشە ئەگەر ڕوخسەت بن من ئەوە بجەرمە دەڵێم پاشایە گوتی یەکێ لە ڕایەتەکانی بان کرد گوتی وەزعەت چۆنە ئەلبەتە زۆر پەستی پاشایدا کە وایە و خوا تۆمان بۆ بێڵێ و خوا شتەکان وا لێ بکە و تیجەناوی پاشا هەمووشت خراپە پاشا تو ڕەبووتی کە هەمووشت خراپە چۆن پاشا باشە ئەجا من بۆ ڕخنە بۆ جەناب نەبێ بۆ دۆستانیش بێ ینی کە لە وڵاتە هەمووشت خراپەی بۆ میدیاکانی باشە ئەی بۆ ڕۆژنامەنووس بڵێ من باشم من خۆمە پێ باش نییە پێم وایە بارم بەسەر و کۆمەڵگەیەوە بارم لەسەر ئەساسیەوەی کە دەوەسم هەتا جەنابتان حکوومەتەکانی پێش و کابینەکانی پێش و حیزبێکی تر خراپەیە بکات و من خراپەکەی باسکەم پێم وا بێشی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسیەوە نییە ئێمە لە دوی خراپە بین بەڵام دیشی ئەوەیە باسی بکە قسەم لەسەرەوە نییە باسینەکە ڕووداوەکانی ئێمە بەو جۆرە دەڕوان کە میدیاکارمان خەڵکی ئێمە دەمانەوێ ینی بەشێک لەو میدیا یا بەشە لەو خەڵک تووڕەکەین ئەگەر ڕوخسەت بێ ئەوەش بڵێم ینی ئەم وڵاتە گەشتۆتە مەرحەلەیەکە دوو جۆر تاقم مرۆڤ تایە دەژی هەمیشە باز لەوە دەکەن دەبێت سەرمایەدار و پارەدارەکان بە سوڵتە حساب بکەن هەژارەکانی جوانن کە ئیتر خەڵکی وا هەیە ینی پارەی زۆر باشیشیە بەس لە بەرەی معارەزەیە بە هەژار حسابیکەین جەناب سەرۆک وەزیران بم بورە دەمەوێت بڵێم بۆچی لە وڵاتەیە کە هەمووشت خراپە کچە مۆدل زۆر بووە بۆچی ئەم هەموو جی کلاسە هاتوۆتە ناو بازاڕەوە بۆچی پێشمەرگەیەکی شۆڕشی ئەیلولی باپیرانی بەڕێست و شۆڕشی نوێی گەلەکەمانی و یەکێتی واتەسمیەکە خەڵک هەیە
دەیان و 20 ساڵ 30 ساڵ پێشمەرگە بوو بۆیە ناتوانێت تراکتۆرێ بکڕێ جوتیارەکەی پێ بکە بۆ جەنابەت هیچ کات پلانێکت بۆ ئەمە نەبووە یا قسەیەکت بۆ ئەمە نەبووە ئێمە بۆم پێمان وایە دەبێت سەرۆک وەزیر عەیب بێ بەلایەوە کە باز لەوە بکە ئەم وڵاتە خراپە هەموو شتایە خراپە ئەم هەموو کچە مۆدێل و ئەمە هەموو فاحیشەیە بە زمانە تیۆلۆژی و ئیسلامیەکەی بڵێ ئەمە هەموو فاحیشەیە بەرهەمی چییە؟ ئایا ئەمە کات دەبینی کچە مۆدێلی دەزان چەند ڕۆژێکە باز لەوە دەکرێت کچە مۆدل دەستگیر کراوە ئەوانە ڕاستە خۆ خەڵک خیاڵی بۆ چێ سەرکردەیەکی سیاسی بەرپرسێک کوڕەمەسوولە چێ بەریەدا کچە مۆدل بەرهەمی چییە؟ و دەمەوێت ئەوەش لە کۆتاییا بڵێم بەڕێستان ئەو لەوێتان هەیە تا کارەبا چاکەن من تا 8 ساڵی تر هیچ شتێ لە وڵاتە مەکە وەک هاوڵاتیەکی کوردستان نەگوەک ڕۆژنامە نووسێک هیچ شتێ لە وڵاتە چاک مەکە بەس کارەبا چاکە من لە مێژوان ناوی تو نووسمەوە گەر هەمویان دژی بوەستنەوە سوپاسانەکەم کاتم زۆر گرتن سپاس کاکە دەست خۆش کاک اسماعیل ئیبراهیم جەناوی سەرۆکی حکوومەت برادران و هاوپیشەکانم زۆر قسەیان کرد بەڕاستی کاک بارزانی شەندێک ئەرکی و نیسو کرد منش پێم وایە خودی ئەو قسانەی کە لێرە کران بەشێک لەو قسانە هەمان ئەو قسانن کە دوجار لە ناو سۆشیال میدیاەوە بە هەمان هەناسە دەکرێت و کە لێرەش چوونە دەرێ بە هەمان شێوە ئەکرێت بەڵام شتێکی ئێمە هەموو جار برادران ئێمە تێکڕڵیەکەین لەسەر بابەتی ڕاگەیاندن ئازادی ڕاگەاندن و دەستگیرکردنی ڕاگەاندن من مۆزوعێکی زۆر گرنگ هەیە کە کاک ڕەحمان غەریب و کاک حاکم ئازاد نەقیبی سەندیکا ئاگادارە ماوەیەک بەر لە ئێستا تەلەفۆنیان لۆ کردم هەردووچیان بە حکمی کە من لە سنووری ئیداری سۆرانم ڕاگەاندن کارێک گیرایە لەلایەن پارتی و هێزەکانی عسکەریەوە بزانن لەسەر چ گیرایە تاوان کەناڵەکانی ڕاگەاندن هەمویان کردیانە فەوزایەک لەسەر جیرانی ئەو برادرە بەناو ڕاگەاندن کارە لە کاتێکدا من لەوێت سکرتێری نووسنگەی سندیکای ڕۆژنامە نووسانم ئەم ناوە بە هیچ شێوەیەک لەناو لیستی ئێمەدا نییە ئەم ڕۆژنامە نووسە بوونی نییە لە سنووری ئیداری سۆران باش ئەم ڕاگەاندن کارە چێە کە بە دوواداچوونمان کرد دەبینین کەسێکە ڤیدۆی تەسویری سەنگەری پێشمەرگەی کردیە دوزار بۆ لایەنێکی ناردیە و ئەم لایەنە ینی بەخۆی پێشمەرگەیە لە شەڕی داعش بەشدار بووە موچە لە وەزارەتی پێشمەرگە وەردەگرێ تەسویری کردەوە ناردیتی بۆ شوێنێک وەلەی کەشف بۆ گیراوە اینجا کردیان هەڵا کە ئەمە ڕۆژنامە نووسە ئایا بەڕاستی ئەمە ڕۆژنامە نووسە؟ ینی کاتێک دەگیرێت بۆ باس لەوە ناکرێت کە ئەمە پێشێلکردنی ینی پیشەی خۆیتی وەکو پێشمەرگەیەک یان ئەسلەن بەکار هێندرا یان ئەسلەن کارێکی تری پێسپێردرایە لە پەنای کاری پێشمەرگەیەوە و ئەسلەن ئەم کەناڵانە چۆن ڕێگە بەخۆ ئەدەنێ من وەکو زاری کرمانجی چۆن دەتوانم ڕێگە بەخۆم بدەم بەرگری لە ڕۆژنامە نووسێک بکەم کە پێشێلی یاساکانیان بنەمەکانی کاری ڕۆژنامەگەری بکات و ئەم شتانە زۆر دووبارە بۆتەوە بۆیە ئەمە هەستەکەین زۆر جار شتەکان زیاد لە حەدی خۆی گەورە دەکرێت و دەیانەوێت دوان نیشان بدەین کە لە زۆنەکان بەداخەوەکەوە جملارێ ئەسڵەن ئازادی ڕاگەیاندن نییە ئازادی ڕادەربڕین نییە وەڵڵاهی من پێم سەیرە ناڵم 100% هەیە بەس من لەم زۆنە ئیشەکەم و لە سەرەتاکانی دامەزراندنی هەفتەنامی هاوڵاتی خاوەن امتیاز دانیشتە لێرە کاک تارق تێدا بەشدار بوومە و تۆنترین راپۆرتەکانمان کردیە زۆرترین ڕەخنەکانمان گرتیە هەتا ئەو کاتی وەکو پیشەی ڕۆژنامە نووسی بووم یەکجار من نەگیرام یەکجار نەدرایمە محکەمە یەکجار کەسێک بانجی نەکردم هەر لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو کاتێکە جەنابی کاک مەسعود بارزانی بوو هەتا خوارترین کەس ئێمە قسەمان لەسەر کرد باشە بۆ بانجی ئێمە ناکرا بۆ ڕەخنەمان لێ نەگیرا بۆ نادرینە محکەمە دەبەرێکێت دەزانین بە چه زمانی قسە بکەین بەڵام من بموێت تەشهیر بکەم و پیشەی خۆم لە پەنای پیشەی خۆمە کۆمەڵە کاری تر بەکاربینێم و مەبەستی سیاسی هەبێت لە پەنای پیشەی ڕۆژنامەوانیەوە و پێش دوا بێ دەبێت بە دیارتەوە دابنیشن هیچ قسە پێ نەکرێ ئیزراعەت دەگە نەکرێ ئەمە لێکدانەوەیەکی هەڵەیە ئەمەیان یەکێک لەو بابەتانە کە من پێم وانە بیت هەمومان پێمان وابێ ڕاگەاندن کارەکان تەواو هیچ خەلەلیان نییە و خەلەرە ڕئیسیەکە تەنیا حکوومەت و دامەزراوەکانی حکومیە ئەوی تریان جەنابی سەرۆکی حکوومەت بەشێک لەو یاسانەی کە دەرچووە کە پێوەستن بە کاری ڕاگەاندنەوە بەداخەوە لەلایەن خودی دامەزراوەکانی حکوومەتەوە پێشێلەکرێت برادرانم هاوپیشەکانم ئاماژیان پێدا ینی بۆ نمونە ینی ناکرێت من کاتێک کە خۆ کوشتن و کوشتن دەبێتە دیاردا
بەڕاستی ناکرێت من وەکو ڕاگەیاندنکار قسەی لەسەر نەکەم ناکرێت ڕێی کۆمەڵناس وەرنەگیرێ لەسەر ئەم بابەتە لە پەنەی ئەوە وەزارەتی ڕۆشنبیری دێت بڕیارێک دەرێکات هەر کەناڵێک هەواڵ لەسەر کوشتن بڵاو کاتەوە ئیجراعاتی لەگەر دەکرێت ئەی بەڕاستی ئەمە جۆرێکە لە برین دوو فاقی یا هەشتێکی تر ناوی لێ بنین یعنی ئەمە ناکرێتن یان کۆمەڵێک وەزارەت هەیە لێدوانیان قەدەغی کردووە جەنابی سەرۆکی حکوومەت یەک لەوانە وەزارەتی کشت و کاڵە ئەیخۆ کشت و کاڵ هیچ پەیوەندی بە ئەمنی نیشتیمانیەوە نییە کاکە یعنی بۆ لێدوان قەدەغا ئەکەی لە بەڕێوەبەرەکانتان لە ئیدارە سەربەخۆکان بە تایبەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە پەیوەندی بە هەر کامیانەوەکەین دەڕین کاکە بە ناتوانین لێدوان بدەین بە وەزارەتی ناوخۆ بە هەمان شێوە ناتوانین لێدوان بدەن ئێمە ئامارمان دەوێت پێویستیمان بە ئامارە کە زانیاری وەکو خۆی بڵاو بکەینەوە بەڵام دەبینی وەزارەتەکان بەڕاستی ئەم ڕێگریاکەن کە هیوادارم ئەم شتە جەنابتان هیمەتێک بکەی بۆ ئەم بابەتە ئەوی تریان جەنابی سەرۆکی حکوومەت ئەم مانگە وەسڵێک بۆ ماڵان هاتوتۆی کارۆبا لەسەری نووسرایە ئەگەر خێرا پارەی کارەبانەدەی کارەباکەت دەبڕین لە کاتێکدا یەکێک لە هاوکشەکانم باسیەوەی کرد قەردێکی زۆری لای حکوومەتە وەکو موچە ڕەنگە 20 میلیۆن 30 میلیۆن دینارە بەڵام ڕەنگە 1 میلیۆن یان 1 میلیۆن و نیو دینار قەرزاری کارەبا بێت هەڕەشەی بڕینی لێ بکەیت بۆیە جەنابی سەرۆکی حکوومەت ئەگەر بکرێت ئەمە بخرێتە بەرنامەی کارتانەوە بۆی کە کاکە ئەم بەڕێزانە بە لە قەرزەکانیان کەم بکرێتەوە نەک بچی کارەبای هاوڵاتیەک ببڕی کە ئێستا توانای دانەوەی ئەو قەرزانەی نییە من ئەم دانیشتنەکەمە فرسەتێک جەنابی سەرۆکی حکوومەت سەبارەت هەر پەیوەندی بە کاری ڕاگەیاندنەوە هەیە سەبارەت بە ماڵی حوزنی مکوریانی لە ڕواندز زیاتر لە 12 ساڵە بەردی بناغی دانرایە لەلایەن کابینەکانی پێشووە و ئەمە پەیوەندی بە تاریخی حوزنی مکوریانی و ڕۆژنامەگەری کوردیەوە هەیە بەردی بناغەکەی دارزیە هەنی ئەوەندە دەمێکە هەموو شتی تەواو بووە تەنها ئەگەر بکرێتن دەست پێ بکرێتەوە بە نۆژەنکردنەوەی ئەم هەم لە ڕووی مێژی ڕۆژنامەگەریەوە و ئەم خزمەتێکە بۆ ئەم دەڤەرە زۆر سپاس زۆر سپاس کاک محەممەد کەری زۆر سپاس بۆم دەرفەتە من ناوێ شەرح بکەم چکەوە زامیشمان پێویستمان بە شەرح نییە تەنها دوو نقطە ئەمێ قسەی لێ بکەم هەموومان وتمان وەزعی خەڵک خراپە ڕاستە ئەمە ڕاستە ئێمە بە تایبەتی ڕۆژنامەنووسان کە ئاچینە ناو خەڵکەوە ئەزانین وەزعی خەڵک خراپە یەکێک لە دەواازە گرنگەکانی باشکردنی وەزعی خەڵک ڕێکەوتنە لەگەڵ بەغا ئەمە کێشەیەکی گەورە لە کۆڵ حکوومەت و لە کۆڵ خەڵکیش ئەکاتەوە ئەمە ئەو پرسیارە بکەم ڕێکەوتن لەگەڵ بەغدا گەیشتووەتە چۆ جەنابی سەرۆک وەزیران ئەتەوێ لێرەیە مژدەی چی لەم بارەیەوە بە خەڵکی کوردستان بڵێ مەسەلەیەکی تر مەسەلەی دیجیتال میدیایە بەڕاستی کێشەیەکی گەورە لە دیجیتال میدیا هەیە کە ئێمە زۆر بەمان خۆمان ئاگامە لێتی ئەمیش هەمومان زۆر باسی ئەوکەن مەسئولەکان گەندەڵن ڕۆژنامەنووسی گەندەڵیش هەیە ڕۆژنامەنووسیش هەیە لە 7 مەسئول پارەوەرەگرێ بەبێ بەخۆی بزانێ لە باتی ئەوەی حەقیقەت بڵێ ئەفسانە دروست دەکا باسی کۆبوونەوەی کا یەکێک لە بەسەرەن یەکێ لەو کەسانی کە ئەڵێ لە فلان کۆبوونەوە بووە ئەسڵەن لە وڵاتە نییە ئەفسانە دروست دەکا یعنی چۆن ئێسێمە گەڕاینەوە بە سەردەمی ئەستورە ئەمە بەڕاستی خەتەرە قەی ناکە ئێمە خۆمان ئاهلی مهینەکەین ئەزانین چێ درۆکە چێ ڕاستەکە من نزیکەی 2 ساڵە سەرنووسەری کوردستان نیمە تاکو ێستا دادگا بانگی منی نەکردووە هەزارها ژمارەمان بڵاو کردوێتەوە لە هەموو کەناڵەکانی دیجیتال میدیاش بەرنامەمانەیە بەڵام مەسئولانە ئیشەکەین خۆ ئەوە نییە تۆ بچی ئەفسانەی دروستکەی سەر و بنی نەبێ بۆیە لێرەوە ئەو پرسیارە ئاراسی جەنابی سەرۆکی حکوومەتەکەم مەسەلەی یاسای ئەلکترۆنی گەیشتوتە چۆ ئایا پێویستمان بە پەسەندکردنی یاسای ئەلکترۆنی نییە زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس جەنابی سەرۆک وەزیران چانسەکەی ئێمەش گەیشتە و کاتێک کە جەنابەت کاتت کەم ماوە
ناو لاگەری ئێوە لا تەناسایی بێ من کێشەم نییە منەمێنم بەڵێ بەڵام ئەبێ ئێوەش دوایی کاتم پێ بدەن وەڵام یار هەمووتان بدەمەوە باسەکەم جەنابی سەرۆکوەزیران دووبارە ڕاستیەکەی من پێم وایە یەکێک لە کێشەکانمان کێشەی بێپلانیە ینی هەموو کایەکانی وڵاتە بە ڕۆژنامە و بە میدیاشەوە ینی کێشەی بێپلانیمان هەیە ینی ئەم کۆبوونەوەش کێسا کردومانە ینی دەتوانێت نمونەیەکی بەردەستە بێ بۆی کە پلان لاوازە ینی بۆ نمونە ئێمە کە هاتین ئیعلانی ئەو کراوە کە ئەم کۆبوونەوەیە دەدرێت بە میدیا بەڵام ئەگەر وا بڕۆ کۆبوونەوەکە دەبێتە ڕۆژێک لەوانەیە چۆن دەیدی بە میدیا ینی کەواتە ئێمە تەنها سیناریۆی ئەومان هەبووە کە ئەم کۆبوونەوەیە ساعاتێک دەخایەنێ بەڵام ئێستا کۆبوونەوەی 3 ساعات دەخایەنێ ینی ئێمە لە بێپلانیدا لە تەوەقعاتمان لە تێگەیشتن بۆ سیناریۆکانمان هەمیشە لە سیناریۆ باشەکەەوە سیر دەکەین بەداخەوە ینی 30 ساڵە حکومڕانیش بەم شێوەیە دەکرێت و پێشموانیە ینی ئەم گرفتە لە جەنابتانەوە لەم کابینەیەوە لە جەنابی کاقوبادەوە دەستی پێکردێ بەڵکو میراتێکە ماوەتەوە و ئەم میراتە ینی ئێستا جەنابتان لەسەر واقعەکەن لە قسەکاندا جەنابەت باسی ڕازگۆییت کرد بۆ میدیا بەڕاستی زۆر گرنگە میدیا ڕازگۆ بێ بەڵام جەنابی سەرۆکوەزیران ڕازگۆیی بە چی دەکرێت چۆن دەکرێت میکانزمی وتنی ڕازگۆیی بۆ میدیا چییە پێک دەستگەیشتن بە زانیاریە جەنابی سەرۆکوەزیران بەداخەوە وەکو هەموو شتەکانی تر لە وڵاتەدا زانیاریش لە بازاری ڕەش هەیە من بە حکمی تەمەنم بە حکمی پێگەکەم و بە حکمی ئەوەی کۆنەلاتی خەندان دەکەم کە خەندان دەستگایەکی دێرینی ئەم وڵاتەیە ناسراوە بە هەر جۆرێک بێت دەتوانم دەستم بکەی بە زانیاری بەڵام هاوپیشەکانم لە خەندان سەرنووسەرەکان مەسئولی بەشی هەواڵی من بەشەکانی تر ڕیپۆرتەرەکان دەستیان ناگە بە زانیاری بۆ چونکە پەیوەندیان لەگەڵ بەرپرسەکانی یەکێتی و پارتی نییە بۆیە ینی زۆر جار برادەرەکانم کە دێنەوە لە بازاری ڕەشەوە زانیاریم بۆ دێنەوە بێگومان من ئەخلاقی تێکۆشانی سیاسی خۆم ڕێگەم پێنادا و ئەخلاقی پیشەیم ڕێگەم پێنادا من لە بازار ڕەشەوە زانیاری بڵاو بکەمەوە و نەشم کردووە بەڵام جەنابی سەرۆکوەزیران کە ئێمە زانیاری تەندروستمان دەست نەکەوێ دەرگا و دەربازەکانی حکوومەت حەزب کەسایەتیەکان وەزیرەکان پێگەکانی جومگەکانی تری ئەم وڵاتە پەرلەمان بەڕووی پێدانی زانیاری بە میدیاکارە داخراوە ئەی تەسەوەڕ ناکەم لەم بازار ڕەشێمە میدیاکار زانیار ڕەشی دەست دەکەی و بڵاوی دەکاتەوە ئەوەی کە ئێستا ڕۆژانە دەیبینی ینی بەداخەو ئەگەر تۆ سەرنجی ئەم کۆبوونەوەی بدەی ئەمە جارش کە دابەش بووینەوە بەسەر ڕەش و سپیدا دابەش بووینەوە بەسەر ئۆپۆزیسیۆن و دەسڵاتدا دابەش بووینەوە بەسەر باش و خراپدا لە کاتێکدا لە نێوان ئەمانەدا ڕێگای تر هەیە شتی تر هەیە ینی بۆ من هاتم بەنەشەیەکەوە هاتم قسە بکەم لەم دانیشتنە جەنابی سەرۆکوەزیران بەڵام دیسان بەڕاستی بە ناومێدیەوە قسە دەکەم یارە ینی کەڵم بە ناومێدیەوە قسە دەکەم لەبەرەوەیە کە دەبینم هێشتا ئێمە لە قۆناغی ڕەشسپیداین بەشێک لە هاوکارەکانم هاتن لە زیاتی ئۆپۆزیسیۆن قسان کرد بەشەکەی تریش گوێم لێبوون لە زیاتی دەسەڵات وەڵامیاندایەوە لە کاتێکدا ئەرکی ئێمە ئەوە نییە یعنی بۆ وایە ئەمە دەبێت ئەمە چارەسەر بکرێت چونکە میدیای کوردیش لە شوێنێکدا جەنابی سەرۆکوەزیران نەخۆشە وەکو تۆن میدیای کوردی کە ینی زادەی ئەم کۆمەلگایە ئەم کۆمەلگایش زادەی ئەم حزبانەیە ئەم حزبانە دوکانی سیاسیان دروست کردووە جەنابی سەرۆکوەزیران دوکانی میدیایش دروست بووە ینی بۆ ئەوەی تۆ بگەی بە میدیایەکی ڕاقیبۆی بگەی بە میدیایەکی ئاسبەرز نیشتیمانی هەست بە بەرپرسیایەتی بکە ورد بێ ڕازگۆ بێ مەسەرەن جەنابی سەرۆکوەزیران هاوڕێکانم لێرە بە جەنابی شتانەوە کە ئێمە هاتین تەنابی ڕامان گۆڕیەوە لە کاتێکدا جەنابەت داوای زانیاریت کرد من بەداخی گرام دەڵێم ئێمە زانیاریمان پێ نییە بخینە بەردەست جەنابەت ئەمە گرفتێکی گەورەیە بۆ ینی لە کاتێکدا ئێمە ینی نابێ بیڕوا بڵێن ئێمە نابێ ڕەخنەگر بین چونکە ئەگەر ڕەخنەمان کرد وەکو یەک لە هەواڵەکانم گوتی دەوری ئۆپۆزیسیۆن دەبینین ئێمە بووینە حزبێکی سیاسی میدیا حزبێکی سیاسی نییە و ئەوە گرفتێکی میدیایە کە بۆتە دەوری ڕۆڵی ئۆپۆزیسیۆن دەبینێ و گرفتێکی تری ئەو لای میدیا ئەوەیە کە دەسەڵاتیش جەنابی سەرۆکوەزیران وەکو ئۆپۆزیسیۆن سەیری میدیا دەکات مەسەلەن ئێستا کە جەنابتان ینی سەیری هەندێک لە ئێمە دەکەن وەکو بەشێک لە خۆتان بەشەکەی ئەگە سەیری بەشەکەی تر بکەوە وەکو ئۆپۆزیسیۆن سەیر دەکرێت ئەمە دەبێت کۆتای بێ بەم پۆلێنکردنە خراپەیە یان بەم پۆلێنکردنە نەرێنیە ئێمە جەنابی سەرۆکوەزیران من پرسیارێکی سادەم هەیە بەڕاستی ئێمە دەزانین گرفتی حکومەت چییە بەڕاستی دەزانین هیوادار پرسیار دەکەم ئایا جەنابەت
دەوڵەت مەدارەکان تری ئەم کابینەیە و بجومگەکانی تری حکومڕانی بەڕاستی دەزانن کێشەی میدیایی چیە. جەنابی سەرۆکوەزیران بەڕاستی میدیا کێشەیە بۆ ئەوەی تۆ هەواڵێکی تەندروستە بێ پێویستە میدیایەکی تەندروستە بێ بۆی هەواڵێکی وردە بێ کاریگەرتە بێ پێویستە میدیایەکی ڕاست و کاریگەرتە بێ. جەنابی سەرۆکوەزیران میدیا ئێمە بە پارەی ڕەش ئاڕاستە دەکرێت بەشێکی زۆری سەرچاوەکانی دارایی سەرچاوەکانی زانیاری لە بازار ڕەشەوە دەست دەکەوێت و ئەمە خەتەری لەسەر ئەمنی نیشتیمانە هەیە و ئەم خەتەرە ڕاستیەکەی میدیاکار بەتەنیا دروستی نەکردووە یعنی بەڵکو کارکتەرە سیاسیەکان دروستیان کردووە. بەداخەوە جاران دەگوتران میدیای پارتە سیاسیەکان میدیای زمان حاڵ ئەم میدیای زمان حاڵ جەنابی سەرۆکوەزیران لە لوبنانەوە ڕەفیق حەریری هێنای بەداخەوە سەری خۆی خوار ڕحمی کردووە کە میدیای زمان حاڵ لە کوردستان سەری سەرکردە سیاسیەکان و پارتە سیاسیەکانمان نەخواردووە بەڵام خەریکە سەری نیشتیمانەکەمان دەخوات جەنابی سەرۆکوەزیران ئەم نەوعە لە میدیا يعني يسمى ميديا حزبيش نماوه براسي من ششم لقال ميديا حزبينيه چونك ميديا حزبي ناني كم تمكك هي مورالك هي اخلاقك هي تيجيشنيك هي بشحمو بنور بخويه وستاوه بلام ميديا كسيكان خطر. جنابي سەرۆکوەزیران اگر يعني بلاتوا قرصنا به جنابي شت ميدياكي كسيتها واما هر جناب نيه همو كان تري امولاته همو من جاركش لا شويه قلتم شيء يعني امولاته شيء اويكا يعني همو كاركتريكي سياسي شتيكي تايبت بخوي هي وكو چون بداخل لو انا اما مشكله بيشمرگش مش اذا بيشمرگش شخص كان بيشمرگي خواني انا ميديا جستا بوته كسايتي لبرو اگر يعني اما بمعنى يعني نجينا وسر امنا او مديك استا هيك قسمان لكن من بيمواي جنابي سەرۆکوەزیران نا اميدي هلا كردستان نيه دوينه سەرۆک بايدن وتي اما قالي امريكا ناومێدی دایگرتووە هەوڵ دەدەین ئەم ناومێدە بڕەوێنینەوە بەڵام ئەم ناومێدی بۆ لە کوردستان ئەوەندە قوڵە ئەوەندە دیارە ئەوەندە کاریگەرە لەبەرەوەی متمانە نەماوە ئەم متمانێت چۆن دەگەڕێتەوە. جەنابی سەرۆکوەزیران پێش دەبێت میدیایەکی معتەبەر دەگەڕێتەوە میدیای کاریگەر دەگەڕێتەوە ئەم میدیا دەبێت دەرفەتی بخرێتە بەردەم دەبێت ڕێگای بۆ ئاسان بکرێت دەبێت زانیاری پێ بدرێت دەبێت سەرچاوەکانی داهاتی شەفاف بێ ئەوەی کە برادران گوتیان لە دەرەوە پارەی بۆ نەیە باش اگر تو همو دەست بخیتە بینە قاقای میدیایەکی ڕاستەقینە میدیایەکی هەر ئەمڕۆ من دەتوانم بۆ خەندان پارەیەک پیدا بکەم بەڵام جەنابی سەرۆکوەزیران ڕاستە ینی تۆ دەستبەری بە شێوەیەکی کەسی بۆ پارەی ئەو ینی ئەمە من پێم وایە بەڕێوەبردننی میدیاکانی معاناتی هەیە وەکو هەموو شتەکانی تر جا بۆیە من پێم وایە دەبێت بۆ ئەوەی کە میدیا مشارەکەی ڕاستەقینە هەیە بێ میدیا حکومت ناومێد نەکە. جەنابی سەرۆکوەزیران هیوادارم جەنابەت ئێستا بەبێ نەشئە گوێت لە ئەم دانیشتنە نەگرت بێت چونکە بەڕاستی ئەمە تەرجمەی واقعەکەی دروستە تەندروستە ینی واقعەکە لە بەردەمتدایە ئێمە دەبێت چارەسەری بکەین. جا من سوپاس دەکەم کە قسەکانمان درێژی شەشا و کۆبوونەوەکەش زیادی خایەن من داوای لێبور دەکەم ئەگەر قسەکانیشم درێژی شەشا بسپاس زۆر سپاس دەست خۆش. زۆر سپاس بۆ ئامادەکردیم کۆبوونەوەیان دیارە من حەز ناکەم نێگەتیڤم و ئەشمەیە هەندێک ڕێگا چارە بخەمە بەردەم ئەم کۆبوونەوەی بەتایبەتی بەڕێز کاک مەسرور بۆی کە گفتوگۆکانمان هەر گفتوگۆ نەبێ هەڵسین بڕۆین نانێکی چۆر خۆین و دوای خواحافیزبوونی لەکتری بکەین. من پێم خۆشە نەتیجەیەکی هەبێ بۆی کە ئەم کۆبوونەوەی تۆزێک جیاوازتر بێ لە کۆبوونەوە تەشریفاتی و ئوسوڵی و ئینانە ئەوەیە کە من سەرەتا بەو ڕەخنێ دەست پێەکەم لە کاک مەسرور خۆی کە دوای ئەو هەموو کاتا لە دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی لە حەز بەوا کرێت کە ڕۆڵی میدیایی پەراوێز خستووە و دانیش ئەمە حەدا یەکەم دانیشتە ببینین لە کابینەکانی پێشووترا وانە بووە لە سەرۆکایەتی هەرێم وانە بووە کاک مسعود ناوبەناو ئەینار بە شوێنمانە بەس بۆ گفتوگۆکردن بۆی کە بزانین چی هەیە چی نییە چونکە ئێستا هەر چۆنێک کاک مەسرور معلومات و زانیاری هەبێ لێک دیوە تابلۆکە بینێت ئەو دیوەیە کە مستەشارەکانی کەسە نزیکانی ئەوی لە حکومەتن شتەکانی پێ دەڵێن دیوەکەی تری لای ئێمەیە بۆی کە هەردوو دیوەکە بۆ ببینێ وەکو خۆی ببینێ بزانێت چۆن بڕیار بدات پێویستی بە دیالۆگەیە پێویستی بە دانیشتن هەیە و ئەو دانیشتنەش ئەوە نا ببورن کاڵێمەوە کە زۆر بە تەزیقی قساکەین وانە لە کاتێکی تایبەتی بۆ دابنێت
شەرتیش نییە گروپی گەورە گروپی بچوک بچوک ببینێ بۆەوەی کە بتوانێت تێبگا بە کێشەکانی چێ مەسەن بۆ میدیاکارانی سلێمانی ببینێ میدیاکاری هەولێر ببینێ دۆکو زاخۆ بە جیاجیا هەندێک لە کێشەکانمان یا کێشی ناوچەکان هەندێکی جیاوازی تیا هەیە بۆی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەرپرسی باڵای ئەم حکوومەتە لەلای ئەو ینی دیار برینەکان لەکوایە هەندێک جاریش قسە لەسەر معالجە کرێ ینی ئێمەش بەرپرسیارین وەکۆی کە ئەگەر وەکو ڕۆژنامەسیژمێک و هاوڵاتێکی ئەم وڵاتە بەرپرسیارین لە هەندێک کەم و کورتی ئێمە ژەمانەوێت مشارەکە بکەین لە چارەسەرکردنی ینی قسەکە لەوەیە ینی ئەو ڕخنانەی کە ئەم ڕەفیقانەی ئێمە ئەم هاوپیشانەی ئێمەی خەنە ڕوو بەشێکی بۆیە کە ئەمە لە خەمی ئەوەیە کە چۆن چارەسەر کرێت ینی هەرەوە نییە کە ئێمە ڕخنەکان بخەینە سەر سەری یا سەرشانی حکوومەت و ئێمە خۆیان لێ بێنێ دەرەوە بەڵام ئەوەی کە گرفتە حەزەکەم شتێکتان بۆ باسکەم کاتی خۆی ئێمە لاپەڕێکمان هەبوو لە هاوڵاتی ناوی خەمی هاوڵاتی بوو ئەو خەمی هاوڵاتیە نەمانەزانی کێش و گرفتی خەڵک بوو نەمانەزانی چۆن معالەجەیکەین ناچار نامان نابوو خەمی هاوڵاتی و گرفتی ئەو هاوڵاتی کە ئەها ولامان ئەمان نووسیەوە بەڵام بۆ چەندین جار بەشایەتی هەڵم لە سەرۆکایەتی رێم و تەلەفۆن کراوە ناوی ئەو کەسەمان پێ بڵێن ناو سولاسیەکەی ڕقم تەلەفۆنەکەی پەیوەندی پێوەکرا بۆی کە کێشەکەی چارەسەر کرێ بەڵام ئێستا ئەوەی کە هەبێت حکومت لە دۆڵێکە ئێمەش لە دۆڵێکی ترین کەس بە کەس نییە هیچ پەیوەندیەک نییە یعنی سەرباریەوەی کە مەسەن نزیکترین کەسی مەسرور کاک نورەدینە ڕەفیقی پیشە و هینی خۆمە بەڵام هیچ پەیوەندیەک نییە لە بینی میدیاکان من بۆ لە خۆم وسەی دەکەم هەستەکەم ئەمە لەگەڵ بەشی لە میدیاکانە بەشێکی زۆر لە میدیاکانە بەم شێوەیە کە ئەم ڕخنێ سەرشانی یاخود بەڕۆڕی کاک مەسرور خۆی کردێتەوە و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لەم کۆبوونەوە نەتیجەیەکمان هەبێ ئێستا هەمومان تێگەیشتین کە گرفتەیە وەکۆی کاک مەسرور خۆی باسی کرد ئێمە لە ناوچەیەکەین قەیراناویە کێشەی هەیە گرفتەیە باشە ئەی پرۆژەی حکوومەت چییە بۆی کە بێت شانی ئەم میدیایە شای میدیاکاران دەستگاکانی ڕاگەاندن بخاتە ژێر بە ئەم بارەوە بۆی بەرپرسیاریان کە هەتا ئیسا هیچ پرۆژێک نەبووە تا ئێمە ڕەتمان کرد بێتەوە هیچ پرۆژێک لەلاەن حکوومەتەوە نەبە ئێمە وتراو من بۆ خۆم پێم نەوت ئەم 20 ساڵ لە مەجالای شەکەم پێم نەوتراوە تەسەور ناکەم هیچ پرۆژێکی شەبوو بێ یعنی دابڕانێکی گەورە هەیە لە بینی حکوومەت و لە بینی دەستگاکانی ڕاگەاندنە و شەپۆلێکی ئەوەی کە ئەماستی پێکەین شەپۆلێکی نێگەتیڤە ئێمەش دەستمان هەیە و ئەوەی کەوا کاکە ئێمە دەستمان هەبێت و ئەم شەپۆلە نێگەتیڤە ڕەواجی هەبێت ئەو ناشەفافیە کە لای حکوومەتەوەی یعنی ئەوکۆی کە ئەو برادرانە باسییان کرد کە تۆ زانیاریت پێناگات کە تۆ دنیایەک معلوماتێتە بەردەست ئەڵێن کوڕی فلان مەسول ئەمەە حەجزی داگیر کرد کوڕی فلان مەسول وای کرد فلان مەسول بوو بە شەرێکی فلان کۆمپانیا یعنی تۆ لە ساعت دەی ئەمانەی کە ئیبیسی ڕاست بێکارە ساتە کە من دڵیام لە سادە زیاتر ڕاستێکن باشە ئەی لێپرسینەوە لێ پینەکە ئەمەش نییە بۆیە ئەگەر ئێمە ئەو حساسەمان لا دروست بێ میدیاکار کە شتێک بڵاوکەینەوە بەرپرسەکان بە ئەمە نامانێت گومان لێ بگرن ئەمانوێت سەرنجیان ڕاکێشین چکە فەرقیە ئەگەر ئەتوانین سەرنجی ئەوان ڕاکێشین بۆ راپۆرتەکانی خۆمان بڕواتان بە میدیاکاریش بە بەرپرسانەترەوە مامەڵاکە لەسەر وشە بە وشەی ئەو راپۆرتانەی کە نووسێت بەڵام کاستەکە گوێ لێ ناگیرێ تونترێکات هەستێکە گوێ لێ ناگیری هەما لەکرێ تونترێکە جۆرێک و کوڕەت فعلی هاتووە کاک مەسول باسی ئەوەی کرد کە بێ ئەمە هێڵی سوور بپارێزین کاکە پارتیوێکێتی لە بەغا هێڵی سووری خوانیان نێشتووە هەنی ئەوان هەریەکان چونتە بەرێکەوە ئەخە چۆن من میدیاکارە توان لێرەم هێڵە سوورە پارێزم کە ئێوە نایپارێزن باز لەوە کرا کە جۆرێک بە ئەمانەتەوە و بە هینەوە ئیشکرێت کاکە لە پەیجەکانی پارتی دموکراتی کوردستان و پەلاماری ژنەکەم دراوە چەند جار ئەوە کاک نورەدین داینشە بۆم ناردووە یەک کەس ڕەخناگرێ بۆ ئێوارەکەی لە پەیجە نزیکانی کاک مەسرور خۆیوانەیە پەلامارێ درێ ئێمە چۆن ئازادی ڕادەربڕینە کەسایەتیەکەی برینارەکەی لە خێزانەکەی ئەیت بەڕاستی کاک مەسرور ئەبێ ئەمە ستۆپی پێ بکات چونکە بەشێک لەو میدیانێک کە ئەمانیان کردووە بە پێی ئەو زانیارانی کە لامە نزیکن لە کاک مەسرور خۆیەوە هێناکری ئەو بڕۆی بە ئازادی ڕادەربڕینش هەبێ بەڵام لەسەر قسەیەکی من لەسەر ڕخنەیەکی من پەلاماری خێزانەکەم بدرێ من دوایین قسەم ئەوەیە هیوادارم کاک مەسرور بە نظری اعتیبار وەریگرێ ئەویش ئەوەیە
ئێمە دوژمنی ئەم وڵاتە نین ئێمە ڕخنەمان هەیە گلەیمان هەیە گازدەمان هەیە بۆی تکە ئەو نەزعە وازێ بێن ئێمە نەیاری ئەم هەرێمەین چاومان دەستکەوتووە پێشکەوتنەکانی هەڵنایە وەڵای من خۆم بە نزیکترین بە هینی ئەم وڵاتە ئازانم بە خزمەتکاری ئەم وڵاتە ئازانم بەڵام پێویستمان بە دروستکردنی هەمانگی هەیە و پێویستمان بۆیە کە من هەست بکەم پراویز نەخراوم هەست بکەم پێم نانێن بەسەرما هەست بکەم کەرامەتم ناشکێنرێ و ئەگەر ڕخنەیەکیشم کرد تاکو ئێستا چەندین جار شکات کرا و داوا کراوە لە هەندێک داواکانە بردوومانێتەوە لە هەندێک داواکانە مەسەرەن بەرامبەرەکەمان یا دەستبەردار و یا خۆش بوو بەڵام خۆشبەختانە زۆریمان بردوێتەوە ئێمە ئامادەیم چینە بردەمی یاسا بەڵام ئەوەی کە ئێستا بینرێت ئەوەی کە ئێستا هەیە یا بەشێکی بە یاسا ناکرێ بە پەلاماردانی کەسایەتی کەسەکان نەکرێ يعني ئەمە خەتەرە يعني تۆ برینارت دەکەن ئەزیێتە دێن دوایەوە کاشی بە دوای ئەڵی کاکەمە مەعالەجەکە وەڵێ لای من نییە وەڵە فڵایی فلانە ئێوەڵەی فلانە من پێم باشە کاک مسرور هیوادارم ئەم بە لەبێ وەرگێ جگە لەو مستەشارانی کە هەیەی لەو کەسانی کە نزیکی حیزبەکەی خۆیەتی خەڵکی کەشی لە دەور بێ کە ڕۆیای تری بۆ بکوێزێتەوە واگەر ئەوەشی لە دەور نییە هیچ نەبێ ئەم کۆبوونانە بکاتە کۆبوونەوەیەکی واکە بچووکتر بۆی کەپتانی فراوانتر بە قوڵتر قسەی لەسەرکرد کە ڕەنگە لێرە گونجاو نەبێت بۆی کە بتوانین سەرنجەکانی خۆمان بگەێنین بەدەسەڵات بەداخەوە تاکو ئێستا ئەمە نەکراوە هیوادارم کە مەسرور بیر لەوە بکاتەوە ئەو هەماهەنگیە کە قۆناغێک هەبووە بە شکڵێکی نامنەظەم بە منەظەمتر بیکا لە بینی دەسەڵات و حکومت ئێمە دڵنیاین ئەگەر میدیاکاران بیانەوێت و بچنە ژێرباری ئەوەی کە بەرپرسیاری تەکاڵگرن لەو ئەزمە و کێشانەی کە باسەکرێ بەرە ڕووی هەرێمی کوردستان بۆ تۆ ئەتوانین ڕۆڵمان هەبێت و ئەو ناومێدی کە ئەتوانین ناومێدەکە کەم کەینەوە و ئەو بئینتیمایی کە ئێستا دروست بۆ وڵات و بۆ نیشتیمان ئەتوانین ئینتیما دروستکەینەوەنێ بەمەرجێک لەوەی کە حکوومەتیش بەشێک لە داخوازیەکانی خەڵک لە ڕێگای ئێمەوە یا لە ڕێگای راپۆرتەکانی ئێمەوانەیە ئیسیجابی هەبێت و بتوانێت جوابگووی ئەو داخوازیانەی بکە خەڵکیانە زۆر سپاس بێەوە زۆر سپاس دەست خۆشکەکە من ناوم نەنووسی بەس ئەگەر دەرفەتێکم بێنێ چەند پرسیارێکم هەیە لە کاک مەسرور ئەگەر دەرفەتیش نیە ئاساییە فەرموو جەنابەت تەنیا ئافرەتی ڕێگەت پێ بن فەرموو جەنابەت بۆ دەست پێکرد باسی پەیوەندی حکوومەت و ڕۆژنامە نووسانت کرد من پرسیار لەوە ئەەکەم لە حکوومەتەکەی بەڕێستا بۆچی دەرگای فەرمانگەکانی تۆ وەزارەتەکانی تۆ بەڕووی هەندێک کەناڵە کراوەیە بەڵام بەڕووی هەندێک کەناڵ و ڕۆژنامە نووسانە داخراوە بۆ زانیاری و داتاکان بۆ هەندێک کەناڵ بە ئاسانی دەستەبەر ئەکرێ دەست ئەکەوێ بۆ هەندێک کەناڵ و ڕۆژنامە نووس دەست ناکەوێ بۆ ڕاگەنجاوێکی حکوومەت کە لەسەر بابەتی گشتی و پەیوەندی بە هەموو خەڵکەوەیە نیو ساعت 20 دقیقە لە ڕاگەاندنەکەی نزیک لە جەنابتەوە بڵاو بکرێتەوە بەڵام دوجار بگاتە دەستی ڕاگەاندن کارەکانی تر بۆچی ڕووماڵکردنی ڕووداوێک حەدەسێک ئاگرکەوتنەوەیەک بۆ کەناڵەکانی تریان بۆ ڕۆژنامە نووسان بەگشتی لە هەولێر و لە دووهۆک ڕێگری لێ بکرێت لە کاتێکا ئەو کەناڵانی کە لە پارتی و نزیکن ڕێگری لێ نەکرێ بەناوینە مەسەن باری ئەمنی ئەوانەوە ڕێگری لەوان ئەکرێ لە ئێمە ئەکرێ بەڵام لەوان ناکرێ ئەی باری ئەمنی بۆ هەمووی نییە ئەمە پرسیارێکی تر بابەتێکی تر من وەک ژنێک لێرم جگە وەک لە ڕۆژنامە نووسێت مەسەلەکانی تونند و تیژی بەرامبەر ژنان ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان زیعاکە ڕۆژانە ژن ئەکوژرێ ڕۆژانە ژن لە کەدارەکرێت لە هەرێمی کوردستانە تونند و تیژیەکان ئامارەکان لە بەرزبوونەوەدا حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە خۆشبەختانە قوڵا تاڵبانی زۆر بەجددی لەو مەسەلەیە هاتۆتە سەرخەت بەڵام من جگە لەو وەک لایەنگری ناڵم جگە لەو هیچ پشگیریەک هیچ ڕوبەڕووبوونێک لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەو مەسەلەیە نابینم چیتان کردو بۆ مەسەلەی کۆنتڕۆڵکردنی چەک لە ناو بازارە لە کاتێکا زۆربەی ئەو تاوانانەی کە ئەکرێ بەرامبەر بە ژنان زۆربەی ئەو تۆمەتبار و تاوانبارانە یان بڵین چەکداری حیزبەکانن یان هی حکوومەتن ئێوە چیتان کردووە لەو مەسەلە وەچی ئەکەن ئایا بگرتنی چەند ساڵی حکومدان یاخۆت هەر بەوە ئەوەستینەوانی و تەواو سواس بەڕێزان من زۆر سپاسان دەکەم بۆ تێبینیەکانتان بۆ ڕخنەکانتان بۆ ڕوونکردنەوە و ئەو شکاریە کە کردتان لەسەر وەزە بە شێوەیەکی گشتی و
و هەندێک خاڵی تایبەتیش کە باستان کرد من لەسەرەتەوە دەمێ بڵێ من بەو شێوەی هەندێکتان ڕژبین نیم لەسەر وەزی هەرێمی کوردستان و پێم وان نییە هەموو شتێک بەو خراپیە بێ کە هەندێک لێەوە باستان کرد بەڵام بێگومان هەر کەسێک لە ڕوانگە و بچوونی خۆیەوە سەیری وەزەکە دەکا ئەگەر وەزی خۆی باش بێ بە باش ئەیبینێ ئەگەر خراپیش بێ بۆ خۆی خراپ بێ بە خراپ ئەیبینێ ئەمە ڕنگدانەوەی خۆتانە لەسەر وەزەکە بە شێوەیەکی گشتی بەڵام هەندێک تێبینیشتان لە جێ خۆیە و من دەمەوێ وەڵامی هەر هەموو قسەکانیشتان دەمەوە ئەوەی کە باسم کرد لەسەر بابەتی نیشتیمان پەروەری ئەوانە من مەبەستمەوەیە کە کاتێک ڕەخنە دەگیرێ کاتێک باسی ئەدای حکوومەت یان دەسەڵات دەکرێ ئەرکێکی تری ڕاگەیاندن ئەوەیە تۆ چۆن بتوانیت خۆشەویستی وڵات لە ناو دڵی هاوڵاتیاندا بهێڵیتەوە یعنی هەر هیچ نەبێ ئێوە نابێت دەست هەڵات بەخاوەنیان وڵاتە بزانن نەبێ هاوڵاتی بەخاوەنیان وڵاتە بزانن کەواتە نابێت هاوڵاتی دڵڕەش بکرێت لە خۆشەویستکردنی نیشتیمان لە خۆشەویستی نیشتیمان نەبێ هیچ نەبێت جگە لەوەی کە خۆتان ڕخنە لە دەست هەڵات دەگرن ڕخنە لە کەم و کوڕیەکان دەگرن ئەوێ بەرنامەیەکیشتان هەبێ چی بکەن بۆ ئەوەی پەیوەندی هاوڵاتی لەگەڵ نیشتیمان دروست بکەنەوە بەرنامەتان چی بۆ من نەمبینیوە ینی زۆر لە ئێوە لە ڕاگەنەکەوەی کە لێرە قسەتان کردووە بەڵام نازانم ئەزانن یانە بەڵام بە دووادەچوونی هەموو ڕاگەیانەکان دەکەین دەزانم ئێوە پەیامەکانتان چۆن ئاراستە دەکەن و چۆن هەوڵ دەدەن لەگەڵ خەڵک بدوێن بە ڕێگەی ڕاگەیانەکانەوە بەڵام نەمبینیوە ئێوە جگە لەوەی کە تەنیا ڕخنە دەگرن نەمبینیوە بەرنامەیەکتان هەبێ کە هەوڵدەن هیچ نەبێ پەیوەندی بینی هاوڵاتی و نیشتیمان ناڵم هاوڵاتی و دەسەڵات هاوڵاتی و نیشتیمان چیتان کردووە بۆ ئەوەی خۆشەویستی و ئینتیمای نیشتیمان پەروەری لە ناو هاوڵاتیاندا زیاد بکەن ئەمەش ڕخنەیە کە حەقە خۆتان لە خۆتانی بگرن لەلایەکەوە من دام بەوە دەدەنێم لەوانەیەمە لە ناو حکوومەت کەم تەرخەمیاوەمان هەبوو بێ کە وەکو پێویست هەموو زانیاریەکان دیاریشە بە ئێوە و بە هاوڵاتیش نەگەیشتو هەرچەندە دەتوانم بە دڵنیاییەوە بڵێم کە لەم کابینەیە زیاتر لە هەموو کابینەکانی تر لێدوان دراوە ڕوونکردنەوە دراوە و دیداریش ئەنجام دراوە لەگەڵ چه پەرلەمانی هەرێمی کوردستان بێ زۆرترین بەشداری لە جەلسەی پەرلەمان بانکردنی وەزیرەکان هی بەڕێوەبەرە گشتیەکان نەک تەنیا بۆ پەرلەمان بەڵکو بۆ لە ئاستی بەڕێوەبەرە گشتیەکانیش بۆ لێژنەکانی پەرلەمان و پەرلەمانیش کراوە زۆرترین لێدوانیش دراوە و دیداری زۆریش کراوە و ڕوونکردنەوەی زۆریش دراوە بەڵام بەرحاڵ دیارە هێشتا لەو ئاستەدانیە کە ئێوە ڕازی بن و هاوڵاتیش حەقی خۆیەتی لە هەموو وردەکاریەکانی حکومداری و حکومڕانی ئاگادار بێت اینجا هەر لەم بابەتەوە من دێمە سەر وەڵامدانی پرسیارەکانی ئێوە کاک ڕەحمان غەریب باسی دەکرد کە ئێمە بەراوردی خۆمان لەگەڵ وڵاتانی ناوچە و دراوسێ ناکەین بەڵکو لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو زۆر باشە ئەمە تموحێکی باشە کە ئێمە هەوڵ دەین دایمەن بەرەو باشتر هەنگاو بنین نەک لە ئاستی ناوچەکەدا بمێنینەوە ئەمە شتێکی زۆر باش بەڵام ئەمەشتان لەبیر نەچێت لە هەر کۆمەڵگەیەکی پێشکەوتووی دیموکراسی تەنیا مەسەلە دروشم نییە مەسەلە بەرپرسیارەتیەکی هاوبەشیش هەیە هاوڵاتیش بەرپرسیارەتی هەیە بەرامبەر بە نیشتیمانەکەی بەرامبەر بە ئەرکەکانی و تەنیا ئەم ئەرکە ناکەوێتە سەرشانی دەسەڵات و حکوومەت دەبێ هاوڵاتیش ئەو ئەرکە لە بەرچاو بگرێت ئێوە باسی ئەوروپا دەکەن فەرمون لە ئەوروپا بزانن بەرپرسیارەتی هاوڵاتی بەرامبەر بە حکوومەت چییە ئایا ئەو بەرپرسیارەتە لێرە لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن میدیاکارانەوە هەڵگیراوە ئەمەش پرسیارێکە پێم وایە خۆتان وەڵامەکەی ئەزانن باسیەوە دەکەن کە ڕۆژنامەنووس لەسەر کۆمنت گیراوە من ناڵم بە شێوەیەکی قەتعی ئەمە نەبووە بەڵام
بێگومان سیاسەتی حکوومەتی هەرێم ئەوە نییە هیچ کەسێک لەسەر بیرۆبووچوونی سیاسی بگیرێ بە هیچ شێوەیە و قەتیش من لەگەڵەوە نیم کە ئازادی ڕاداربڕین سنووردار بکرێ بەڵام ئازادیکردن ئازادی و تۆمەت بەخشین دوشتی جیاواز هاوڵاتی هەر کەسێک بێ لە هەر ئاستێک بێ ڕۆژنامەنووس بێ پزیشک بێ دەستهەڵاتدار بێ بەرامبەر بە یاسا ئەرکێکی هەیە و ناوێ پێشێلی مافی خەڵکێکی تر بکە ناوێت تۆمەت بەخشینەوە بە ئازادی پێنەسە بکە و هەموو کەسیش بەرامبەر بە یاسا پێویستە یەکسان بێ لەلایەکەوە ئێوە وا دەڵێن لەلایەکی تریشەوە ڕخنە لە دادگاکانیش دەگرن ئەگەر دادگا بڕیار لەسەر کارێکی نادرستی کەسێک بدا ئێوە دێن دیسان دادگا تاوانبارەکەنەوە بەوەی کە بۆچیان بڕیارەی داوە ئەو کەسانەی ئێوە بە ڕۆژنامەنووسی دەزانن ڕۆژنامەنووس وەکو هەر هاوڵاتیەکی تر هەرکێکی لەسەرشانە و بەرپرسیارە بەرامبەر بە یاسا ئەگەر پزیشکێک یان کەسێک بە ناوی پزیشک بێت و ممارسەی پیشەی پزیشکی بکە و خۆی پزیشک نەبێت و لە ئەنجامی ئەو کارێکە دەیکا خوا نەخواستە هاوڵاتیەک لە ناو دەستی گیان لەدەست بە خۆتان وەکو ڕۆژنامەنووس هەڵا دەنێنەوە دەڵێن ئەبێ ئیجرات بەرامبەر بەو کەسە بکرێت چونکە پیشەکەی ئەو نەبووە و سوءاستیفادەی کردووە ئەمە ڕاستە بۆ هەموو پیشەکانی تریش کەسێک ڕۆژنامەنووس نەبێ ناوێ بە ناوی ڕۆژنامەنووس مامەڵەی لەگەڵ بکرێەوە ڕۆژنامەنووسیش وەکو هەموو هاوڵاتیەکی تر تاکێکە ئینسانێکە دەکرێ هەڵە بکە دەکرێ لە یاسا بیانیشتی نایاسایی بکە و بەرامبەر بە یاسا هەر هەمومان بەخۆش ماوە بە ئێوەشەوە ئێمە بەرامبەر بە یاسا پێویستە ملکەش بین پرسیارێکیان کۆمنتێکە بوو لەسەرەوەی کە شەڕی گەندەڵی ڕۆژنامەنووسان پشکدار نەکراون یان بەشدار نەکراون لەوانەیەوە بێت و ئەمە ئەبێ ئەم کەم تەرخەمیە یان ئەم نوقسانیە لە بەرچاو بگیرێ و لە ماو دووە زیاتر سوود لە توانای ڕۆژنامەگەری ڕۆژنامەوانی وەربگیرێ و ئەوەی ئەو بەرنامە چاکسازیانەیە کە حکوومەت هەیەتی ئەو شتانەیە کە ئەنجامی داوە زیاتر ڕوون بکرێنەوە و منیش دەمەوێ ئێوە ینی بەشدار بن و پشتیوانیش بن بۆ ئەو شتانەیە کە ئێمە دەیکەین تاکو ئێوەش بەیەکەوە لەگەڵ حکوومەت شەڕی بنبەرکردنی گەندەڵی بکەن من زۆرم پێخۆشە گەر ئێوە ئیستعدادیاوەتان هەبێ وڵی من زۆر پێم خۆشە ئێوەش بەشدار بن بۆیش داوای من لەم کۆبوونەوەشەوە بووە ئەم پچرانە نەمێنێ هەر هیوادارم ئەم کۆبوونەوەیش بە خاڵێکی ئیجابی وەربگرن کە ئەم دانیشتناکەین دیارە هەست بەوە کراوە کە فەراغێکەیە و ئەمانەوە فەراغە پڕ بکەینەوە هەر دانیشتنمان بەیەکەوە لێرە ئەمڕۆ نیشانەی ئەوەیە کە نیەتی ئەوەمان هەیە زیاتر لە یەکتر نزیک بینەوە و زیاتر سوود لە توانەکانی ئێوەش وەربگرین باس کرا کە پارەی سیاسی لە ڕژاوەتە ڕاگەیاندن یان بەڕێزێک باسیەوەی کرد کە فلان و فلان کەس خاوەنی پرۆژەی میدیایین ڕاستە من نایبینم هیچ یەکێک لە ئێوە بەلایەن بن هەر کەسێک لە ئێوە لەلایەن کەسانێک یان لایەنێکی سیاسی پاڵپشتیا کرێ بۆیش من داوە لە وەزارەتی ڕۆشنبیریە گەمە لە خۆشتانەکەم ئەوەی کە لەلایەن حزبە سیاسیەکانەوە پاڵپشتیا کرێن دیارن حزبە فەرمیەکان یان لایەنە ڕاگەیاندنە فەرمیەکان دیارن لەلایەن کام لایەنی سیاسیەوە پاڵپشتیا کرێن و سەرچەوەی داراییان لەکوێوە دێت بەڵام ئەوانەی کە سەرچەوەی داراییان دیار نییە حەقە ئەوانیش ئەو ڕاستیە بۆ خەڵک ڕوون بکەنەوە و وەزارەتی ڕۆشنبیری پێویستە لەسەر هەموو کەناڵێکی ڕاگەیاندن چه سوشیال میدیا بێ تەلەڤیزیۆن بێ یان ڕۆژنامە بێ بۆ خەڵک دیار بکە کە سەرچەوەی دارایی ئەمانە لەکوێوە هاتووە و لەکوێوە تەمویل دەکرێن بۆ ئەوەی خەڵک بزانێت کە سەرچەوەی دارایی هەر هەموو لایەک لەکوێوە دێت
کۆمنتێکە بوو هەردیسان وە بزانم هی کاک ڕەحمان بوو لەسەر کۆنتڕۆلکردنی ڕاگەاندن یان کاکی حسان بوو بۆ ئەوەی کوردستان ناشرین نەکرێ. من لە سەرەتای قسەکانی خۆم باسم کرد مەسەلا ئەوە نییە کۆنتڕۆلکردن باوەڕ ناکەم وشەیەکی تەواو بێ کە کۆنتڕۆل بکرێ، بەڵام یاسای ڕۆژنامەنووسی بەو شێوەیە کە هەیە پێویستە ڕەچاو بکرێت کە هیچ ڕۆژنامەیەک هیچ ڕاگەیاندکارێک لە یاسا بەدەر کار نەکاوە ئەو ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانی خۆیەتی جێبەجێ بکە کەواتە خۆی بەرپرسیار بزانێت بەرامبەر بەوەی کە هەروەک باسم کرد دوشتی جیاوازن و هەردووکی لێک جیا بکەنەوە. ئێوە ئەرکیەوەتان هەیە هاوڵاتیان ئاگادار بکەنەوە، بەڵام لە هەمان کاتیژا من پێم وایە ئەرکی ئێوەش ئەوەیە کە خەڵک لە نیشتیمان و لە کوردستان نزیک بکەنەوە، خۆشەویستی وڵات تێکەڵ نەکەن بە خۆشەویستی لە دەستەڵات دوشتی جیاواز. من ئەوەم نەبینیەوە نەمبینیەوەیە پرۆژەیەک تەقدیم بکەن بۆ ئەوەی کە هاوڵاتی نیشتیمانەکەی خۆی خۆش بوێ، نەمبینیەوە بەوەی کە هەوڵ دەنشانازی بە مێژوویەکی پەر سەروەری ئەم نەتەوەی بکەن کە بە هەزاران شەهید و قوربانی داوە. ئەگەر ئێستا ئێوە لە دەستەڵاتێک ناڕازین یان لە کەسایەتیەکیان لە لایەنێکی سیاسی ناڕازین، معنای ئەوە نییە ئێستا ئێوە دەتوانن حکوم بەسەر مێژوودا بدەن یان هەرچی مقەدەساتە بەداخەوە بەڵام پەلەماری بدەن. ئەمە پێم وان نییە لە هیچ وڵاتێک ئەمە قبول بکرێ، بە تایبەتی لە وڵاتانی دەوروبەرەوەی ئێوە دەتوانە لە هەرێمی کوردستان ئەنجامی بدەن. من تەحەداتان دەکەم ئەگەر بتوانە لە هیچ وڵاتێکی دراوسێ بەو جۆرەیەوە قسە بکەن، فەرمان بچن تۆمەت ببەخشن بە دەستهەڵاتێک لە وڵاتێکی دراوسێ یان ئیهانەی مەرجعیەت و مقدساتی ئەو ناوچانەیان ئەم وڵاتانە بکەم. بزانم لێتان قبوڵەکەن یان نا، کەس لێتان قبول ناکە. کەواتە و ئازادی ڕادەی ئازادی ڕادەربرین لە کوردستان بەرەورد ناکرێ بەوەی کە لە ناوچەکەدا هەیە، زۆر زیاترە لەوەی کە هەندێک کەس دەیانەوێ پێناسەی بۆ بکە. کاک محەممەد ڕەوف باسی کرد کە هاتە ئێرە ڕێگەکان خراپن یان بازگەکان هەن. کاکە ئەمە 30 ساڵە حکومڕانی لە هەرێمی کوردستانە کرێ. ئەوەی کە دەیبینن ئەگەر نوقسانی هەیە ئەگەر کەم و کورتی هەیە ئەم کەم و کورتیانە هەمووی ئەم کاوینە نییە. لە خیلالی ئەم 30 ساڵی ڕابردووە ئەبوایە ژێرخانێکی ئابووری وا بەهێز دروست بکرێ وا دروست بکرێ کە ئێستا ئێمە باسی ئەو کێشانەمان نەکردایە. منیش پێم خۆش بوو بێم لە حکوومەتێکە حکومڕانی بکەم کە هەموو شت پەرفێکت بایە ئەوەی بمتوانی با ئیزافەی بکەمە سەری، بەڵام ناکرێ هەرچی خراپە کە کراوە ئێستا ڕۆبەڕووی ئەم کابینە بکرێتەوە. سەرڕای ئەوەش هەندێک داتام لە بەردەستە، دواتر لە دوای ئەوەی وەڵامی پرسیارەکانی ئێوە دەمەوە ئەو داتانەشتم بۆ باسەکەم کە چی کراوە لەم کۆبوونەوەی لەم کابینەیە. لە لایەکی ترەوە ئەو بازگانە وڵاهی ڕاستە خۆزگا هیچ بازگایەک لە هەرێمی کوردستان نەماوەیە، بەڵام ئەم بازگانە تەنیا لەبەرەوە نین کە لە بینی هەولێر و سلەیمانی هەیە، بەڵام لە بینی هەولێر دۆکیش هەیە. لە هەموو شارەکانی کوردستان بازگەکان هەن، ئەویش لەبەر ئەوەی مەترسی ئەمنی مەترسی تیرۆر لە کوردستان هێشتا بنبڕ نەبووە. هێشتا و مەترسیە هەیە، هێشتاش خاڵە نووسوەکانی داعش و تێرۆریستان لە هەرێمی کوردستاندا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستنیشانەکرێنەوە خەڵکە گیرێ. هێستاش مەوادی هۆشبەر مادە هۆشبەرەکان لە ئەم شارە بۆ ئەو شارە هاوردە دەکرێن و ئەگەر بازگەکان نەبن ئەمە خۆیان ئەبن بە مەترسیەکی گەورەتر لەسەر کۆمەڵگەی ئێمە. کەواتە بازگەکان بۆ ئەوە نییە کە سنوورەکانی ئیداری ئەم پارێزگا لەگەڵ ئەم پارێزگا جیا بکاتەوە، بەڵکو بۆ ئەوەیە کە پێویستە ئەم مەترسیانە بڕوێنرێتەوە و هیوادارم ڕۆژێک کوردستان بگاتەوە ئاستەی کە هیچ مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان نەمێنێ بۆ ئەوەی ئەو بازگانەش هەڵبگیرێن. سەرڕای ئەوەش ئەبێ پێداچوونەوەیەکی جددی بەس بەوەدا بکرێت کە بازگەکان بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی دوو ئیدارەی نەبن. من باسی زیندانیانی سیاسیم کرد بۆیە ناماوێت زیاتر لەسەرەوە باس بکەم. من خۆم بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نیم هیچ کەسێک لەسەر بیر و باوەری سیاسی بگیرێ، بەڵام
سوء استفادەکردن لە پیشەی ڕۆژنامەگەری یان لە سیاست یان لە هەر پیشەیەکی تر نابێ قبول بکرێ کەسێک بیاوێ خزمەتی وڵاتەکەی بکە بە ئازادی ڕادار ببڕێ حەقی خۆیەتی بەڵام لە ینی سوء استفادەکردن لەو پیشەیە بۆ مەرەمی تر بۆ ئامانجی تر ئەمە یاسا هەیە و دادگا هەیە و باوەڕ بکەن من خۆم حکمم بەسەر هیچ کەسێکدا نەداوە و لەگەڵەوەش نیم هیچ دەسەڵاتێکی سیاسی مافیاوەی هەبێ کە حکم بەسەر هیچ کەسێکدا بدایێت تر ڕۆژنامەنووس بێ یان هەر هاوڵاتیەکی یاسایی بێ دادگا هەیە و بڕیارەکان لەلایەن دادگاوە دەدرێن ئەگەر ئێوە کێشەتان لەگەڵ دادگا هەیە ڕخنەکانی خۆتان ئاراستەی دادگا بکەن ئاراستی حکوومەتی مەکەن بەڵام من سقم بە دادگاکانی ئێمە هەیە ڕێزی دادگاکانی خۆمان ئەگرین و ئەگەر دادگا بڕیارێک بدا بێگومان حکوومەت ئەرکێتی بڕیارەکانی دادگا جێبەجێ بکە ئێوە باستان کرد کە میدیای سێبەرەکان خراپن و وەبزانم لە کۆمنتێک کەمال باسی کرد بە حساب من میدیای سێبەرم وڵای کاکە کەمال من هیچ میدیای سێبەرم نییە و بە هیچ شێوەیەک پشتیوانی هیچ میدیایەکی سێبەریش ناکەم پەلەماری هیچ کەسێک بدا بەڵام ئەبێ بۆیش دەڵێم حەقە وەزارەتی ڕۆشنبیری هەموو سەرچاوە دارایەکانی ئەم ڕاگەیاندکارانە پێشانی خەڵک بدا کە هەر یەکێک لە کوێوە ئاراستە دەکرێت لە کوێوە پشتیوانی دەکرێت و ئامانج و ئەهدافی ئەو کەناڵە ڕاگەیاندانەش چین خەڵک ناومێدە بە حساب لە حکوومەتی هەرێم و لە وەزع و لە ڕۆژانە پێشێلی سەروەری یاسا دەکرێ یان دەستەڵات و سنوورەکان دەکرێ بردومانی وڵاتەکەمان دەکرێ ئەمانە هەمووی فەکت و حەقیقەتن ڕاستە بەڵام ئایا خەڵک ناومێدە یان ناومێد کراوە یان هەوڵی ناومێدکردنی خەڵک دەدرێ ئەمە دوشتی جیاوازن بەڕێزان یعنی من ئەبینم بەداخەوە بەڵام لە جیاتی ئەوەی هەوڵی بەرزکردنی مۆڕاڵی خەڵک بدرێ بە بەرنامەیەکی ڕێکخرا و هەوڵی دابەزاندنی مۆڕاڵی خەڵک دەدرێ کێشەی بچووک زۆر زۆر گەورە دەکرێ و هەرچی دەستکەوتیشە هەوڵ دەدرێن ئەو دەستکەوتانەش بە هیچ شێوەیەک بۆ خەڵک جێی بایەخ و نرخ نەبن و پەلاماری هەرێمی کوردستانیش کە دەدرێ خەتای حکوومەتی هەرێم نییە ئێوە ئەگەر خوێندنەوەیەکی قوڵی سیاسی و استراتیجی بۆ ناوچەکە بکەن ئەبینن کە ئێمە ڕاستە لە ناوچەیەکی زۆر قەیراناوی و ناخۆش داین و قەزیەی کوردی هێشتا چارەسەر نەبووە ئێمە کێشەی گەورەمان هەیە هەم هێشتا لە عێراق نەگەیشتونەتە هەموو بڵێم چارەسەری کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ وڵاتانی دراوسێش کێشەی کوردی هێشتا زۆر زۆر بەزەقی ماوەتەوە و هەندێک لەیان لە جیاتی ئەوەی یارمەتی کیانی هەرێمی کوردستان کە وەکو تەنیا کیانێکی دامپێدراوی یاسایی پێناسە کرا و ناسراوە یارمەتیەوە بدەن بەداخەوە بەڵام هەوڵی تێکدان و نەهێشتنی ئەم کیانەش دەدەن ئیتر بەداخەوە دەستی هەندێک لایەنی سیاسیشی تێدایە ئەنی تەنیا وڵاتانی دراوسێ بە تەنیا ناتوانن ئەوە بکەن ئەگەر یارمەتی نەدرێت بۆ نمونە ئەو پەلاماردانەی کە دەکرێ یان ئەو درۆنانەیە کە دە لەکوێوە دێن لە تورکیاوە پەلاماری هەرێمی کوردستانە درێ بە فڕۆکە ڕۆژانە بردمانی شوێنەکان دەکرێ بە حساب پەکەکەی لێە ئەگەر پەکەکە خەمی هەرێمی کوردستانی هەبێ و ئەزانێت تورکیا ئەوان وەکو بیانۆ بەکاردێنێت و دێ پەلاماری هەرێمی کوردستانەدا بۆچی ڕێز لە هەرێمی کوردستان ناگرن و ئەو بیانۆیە نابڕنەوە و شوێنەکان چۆڵ ناکەن بۆ ئەوەی خۆیان نەبن بە هۆکاری بردومانەکە بەڵام کە باسە کرێ بەداخەوە زۆر لە ڕاگەانەکانی خۆمان دێن لە جیاتی ئەوەی من بۆیش گوتم ڕاستگۆ بن لە جیاتی ئەوەی حەقیقەت و ڕاستی بابەتەکان بۆ خەڵک باس بکەنەوە یەکسەر تووشی لایەنگیری دەبن و هەر یەکێک لایەنگیری لایەنێکی سیاسی دەبێت و ناتوانن خۆتانی لێ دەرباسکەن
ئەگەر وجودی پەکەکە نەبێت تورکیا هیچ بیانوەیەکی نابێت بۆ ئەوەی بێتە ناو سنووری هەرێمی کوردستان. ئەمە حقیقەتێکە. ئەگەر ئەو وڵاتانەی کە بردومانی هەرێمی کوردستانەکەن ئەگەر بە جددی ئەوانە بیانەوێ هەرێمی کوردستان پێش بکەوێت بە حقیقەت هیچ شتێکێک لەم بیانوانە هی ئەوە نییە کە بەکاری بێنن یانیش تۆمەت بە هەرێمی کوردستان ببەخشن بۆ بردومانکردنی، کەواتە زۆربەی ئەو هۆکارانەی کە بردومانی هەرێمی کوردستان دەکرێت شتی دروستکراوە. هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نەبووەتە پەناگەیەک یان شوێنێک بۆ دروستکردنی مەترسی لەسەر دراوسەکانی. بەڵام کەس نایە بڵێ من لە خۆڕەخۆڕایی وا بۆ بردومانت دەکەم، ئەبێ بیانوەیەک بدۆزێتەوە، ئەبێ شتێک ئەگەر هیچ نەبێت درستی بکە. هەروەک کە بینیمان لە بردومانکردنی هەولێر چەندین تۆمەت خرانە پاڵ کوردستان بە هیچ شێوەیەکیش هیچ بەڵگەیەکیش نەخرایە ڕوو کە ڕاستی و درستی ئەو تۆمەتەنە پشت ڕاست بکاتەوە. ئەسڵ و ئەساسی بۆ نەبووە. هەرێمی کوردستان نەبووەتە شوێنێک بۆ دروستکردنی مەترسی لەسەر وڵاتانی دراوسێ. لە هەمان کاتدا لە حکوومەتی فیدرالیەوە هەندێک هێزی لە یاسا دەرچوو بردومانی هەرێمی کوردستانەکەن، بردومانی ژێرخانی ئابووری کوردستانەکەن، بە درۆن بە موشک بردومانی هەرێمی کوردستانەکەن. ئەوانە بە حقیقەت ئەگەر بڕوایان بە پێکەوە ژیان یاشتیانە و بە بنەماکانی دەستور هەبێ بە هیچ شێوەیەک مافی ئەویان نابێ هەبێت کە بەدەر لە یاسا و بەبێ بڕیاری حکوومەتی فیدرالی بێن خۆیان ئەو بڕیارە بدەن هەر ماوە بە ماوە بە ماوە ناوچەیەکی هەرێمی کوردستان بردومان بکەن. هەرێمی کوردستان چی کردووە؟ ئێمە ڕوبەڕووی هەرچی توانیمان نەکردومانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم شتانە، بەڵام ئێوە خۆشتە نەزانن ئیمکانیات و تااقەتی هەرێمی کوردستان زۆر سنووردارە. ئێمە دەتوانین چی بکەین؟ دەتوانین ڕوبەڕووی ئەم هەموو وڵاتانە بینەوە و ئێمە نە لەگەڵ شەڕین و نە ئەمانەوێ شەڕیش لە منتیقەکەی ئێمەدە دروست بکرێ. لەگەڵەوە نین. ئێمە دەمانەوێ دەستی یاشتی بار هەموو لە یەک دروست بکەین و ئەمانەوێ ڕێزی بەرامبەریش هەبێت بەرامبەر بە هەرێمی کوردستان. چۆن ئێمە ڕێزیەوە نەگرنەوەش ڕێزی ئێمە بگرن. بەڵام ئەگەر یەکێک تعەدە لە مافیە خەڵکی کوردستانەکە ئێوە نابێت تەڕ و وشک بە یەکەوە بسووتێنن ڕەش و سپی وەکو یەک ببینن. ئەوەی تاوانبارە، ئەوەی تعەداکارە، حەقی ئێوە بە ڕوونی و بە ئاشکرای بە خەڵکی هەرێمی کوردستانی بکەینن و بڵێن ئەمانە تعەدایان کردووە، ئەمانە دەست درێژیان کردووەتە سەر سەروەریەکانی خاکی ئێمە و دەستکەوتەکانی گەلی ئێمە. من باوەڕ ناکەم خەڵک باو جۆرە نائومێد بێت، چونکە ئێمەش خەڵکە بینین ڕاستەکەم و کورتی هەیە، ڕاستە توموحی ئێمە زۆر لەوە زیاترە، ئەمانەوێ خزمەتێکی زیاتری خەڵکی خۆمان بکەین. بەڵام بەو ئیمکانیاتانەی کە هەیە، بەو هەموو ساڵانەی کە بەداخەوە وەکو پێویست خزمەت گوزاری بە خەڵکەکە نەگەیەندراوە، ئێستا ناکرێ هەمووی وا سیر بکەین بە حساب کە ئێمە بەرپرسین لەو هەموو قەیران و گرفتانەیە کە خەڵک تووشی بوونە. سەرەڕای ئەوەش بەرنامەمان هەبووە و کاریشمان لەسەر کردووە. زۆر لەو کارانەش من لە راپۆرتەکەدا بۆتەم باسەکەم، بەڵام هەندێک لەو چاکسازیانە، هەندێک لەو هەنگاوانەیە کە گیراونەتە بەر، لەوانەیە ئەنجامەکەی دوای ماوەیەکی تر دەست بکەوێ. دروستکردنی ژێرخانێکی ئابووری بەهێز دروستکردنی بینایەک نییە ئێوە بە بەچاو ببینن. ئەبێت دوای ماوەیەکی تر ئەم شتانە هەمووی بەڕوونی دیارەکەوێت کە ئێمە چیمان کردووە لە کەرتی کشت و کاڵی، چیمان کردووە لە کەرتی پیشەسازی، چیمان کردووە لە ڕیفۆرم و چاکسازی. هەموو ئەو شتانە کاتی دەوێت بۆ ئەوەی ئەنجامەکانی بەدەرکەوە. من دێمە سەر بابەتی چاکسازیش دوای ئەوە. باسیەوە دەکەن کە لە چاکسازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نەتان بینیوە. بەڕێزان، چاکسازی من نازانمەوە چۆن ئەیبینن، بەڵام چاکسازی تەنیا عقوبەتدانی گەندەڵکاران نییە. چاکسازی لە سیستەم ئەکرێ، نەک تەنیا لە خەڵک. ئەگەر سیستەمێک بێت کە هەر کەسێک بێتن و بتوانێت بەردەوام بێت لە گەندەڵکاری، ئەمە بە حیاتی خۆی کۆتایی نایێت.
ئەبێ سیستمەکە وەڕێک بخرێتەوە کە هیچ کەسێک توانای گەندەڵی تێدا نەمێنێت. ئێمە لەم کابینێت تەرکیزمان کردوتە سەر چاکسازی و ڕێفۆرم لە سیستمەکە. ئەوەی تر بۆ دادگا ئەمێنێتەوە، ئەوەی تر بۆ سکاڵەکان ئەمێنەوە و هەر کەسێ بەڵگەی لەسەر گەندەڵی فلان و فلانە کەسەیە بە پێشکەشی دادگای بکە. با دادگا بە ئەرکی خۆی هەستێت و ئەو ئیجراتانە وەربگرێ. بەڵام سەبارەت بە حکوومەت ئێمە دەمانەوێت چاکسازی لە سیستمەکەدا بکەین، چاکسازی لە ژێرخانی ئیدارەدا بکەین کە چۆن ئێمە بتوانین ڕێگری لە بەردەوامبوونی گەندەڵی یان بە هەدەردانی سامانی گشتی بگرین. باسی نەوت لەوانەیە زۆر جار ئەم قسەیە ئێوە هەم پرسیارتان کردووە و ئێمەش وەڵامی زۆرمان داوەتەوە، بەڵام دیسانیش من دەمەوێ تۆزێ بە کورتیش بێ باسی بکەم چکە بابەتێکی گرنگە. ئەوزەم کاک محەممەد ڕەوف بوو باسی ئەوەی دەکرد کە 57% بۆ کۆمپانیەکان ئەگەڕێتەوە و 42% یان 43% بۆ موچە و بۆ حکومەت دێتەوە. گەندەڵی هەیە یان خراپی دارەدان هەیە، یان خەڵک دڵخۆشن بەوەی کە بڕیاری دادگای فدرالی درەوە. ئەمە جێی سەرهەنجە و جێ پێکەنینە بە حەقیقەت خەڵک ئەمەی پێخۆش بێ. یان بەهۆی نەوتەوە هەرێم قەرزار بووە، پێشتر داهات بۆ هەرێم هاتووە، بەڵام بەهۆی نەوتەوە گوایە حکوومەتی هەرێم حکوومەتی فیدرالی پارە و بودجە بۆ هەرێم نانێرێت. من وەڵامی ئەمە ئەوانە دەدەمەوە. جارێ لە نووسینی دەستور خۆم بەشێک بووم لەو شاندەی کە لە بەغدا بووین و لە نووسینی دەستور بەشدار بوو و یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان مافی ئەوە بووە کە ئێمە ئەو سەروەت و سامانەی سروشتی لە کوردستان هەیە لە خزمەتی خەڵکی کوردستانەوە کاربێن. ئەگەر سیر بکەن تا ساڵی 2003 هەرچی سەروەت و سامانی سروشتی هەرێمی کوردستان بووە دزراوە، بردراوە، کراوەتە بۆمب و دیسان هاتوون وڵاتی ئێمەیان پێخاپۆر کردوتەوە. دژی وڵاتی ئێمە، دژی هاوڵاتی ئێمە، سەروەتی ئێمە بەکار هاتووە، کراوە بە چەک، کراوە بە کیمیایی. ئەو هەموو تاوانە دەرحەق بە خەڵکی کوردستان ئەنجام دراوە. زۆربەی تەمویلی بەو نەوتە بووە کە لە خەڵکی کوردستان بردراوە. ئەگەر ئێوە نەوتی کەرکووک بە نەوتی کوردستان بزانن کە من پێم وایە کەرکووک بەشێکی کوردستانە و ئەو نەوتەی لەوێش ئەو هەموو ساڵانە بردراوە، مافی خەڵکی کوردستان بووە کە بۆ ئاوەدانی کوردستان و هەموو عێراقیش سوودی لێ وەربگیرێ. بەڵام بەشی کوردستان لەم سەروەت و داهاتە لەو سامانە چی بووە؟ جگە لە وێرانکاری، جگە لە ئەنفالکردن، جگە لەو هەموو تاوانانەی دەرحەق بە خەڵکی ئێمە کراوە، چ سوودێکمان لە سەروەت و سامانی خۆمان بینی؟ لە نووسینەوەی دەستور ئێمە ویستمان شتێکی وا بکەین کە ئەم سەروەت و سامانە بە خەڵکی هەرێمی کوردستان بگەڕێتەوە و هەوڵێکی زۆر درا یاسای نەوت و غاز لە حکوومەتی عێراق پەسەند بکرێ. ساڵی 2007 ڕەشنووسێک ئامادە کرا بۆ ئەوەی یاسای نەوت و غاز دروست بکرێ، بەڵام حکوومەتی فدرالی نهاتە پێشەوە ئەو یاسایی پەسەند نەکرد و نەچووە پەرلەمان. خەتای ئێمە نەبووە. ئێمە ئەگەر یاسایەکە بووە ئێمە لە چوارچێوەی ئەم یاسایەدا ڕەفتارمان دەکرد. بەڵام لەوێ لەو کاتە لە ساڵی 2007 بە پێی دەستور لە پەرلەمانی کوردستان یاسایەک پەسەند کرا. یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی خۆمان پەسەند کرا و هەرچی دوای ئەوە لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە بە پێی ئەو یاسایە بووە. ئێمە یاسای نەوت و غازمان لە هەرێمی کوردستان هەبووە، بەڵام حکوومەتی فدرالی یاسای نەوت و غازی نییە تا ئێستش نیەتی. بۆەوەی وازح بین، یعنی شتەکان وەکو خۆی ببینین. اینجا لەو کاتە تێگەیشتنێک هەبوو لە بینی حکوومەتی فدرالی و لە بینی حکوومەتی هەرێم کە تاکو یاسای نەوت و غاز پەسەند دەکرێت لە پەرلەمانی فدرالی، حکوومەتی هەرێم دەتوانێت بە پێی ئەو یاسای لە هەرێم هەیە ئیشی خۆی بکە. ئەم تێگەیشتنە لە بینی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی حکوومەتی فدرالی و سەرۆکوەزیرانی ئەو کاتەی حکوومەتی هەرێم هەبووە کە حکوومەتی هەرێم دەتوانێت
کارکە بە پێی ئەو یاسای کە لە هەرێم هەیە تاکو یاسای نەوتوغازی حکوومەتی فدرالی پەسەند دەکرێت کە بەداخەوە تاکو ئێستاش پەسەند نەکراوە ئێستا حکوومەتی عێراق پەنا دەباتە بەر یاسایە کە لە ساڵی 1976 بۆ حکوومەتێکی مرکزی نووسراوە دوای ئەوە عێراق گۆڕانکاری بەسەردات و لە حکوومەتێکی دیکتاتۆری بووە تا حکوومەتێکی فدرالی بەڵام ئایا ئەو یاسایی کە لە ساڵی 1976 نووسراوە ڕنگدانەوەی دەستوری عێراقە بە هیچ شێوەیەک وانە یاسای نییە حکوومەتی عێراق یاسای نییە و جگە لەوەش کە دەڵێن حکوومەتی عێراق بەهۆی نەوتی هەرێمی کوردستانەوە بودجە نانێری بە پێتان بڵێم ساڵی 2014 یەک بەرمیل نەوتیش هەناردە نەدەکرا کە بودجەی هەرێمی کوردستان بردرا ئەو کاتایی بۆ بودجەی هەرێمی کوردستانیان بڕی ئەگەر هۆکارەکە نەوتی هەرێمی کوردستان بێ هیچ نەوتێک هەناردە نەدەکرا دوای بڕینی بودجە هەرێم بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری بڕیاری هەناردەکردنی نەوتیدا و کۆمپانیەکانیان بەبێ ئەو یاسای لە پەرلەمان دەرکرا هێنایە کوردستان و دوای ئەوە نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرێکرا دوای ئەوەش اتفاقاتی تر کراوە کە جاربەجار بودجە بە هەرێم بۆ هەرێم هاتووە بەڵام بڕینی بودجە بە هیچ شێوەیەک پەیوەزدار نەبووە بەوەی کە هەرێم نەفتی ناردووە اینجا حکوومەتی عێراق بودجەکەی بڕیوە شتەکە پێچەوانەیە حکوومەت بودجەکەی بڕی اینجا هەرێمی کوردستان نەفتی ناردە دەراوە هەر بۆ ڕاستکردنەوە جا خەڵک پێی خۆشە کە دادگای بەناو فدرالی ئەم بڕیارەی دەرکردووە بەڕێزان ئێمە دژی بڕیاری دادگای فدرالی نین بەڵام کۆ دادگای فدرالی دادگای فدرالی لە عێراق کووە لە دەستور دەهاتووە کە دادگای فدرالی ئەبێ بە پێی ئەم ڕێکارانە کارا بکرێ و دروست بکرێ کام دادگا لە عێراق کە دادگای فدرالی بێ بە پێی دەستور دروست کراوە ئەمە دادگایەکە لە زەمانی برێمەر هەبووە و تاکو ئێستاش بەردەوامە بەڵام بە هیچ شێوەیەک بە پێی مادەی دەستوری بۆ دروستکردنی دادگای فدرالی ئەم دادگای دروست نەکراوە تاکو ئێستاش دادگای فدرالی لە عێراق کە بگونجێ لەگەڵ دەستور وجودی نییە ئێمە دژی دادگای فدرالی نین بەڵام حکوومەتی عێراق دادگای فدرالی نییە دادگایەکە بە ناوی فدرالی ئیشکارەکان دەکات جگە لەوەش حتا دادگای فدرالیش هەبێ هیچ دادگایەک لە عێراق ناتوانێت مادەیەکی دەستوری تعدیل بکە هەموار کاتەوە بەبێ ئەوەی ئەو مادە دەستوریە بچێتە ڕفراندۆم دەستور بە ڕفراندۆم هەموار دەکرێتەوە نەک بە بڕیاری دادگا و موقفی هەرێم دیار بوو هەر چوار سەرۆکایەتی هەرێم هی پەرلەمان هی دادوەری هی حکوومەت ڕەفزی ئەو بڕیارەیان کردووە چونکە بە بڕیارێکی نایاسایی دراوە ئەو بڕیارە و بڕیارێکی سیاسی بووە یا نیەتێکی سیاسی لە پشت ئەو بڕیارە بووە ئەم هەموو ساڵە بۆچی تا ئەم ساڵ کە هەڵبژاردنەکان کرا و تا تەحالفاتی سیاسی دیاری نەکرا ئەو بڕیارە کارە نەکرا هۆکارەکەی چی بوو اینجا ئەگەر مەبەستی سیاسی لە پشت بڕیارەکە هەبوو بێ ئەبێ شتەکان وەکو خۆی باس بکەن اینجا ئەمە بابەتێکە بابەتی تر خەڵک پێی خۆشە بڕیاری دادگای فدرالی دراوە کە چی هەرێمی کوردستان وەکو عێراقی لێبێ وەکو کام شاری عێراق تکە پێم بڵێن کام شاری عێراقە کە لە سلەیمانی و لە هەولێر و لە دهۆک خۆشترە کام خزمەت گوزاری لە عێراق هەیە کە لە هی هەرێم باشترە 95% داهاتی حکوومەتی عێراق بەدەستی حکوومەتی فدرالیەوەیە ئەگەر بە 95% نەیانتوانێ بە خزمەت گوزاری دروست بکەن هێشتا ئاوی خواردنەوە هێشتا بابەتی تەندروستی هێشتا بابەتی پەروەردە ئەگەر بەراوردی بکەیتەوە لەگەڵ هەرێمی کوردستان لە قۆناغێکی زۆر پاشکەوتوتردا لە عێراق ئێمە زۆر لە پێشتری بە 5% داهاتی عێراق ئێمە ئەومان کردووە بە هەموو کەم و کورتیەکانی خۆشمانەوە بەڵام کوردستان بۆتە پەناگەیەک بۆ ملیۆنەها ئینسان کە لە شوێنەکانی تری عێراق بەهۆی قەیرانی ئابووری بۆ بێت یانیش ئەمنی بوو بێت هاتوونەتە کوردستان و کوردستانیان بە شوێنێکی ئارام
بینیوە بۆیە هاتوونەتە ئێرە ئەگەر وەزی عێراق ئەوەندە لەی ئێمە باشتر بێت بۆچی خەڵک لە شوێنەکانی تری عێراق دێنە هەرێمی کوردستان جا دەتانەوێ حکوومەتی عێراق ئەو بڕگارە بەسەر هەرێمی کوردستاندا بسەپێنێت کە چی هەرێمی کوردستان وەکو کوێی عێراقی لێبێت ئەو بابەتێک کە 57% ئەوەیە یان جار بەجارە بینین وەزیرەکانی بەغداش ئەم قسەیە دەکەن بە حساب تێچوونی بەرهەمهێنانی نەو لە هەرێم زۆر زۆر زیاترە لە عێراق بۆ پێتان بڵێم سێ هۆکار هەیە کە ڕاستی بکەمەوە ناڵێم ڕاستیان ناڕاستە ئەڵێم ڕاستیەکەمەوە و شتانەی کە هەیە حکوومەتی عێراق 12 میلیارد دلار پارەی داناوە بۆ لێگەڕان و بۆ پێشخستن و بۆ دەرهێنانی نەوت کە لەسەر بودجەی نەوت حساب نییە ئەمە لە بودجەی سیادی عێراقی تەرخان کراوە و بە هیچ شێوەیەک ناچێتە سەر کولفەی دەرهێنانی نەوت لە عێراق ئەگەر بەڵام هەمان پارەی خەڵکی عێراقە ئەگەر تو ئەمە ئیزافە بکەیتە سەر کولفەی دەرهێنان و ئەو شتانێکە لە حکوومەتی عێراق دەیکەن پارەکە زۆر زۆر زیاترە لەوەی کە ئەوان دەڵێن کولفەی دەرهێنانی نەوت لە عێراق کەمترە ئەمە یەک دوو کێڵگەکانی نەوت لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازیان هەیە لە هەندێک شوێن زۆر زۆر ئاسانترە لە هەندێک شوێن زەحمەتترە لە ڕووی ئەندازیاریەوە لە ڕووی تەکنیکەوە هەندێک شوێن هەیە بە زەحمەتترە کەواتە کولفەی دەرهێنانی کێڵگەیەک بۆ کێڵگەیەکی تر جیاوازی تێدایە ئەمەش دوو سێ کۆمپانیای سۆمۆ کە بە حساب کۆمپانیای بەرپرسە بۆ هەناردەکردن و فرۆشتنی نەوتی عێراقی کۆمپانیایەکە لە زمانی ڕژێمی بەعسەوە دروستکراوە تاکو ئێستا گۆڕانکاری بەسەرداناتەوە بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی حکوومەتێکی فدرالی پێوە دیار نییە ئێمە پێشنیارمان کرد بە حکوومەتی فدرالی کە سۆمۆ گۆڕانکاری بە ستراکچەرەکەی دابێت و ببێ بە کۆمپانیایەکی فدرالی و بۆ ئەوەی کە جێگیری سەرۆکی سۆمۆ ببێ بە خەڵکی کوردستان و مافی ڤیتۆی هەبێ لەسەر ئەو نەوتەی لە هەرێمی کوردستان دەفرۆشرێ بەڵام بە هەموو کۆد و ستانداردی حکوومەتی عێراق چەند بەرهەم دێت بە چ سعرێک دەفرۆشین بەکەی دەفرۆشین بۆ بەیەکەوە بکەین وەلا لە یاسایی کە لە هەرێمیش دەرچووە لە یاساکە دەباسیەوە دەکات کە حکوومەت یاریم دوو کۆمپانیا دروست بکات کۆمپانیای نەوتی نیشتیمانی کۆمپانیا فرۆشتنی نەو کە بە ئوسی یان ئەوەی تر بە ناوی کۆمۆ ناونراوە کە هاوشێوەی سۆمۆ بێت و لەگەڵ سۆمۆ کار بکە بە هەناردەکردنی نەوت سۆمۆ هاتووە لەوەدا چی کردووە هەر کەسێک نەفتی کوردستان بکڕێت چۆن تهدیدیان کردوون کە ئێوە حەقی کڕینی نەوتی کوردستانتان نییە بە نایاسایی لە قەڵەمی داوە لە حاڵەتێکە کە کۆمپانیایەکە ئەو مافە بەخۆی دەدا بێ ئەو بڕگارە بەرامبەر بە کڕیارەکانی نەوتی هەرێمی کوردستان بدا ئەمە وای کرد کە کڕیارەکان بێن و لەگەڵ وەزارەت سامانە سروشتیەکانی هەرێم پێیان بڵێن نەوتی ئێوە مەترسی لەسرە لەبەرەوە ئەبێ بە نرخێکی هەرزانتر پێمان بفرۆشن ئەگینای من ناتوانین بیکڕین کەواتە هۆکارێک بۆ هەرزانتر فرۆشتنی نەوت خودی کۆمپانیای سۆمۆ بووە کە دووەتر هاتووە و ڕخنەی لە هەرێمی کوردستان گرتووە دەڵێ نەفتی ئێوە هەرزانتر فرۆشراوە چکە خۆی تهدیدی کۆمپانیەکانی کردووە بەڵام لەم کابینەیە ئێمە هاتین بانگی هەموو کڕیارەکانی نەفتمان کرد و پێمان گوتن ئەو تەخفیزەی کە بە ئێوە دراوە ئێمە چیترەمە قبول ناکەین و ئەبێ ئەو نرخە کەم بکرێتەوە و لە هەر بەرمیل نەفتێک بینی 3 تا 4 دلار لەو تەخفیزە ئێمە کەممان کردوتەوە بۆ خەزینەی گشتی حکوومەتی هەرێم گەڕاندومانەتەوە و ئەگەر تهدیداتی سۆمۆش نەبێت ئەو نرخ و جیاوازیە ئەو جیاوازیە لە نرخ بینی سۆمۆ بین هەرێمی کوردستان نامین ئەوەی کە هەیە ئەو تهدیدانەیە کە بەردەوام لەسەر کڕیارەکانی نەوتی هەرێمی کوردستاندا اینجا ئەگەر بین سیر بکەین ئەو جگە لەوەی کە من بەڕەکەمیش پێتان بڵێم پێشتر تقریبا 25% داهاتی نەوت بۆ موچە دەگەڕایەوە من ناڵم داهاتی کوردستان چونکە هەمووی بە داهاتی کوردستان حسابە بەڵام هەندێکی بۆ کولفەی کۆمپانیەکان دەگەڕێتەوە هەندێکی بۆ دانی قەرزەکان دەگەڕێتەوە هەندێکی بۆ نەقلی نەفت دەگەڕێتەوە ئەمە هەمووی داهاتە بەڵام کولفەیە حکوومەتی هەرێم مەجبور ئەو پارەیە بداتەوە بەڵام لەمەش ئێمە هاتین لە ڕیفۆرم و چاکسازی کە لەم کابینەدا کردمان ئێمە هاتین ئەو ڕێژە لە 25% بەرزمان کردەوە بۆ 41-42%
کەواتە ڕێژەیەکی زۆرتری ئەو پارەیە جارێکی تر دەگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت تەنیا بۆ موچە. اینجا لێرەدا پرسیار ئەمەیە بۆچی ئێمە ئەوەندە موچە خۆرمانەیە؟ وڵای من حەزەکەم ئەو پرسیارە لە 30 ساڵی ڕابردوو بکەن. بۆچی؟ لە جیاتی ئەوەی هەلی کار بۆ خەڵک دروست بکرێ کە ئەو هەموو لۆدە نخرێتە سەر حکوومەتی هەرێم بۆ دامەزراندن، تەنیا و تەنیا ئەوە کراوە کە خەڵک لە حکوومەت دامەزرێ و هەر جیلێکیش هەر نەوەیەکی نوێکە هاتووە هەر بڵێم ئەو قوتابیانەی کە دەرچوون لە زانکۆکان هەمویان چاویان لەوە بووە کە حکوومەتی هەرێم دامەزرێ بۆ ئیشکاری حکوومەت. ڕێژەی موچەخۆر زیاد بوو و موچەخۆر لەگەڵ فەرمانبەر دوشتی جیاوازە. ئەمەش جیاوازەیەکی دیارە کە بەداخەوە من نەمبینی لە ڕاگەیاندنەکان ئاماژەی پێ بکرێ بینی حکوومەتی عێراق و بینی هەرێم. حکوومەتی عێراقیش ڕێژەکەی زۆرە، بەڵام چیان کردووە؟ هاتوون جیان کردوونەتەوە. ئەوەی شەهیدانە، ئەوەی پەککەوتەیە، ئەوەی زیندانی سیاسیە، هەمویان جیا کردوێتەوە و لە میزانی سیادی پیانە درێ. تەنیا ئەوەی فەرمانبەران بە ناوی موچە ئەدرێ. لە کوردستان هەر هەمویان موچەخۆرن، بە فەرمانبەرەوە، بە زیندانی سیاسیەوە، بە شەهیدانتەوە، بە پەککەوتەتەوە، هەمووی موچەخۆر حسابە. کەواتە ڕێژەی موچەخۆر کە لە کوردستان زیادە چکە هەموو ئەو سەکتەران ئەگرێتەوە، هەموو ئەو چین و توێژان ئەگرێتەوە. جە لەبەر ئەوەیە بەڵام دیسانیش ئایا ئێمە بەردەوام بین لەسەر ئەوەی کە ڕێژەی موچەخۆر یان فەرمانبەر لە هەرێمی کوردستان زیاد بکەین یان هەلیکار بۆ خەڵک دروست بکەین بۆ ئەوەی حکوومەت بگەڕێ لە دوای توانایی هاوڵاتی بگەڕێ کێ بتوانایە بیهێنێت بۆ ناو حکوومەت، نەک خەڵک هیچ مەجالێکی نەبێ تەنیا چاوی لە دامەزراندن بێ لە حکوومەت. ئەمە کارێکی هەڵەیە، ئەمە لە ڕوانگەی ئابوووریەوە شتێکی هەڵەیە کە حکوومەت تەنیا شوێنی دامەزراندن بێت. ئەبێ هەلی کار دروست بکرێ، کەرتی تایبەت پەرەی پێ بدرێ، ئیشی بچووک دروست بکرێ، شتی وا دروست بکرێ کە خەڵک حکومەت مەمنونیش بێ خەڵک بێ بۆ حکومەت ئیش بکە. ئەوەندە هەلی کار زیاد بکرێ کە هاوڵاتی موچەی زیاتر بێ لە کەرتی تایبەتە و بێ لە کەرتی حکومی یان پابلیک سەکتەر ئیش بکە. بەڵام ئەمە خەتای ئەم کابینە نییە. ئێمە ئێستا خەریکی ئەوەین بۆ ئەوەی ئەو معادلە بگۆڕین، بۆ ئەوەی کەرتی تایبەت گرنگی زیاتری پێ بدەین، هەلی کاری زیاتر دروست بکەین لە شوێنی تر، هەلی کار دروست بکەین، خەڵک بچێت لە جیاتی ئەوەی بێ گریمان بە 500,000 بە ملیۆنێکە بە 2 ملیۆن دینارە لێرە ئیش بکە، بۆ بچێت لەوێ بە 5 ملیۆن 10 ملیۆن لە کەرتی تایبەت ئیش بکە. داهاتی حکوومەت بەو شێوە زیاتریشە بێ. یەکێک لۆدی لەسەر حکوومەت کەمە بێتەوە لە لایەکی ترەوە بۆ ئەو داهاتێک کە هەیەی لەوانەیە باجیش بە حکوومەتدا کەواتە داهاتی حکوومەت لەو لاشەوە زیاترە بێ. هەم هاوڵاتی زیاتر ژیانی بژێوی ژیانی باشترە بێ، هەم حکوومەتیش لۆدی لەسەر کەمە بێتەوە. ئەمە هەمووی پرۆسەیە و ئەم پرۆسەیە بە ڕۆژێک و دوڕۆژ ناکرێ، بەڵام کاری لەسەر کراوە. اینجا ئێوە دەڵێن کە حکوومەت یان من جیاوازیم کردووە لە بینی هەولێر و دهۆک و سلەیمانی، بەخوا بە هیچ شێوەیەکەم ئەوان نییە. من لە ڕۆژی کە سوێندم خواردووە گوتمە من ئەمەوێ سەرۆکی حکوومەتێک بێم لە زاخۆ تاک و کەلار و خانەقین حکومڕانی بکەوە، جێگری سەرۆکیش جێگری سەرۆکی حکوومەت بێ لە زاخۆ تاک و خانەقینانی بە هیچ شێوەیەک جیاوازی نەبێ لە هەرێمی کوردستاندا هەبێ و ڕنگدانەوەی دوو ئیداریش لەم کابینەیە نییە. ئەمە ئاسەواری شتە ناخۆشەکانی پێشووە کە تا کوێستەما، بەڵام بەداخەوە هەرچەند هەوڵیشە درێ بەڵام ڕێگری هەیە لەوەی کە ئەو سنوورە خاو ببێتەوە. هەگینە من نیەتم وایە، من حەزەکەم لە هەموو کوردستانە هەمووی وەکو یەک حکومڕانی تێدا بکرێت، بەڵام دەستهەڵاتی سیاسی تەداخلاتی سیاسی لە حکومڕانی حکومیدا ئەم کێشەی تا ئێستا هێشتوتەوە. بەڵام معنای ئەوە نییە ئیشی لەسەر ناکرێت، ئیشی لەسەر دەکرێت و هیوادارم بتوانین ڕۆژێک ئەم بە هەڵە تێگەیشتنەش بڕوێنینەوە ئینشاءڵڵا. موچەی هەولێر و دۆک دەدرێ هی سلەیمانی نادرێ. ئەم قسەیە زۆر کرا بە حساب حیسار خراوەتە سەر سلەیمانی، وڵای ئەمە ئەسڵ و ئەساسی بۆ نییە، چونکە من سلەیمانی بە ملکی سیاسی هیچ حزبێک نازانم تاکو بڵێم حساری ئابووری ئەخینە سەر سلەیمانی، یان هەولێر و دۆک بە ملکی سیاسی هیچ حزبێک نازانم تاکو بڵێم وڵا لەبەر ئەم حزبە یارمەتیا و ناوچە دەدەم. کوردستان
بە هەموویەوە هی هەمومان خاوەنی هەموو کوردستانی کەواتە ناتوانین ئێمە بڵێن ئەمە خاوەنی سلەیمانی ئەمە خاوەنی هەولێر و دووە کەشتیوان نییە هەمومان خاوەنی هەموو کوردستان وابێ بەو جۆرەش ئێمە کار بکەین و هیچ بە هیچ شێوەیەکیش حسار نەخراوەتە سەر سلەیمانی بەڵام ئەوەی کە بوو بە کێشە با پێتان بڵێم سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان سێ شتە یەکێکەوەیە کە لە حکوومەتی عێراقەوە دێ یەکێکەوەیە کە لە نەوتەوە دێ یەکێکیشەوەیە کە لە سەرچاوە نانەوتیەکانەکە بە دەواازەکان و داهاتی ناوخۆیە داهاتی ناوخۆی هەر پارێزگایەک دیارە لە هەندێک پارێزگا زیاتی کردووە لە هەندێک پارێزگا بەداخەوە وەکو پێویست نەبووە ئەمە هۆکارێک بووە لەوەی کە لە سلەیمانی ئەو داهاتەی کە نانەوتیە ئەو داهاتەی کە هیچ سنوورەکە خۆیەتی وەکو پێویست کۆ نەکراوەتەوە یان نەگەڕاوەتەوە بۆ خەزینی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبوایە بۆ دابینکردیان پڕکردنەوەی ئەو بۆشایی کە دروست بووە ئەو نوقسانیە کە دروست بووە بکرێ و بیرتان نەچێتەوە بەڕێزان ئێوە دەڵێن سعری نەوت زیادی کردووە ڕاستە زیادی کردووە بەڵام ئەگەر وەختی خۆی نرخی نەوت بەشی موچە و بودجێ هەرێمی کوردستانی نەدەکرد یعنی گوتم سێ سەرچاوەی داهاتمانە بۆ حکوومەتی عێراق لە 29 مانگی ڕابردوو تەنیا 13 مانگ بودجێ هەرێمی ناردووە 13 مانگ ئێوە دەڵێن ئێوە لە هەرێمی کوردستان دەتانەوێ باش هەرێمی کوردستان چییە خو هەرێمی کوردستان تەنیا حکوومەت نییە هەرێمی کوردستان هاوڵاتی کوردستانە ئێوە دیفاعتان لە مافی خۆتان کردووە بەرامبەر بە حکوومەتی فیدرالی ناکرێەوە بڵێن وەڵام من تەنیا لە حکوومەتەکەی خۆ حکوومەت بەبێ هاوڵاتی چییە قیمەتی چییە ئەی پشتیوانی حکوومەت کێیە ئەگەر هاوڵاتی نەبێ ئەگەر ئێوە نەبن ڕاگەیەنکارەکان نەبن پشتیوانی حکوومەت کێیە ئەبێ ئێوە پشتیوانی هاوڵاتی بن و پشتیوانی حکوومەتیش بن بۆ ئەوەی ئێمە داکوکی لە مافە پێشێلکراوەکانی خۆمان بکەین کە لە حکوومەتی فیدرالیەوە بۆ ئێمە نهاتووە دەبوایە ئاراستەی ڕخنەکانتان بەرامبەر بە حکوومەتی فیدرالی بێ نەک بەرامبەر بە حکوومەت یارم چکە حکوومەت یارمە ئەوەندەی لە توانەدا دەخۆ ئێمە ناچین شار بکەین داواکاری یاساییەیە داواکاری سیاسیەیە داواکاری هەموو شتێکمان داوا کردووە بەڵام کە پێشێلی دەستور دەکرێت کە پێشێلی مافەکانمان دەکرێت خەڵک خۆی لەسەر مافی خۆی بەجواب نایە حکوومەت بە تاقی تەنیا هیچ نییە ینی وەسیلەیەک نییە بتوانێت ئەم شتای بکە ئەگەر پاڵپشتی هاوڵاتی و خەڵکی خۆی لەگەڵ نەبێ ئەبێ ئێوە ئەو پاڵپشتیە دروست بکەن اینجا لەسەر ئەوەی کە موچە نەدراوە بە حقیقەت ئەمە بە هیچ شێوەیەک فەرق و جیاوازی نەکراوە دوای ئەوەی کە هەستیشمان کرد موچەی زیاترمان لە بەردەستە لەو دوو شوێنەی تر یان لە داهاتە نەوتیەکان کە ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ هەموو بەرپرسان لەگەڵ پارێزگارەکانی سلێمانی و هەڵەبجە و سەرپەرشتیارانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین کۆبوونەوەم کرد و پێم گوتن بە برادرین خۆشمان لە وەزارەتەکان گوتمان هەرچیمان هەرچی داهات هەیە ئەبێ تەرخان بکرێ بۆ دابینکردنی موچە و شکر بۆخوا موچەش دراوە من پێم سەیرە هەندێک جار قسە دەکرێت دەڵێن موچە نییە موچە بۆچی نییە موچە هەبووە لەوانەیە تاخیر بووە هەندێک جار تاخیر بووە هەندێک جار ئێمە لە وەزعێکا بووین کە نەمانتوانیوە 100% موچە بدەین ئەویش چکە موچەی بەردەستمان ئەوەندە بووە بەڕێزان گوتم ئێوە پێویستە شتەکان وەکو خۆی بە خەڵک بگەینن بۆیش من ئەم قسەیە دەکەم من حەزەکەم تۆزێ سەیری ئەوە بکەن لە ڕابردوو چیمان بەسەر هات ئێمە 2-3 مانگ دوای ئەوەی ئەم حکوومەتەمان وەرگرت یەکسەر تووشی کۆڕۆنا بووین جۆلەی بازرگانی لە کوردستان وەستا حکوومەتی عێراق هەموو بودجەکانی وەستان داهاتی نەوت بوو بە 0 هیچ داهاتێکی ترمان نەبوو هیچ ئەی چیمان کرد ئێمە هاتین بەو چاکسازی و ڕێفۆرمەی کە لە خەرجیەکانی حکوومەت کردمان خەرجی حکوومەت لە 200 میلیۆن دلار کردمان بە 70 میلیۆن 130 میلیۆن دلار لە خەرجی حکوومەت کەممان کردەوە گەڕاندومانەتەوە بۆ ئەوەی بدرێ بە موچە داهاتی ناوخۆیمان زیاد کرد تەنیا ئێمە توانیمان بەوە ئەو 79 لە سەتەی کە و کاتێک چەند مانگێک ئەمە نەمانتوانی 100% موچەکە بدەین ئەوە دابین بکەین چکە هەر ئەوەندەمان لە بەردەست بخۆ ئێمە ناتوانین نە پارە دروست بکەین نە سیاسەتی ئابووری خۆمان هەمووی بەدەست خۆمانەوەیە ئەبوایە حکوومەتی فیدرالی یارمەتیمان دەکە بە هیچ شێوەیەک نەیدا ئێمە ملیۆنێک ئێستاش ملیۆنێک ئاوارە و پەنابەرمان لە کوردستان هەیە ئەبوایە لە خەرجیەکانی سیادی حکوومەتی عێراق
نرخانی بودجه بو ئەوانە بکرێ کە بەداخەوە هیچ شتێکیان بۆ نەکراوە ئەمەش هەمووی بۆ بە کولفە لەسەر حکوومەتی هەرێم ساڵانە زیاتر لە $1.5 تەنیا بۆ خەرجی کەمپەکان و ئاوارە و پەنابەرەکان دەدرێ بەدەیان هەزار قوتابی لە شوێنەکانی تری عێراق هاتوون ئێستا لە قوتابخانەکانی تری ئێمە خوێنن بە دوو شیفت و سێ شیفت و هەمووشی بووەتە ماڵ بەسەر هەرمیانی بەرپرسیارەتی هەرێمی کوردستانە بە خێویان کە و بژێوی ژیان و دابینکردنی خزمەت گوزاریان بۆ دابیم کە حکوومەتی عێراق هیچ شتێکی بۆ ئێمە نەکردووە بۆ ئەوەی ئەو بارە کورسە لەسەر شانی ئێمە کەم کاتەوە ئەی ڕاگەاندنەکانی ئێمە لەکوێن بۆ ئەم شتانە بۆ خەڵک باس ناکەن بۆ ئێمە نین بەیەکەوە هەمومان داوای مافەکانی خۆمان لەو کەسانە بکەین کە مافەکانی ئێمەیان پێشێل کردووە بەڕێزان ئێوە باستان کرد کە پرۆژە ناکرێ ئەگەر پشتی بەرپرسێکی تێدا نەبێ وەڵڵاهی من پێم خۆشە ئێوە بێن نمونەم بۆ بنێرن بۆ نووسینگەی خۆم بنێرن ئەگەر هەر پرۆژێ کە دەکرێ بازرگانێک دێ داوای پرۆژە دەکا وە دەڵێ چونکە من لە سەرەتاش گوتم ئەوەی ڕشوە بدا یان ڕشوە وەربگرێ هەردووکیان بەرپرسیار ئەگەر بازرگانێک دێ بڵێ من ڕێگەم پێ نەدراوە لەسەر ئەوەی پرۆژە بکەم و داوای پشتیان لێ کردوم با بێ من ڕوبەڕوو یاسایان دەکەمەوە و من پشتگیریان دەکەم قاچاقچیاتی لە سنوورەکان زیادی کردووە ڕاستە زیادی کردووە بەڵام لە هەموو سنوورەکان وەکو یەک نییە ناکرێ هەموو سنوورەکان وەکو یەک سیر بکرێنەوە من ئەم بابەتە چەندین جار قسەم کردووە لە کۆنفرانسی ڕۆژنامەنووسیش قسەم کردووە ئێستاش دووارەی دەکەمەوە داوام کرد ئێستاش دووارەی دەکەمەوە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە هێزی هاوبەش دروست بکەن و یەکەم جاریش لە سنووری بادینان و ئیبراهیم خەلیل و پێشخابوور ئەوانە دەست پێ بکەن اینجا بچن بۆ شوێنەکانی تر وەکو باشماخ و وەکو پەروێزخان ئەوانە بۆ ئەوەی ئەگەر ئەو قاچاقچیاتیە بەو شێوەیە کە باز دەکرێ هەیە بۆ ئەوەی ڕێگری لێ بگرێ ئێستاش من ئیسرار دەکەم لەسەر ئەوەی کە ئەم هێزانە بچن بۆ کۆنتڕۆلکردنی سنوورەکە ژە من حەزەکەم ئەو پرسیارە دواتر لە ئەندێ بەڕێزی تر بکەیت من نامەوێت بچمە ناو ئەو مەوزوعە ئێستا بەڵام بۆ ئەوەی پێتان بڵێم سیاسەتی حکوومەت ئەوە نەبووە کە ڕێگری نەکرێ بەڵام کە هەوڵەکە دراوە باسیەوە کراوە کە بە حساب شەڕە بێ ئەگەر ئەوە بکرێ دواتر کێشە لێ دروستە بێ ئێستا خەریکین ڕێگەیەکە دۆزینەوە ئەو بابەتە کۆنتڕۆل بکرێت چکە من لەگەڵ بەرپرسانی تریش قسەم کردووە کە ئێمە چارەسەری بدۆزینەوە من نامەوەی کێشە قۆڵتر بکرێ ئەمەوەی چارەسەری کێشەکە بکەین لەبەرەوە بە زۆر نەچینە ناو قۆڵایی بابەتەکە و هیوای ئەوەمان هەبێ کە چارەسەریکەین ئێوە بەڕێزان دەڵێن پاشەکشەکراوە لە پەیوەندیەکان لە ئازادی لە گەندەڵیزە بەخوا ئەمانە ئەزانی پێوەر ئەبێ بە داتابێ بە ئیجتیهادی شخصی و بە تەحلیلی سیاسی ناکرێ یەکێک لایەنێکی سیاسی پێی وابێ خۆی زەرەرمەندە ئیتر کوردستان هەمووی ڕەش کەسێک پێی وابێ بەرژەوەندیەکانی تێک چووە ئیتر کوردستان هەمووی تێک چووە بە تەحلیل و بە ئیجتیهادی شخصی ئەم جۆرە شتانە ناکرێ ئەبێ داتا هەبێ بۆ ئەوەی ئێمە بین پێناسەی ئەم حکوومەتە بکەین هەڵسەنگاندنی ئەم حکوومەتە بکەین بزانین پاشەکشەی کردووە یان پێشکەوتووە و ئەمانەشتان دەخەمارون هەندێک بابەت باز کراوە کە بە حساب ڕێگری کراوە لە پەیامنێر واوانە وڵای من لەگەڵەوە نیم ئاگاشم لێی نییە بە هیچ شێوەیەکی سیاسەتی حکوومەت نەبووە کە ڕێگری لە پەیامنێر بکرێ بۆ ئەوەی بچە ڕووماڵی هیچ ڕووداوێ بکە بەڵام بە حەقیقەت لێرەدا شتێک هەیە ئەمەوێ بۆتانی باس بکەم و من باسی تەنیا ڕاگەنەکانی دەرەوەی حکوومەتیش ناکەم بە ڕاگەنەکانی دەستهەڵاتیشەوە یان ئەوانەی بە پێشگیری دەستهەڵاتیشەوە باسی ئەوانەش دەکەم هەندێک جار بووە مەسەلەن بەتایبەتی لە شەڕی داعش یان لە هەندێک کار کە کارەساتی ڕوودەدا یان کێشەیەکی ئەمنیەیە یەکسەر ئەچن لایف پەخشیەکە ئەمە مەترسی دروستەکە لایەنی ئەمنی پێی خۆش نییە چکە تۆ نازانیت ئایا پلانی تری بەدواوەیە ئایا دوژمن دەیەوێ بزانێ چی ڕووی داوە دەیەوێ بزانێ ئەنجامەکەی پێکاوە یان پێنەکەوە ئامانجەکەی پێکاوە یان پێنەکە ئەم شتانە نابێت تۆ ڕاستەوخۆ لە ڕاگەنەکەم ئەگەر ڕێگیری دەکرێت نابێ ئێوە ئەمە بە ڕێگیریکردن لە ئازادی ڕادەربڕین یان لە ڕۆمالکردنی هەواڵەکان پێشان بدەن شتیوان نییە بەڵام من دێک شت هەیە مەسەلەنەوەی کە دەڵێن
ئەوەی دەرسوانی زانکۆ بەخوا ئەمە هیچ ئەوەیەکی ئەمنی نەبووە بەڵام ئەگەرشتی وە هەبێ من ناڵم ئەبێ بەدوەدا چوون بکەین و نێڵێن بە هیچ شێوەیەکە ڕێگری لە ڕۆمالکردنەکان بکرێ ئەگەر مەترسی ئەمنی لەسەر نەبێت. شتەکانی تر هەندێکی تکراریە من نایمەوە سەری باسی نزیکبوون لە میدیا کرا کاکاودەنگ باسی کرد ڕاستە ئێمە دەمانەوێت لە میدیا نزیک بینەوە هیوادارم هەر ئەم کۆبوونەوەیش والێکی بدەنەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆ لە سلێمانی ناکرد وڵای من هیچ کێشەم نییە بەڵام پێم وان نییە هەندێک شتی ڕوتینی وا مەسەلەن بڵێن وڵە کۆبوونەوە لێرە دەگرێت بۆ گرنگی زیاتر بەو سنوورەیان بەو پارێزگا دەدرێ شتی وان نییە من بە هیچ شێوەیەک جیاوازی ئەوەندە لە هیچ شوێنێکیان لە هیچ خاکی بستێکی خاکی کوردستان ناکە شوێنی ئەنجومەنی وەزیران و کۆبوونەوەکان دیارە هەندێک جار لەوانەیە ڕێک نەکەوێت لە ڕووی تەکنیکی ئەگینە هیچ کێشەم نییە لە هەر شوێنی کوردستانیش بێ کۆبوونەوە بکەین پرۆژەی کەم دەرامەتەکانیان ئەو یەکەی نیشتە جێبوون کێ دەیکا ئێمە لە حکوومەت گوتمانەکە ئەمە هەمووی بکرێت بە ئانلاین و هەمووشی بکرێت بە تەندەر و ئەو کۆمپانیانەی کە توانای جێبەجێکردنیان هەیە بەو پێوەرانەی کە حکوومەت دایناون چکە مەسلەی دروستکردنی یەکەی نیشتە جێبوون تەنیا بۆ ئەوە نییە بڵێن یەکەیەکمان دروست کرد و شتێکی خراپ بخەینە بازارەوە کەم دەرامەت مەسلەی ئاگر کەوتنەوەیە مەسلەی هەندێک پێداویستی خزمەتگوزاریە بێ هەموو ئەو شتانە لە ئەو ڕێکارانەیە کە حکوومەت دایناوە تێدا جیگر بکرێ و ئەو سعرە و ئەو نرخی کە حکوومەتیش پێی وایە گونجاوە لەگەڵ ئەو کۆمپانیە کە دواتر بەشدار دەبن کێ توانی بەو مواسەفاتانە ئەم پرۆژەیە جێبەجێ بکە ئەیکەوە بە هیچ شێوەیەکیش بە ئیمتیاز نادرێ بە کەسێک مەگەر ئەو کەسێک خۆی امتیازی هەبێ لە جێبەجێکردنی و بتوانێت بە باشترین شێوە بە کەمترین نرخ بەڵام بە هەمان کوواڵەتی شتەکان جێبەجێ بکە. بەداخەوە هەندێک جار ئەبینە مەسا هەندێک هەواڵ بڵاوەکردنەوە بەخۆ تەنیا بۆ ئەوەیە بینەر زیاد بکرێت تر ئەم هەواڵە کاریگەری خراپی لەسەر کۆی گشتی پرۆسەکە هەیە لەسەر بڵێم ئاسایشی نیشتیمانی هەیە یان نا ڕەچاونە لەبەر ئەوەن لەبەر چاو ناگیرێت تەنیا بۆ ئەوەیە بڵێم وڵات بینەری زیاد بێ یان خوێنەری زیاد بێ هەر هەواڵێک بڵاو بکرێتەوە بەحقیقەت ئەمە بەرپرسیارەتی ئێوەیە ئێوەش بزانن چ شتێک بڵاو بگەیت دەتانەوێت چ پەیامی بە خەڵکی خۆتان و بە خەڵکی دەرەوە بگەین پەیوەندی لەگەڵ ئەم قونسولیا و ئەو قونسولیا ئەوە دەکرێت هەرچی خراپە لە پەنای دەرگای شارەوە بەو خەڵکە دەگوترێ باسکردنی خراپکردنی وڵاتی خۆت و نەتەوەی خۆت و دەسەڵاتی خۆت بۆ خۆت خراپە ڕەخنەت هەبێ ڕوبەڕووی دەسەڵاتەکەی خۆتی بکەرەوە بۆ بە خەڵکی بیانی ئەیڵێت چیت بۆ پێکرێ یارمەتی دەدا با بە حکوومەتەکەی خۆت یارمەتیت بدە و خۆت یارمەتی خۆت بدە ئێمە لەگەڵ ئەوە نین هیچ شتێکی خۆمان شارەوە بێ ئەگەر ناشترسین لە کەم و کورتیەکانی خۆشمە بە باز بکەین بەڵام وڵامیشمان هەیە ئەگەر کەم و کورتیمان هەیە وڵاممان هەیە هۆکارەکانی ئەمانن بەڵام لە ئەمان کاتدا هەندێک شت هەیە کاریگەری نەگەتیڤ و نەرێنی لەسەر کۆی پرۆسەکە هەیە لەسەر پرسی ئاسایشی نیشتیمانی هەیە هی نەتەوەی هەیە بێ ئەو شتانەوە خۆتان لە بەرچاوی بگرن بەڕێز کاک عەبدولکەریم باسی کرد بچی ناوفۆرە لە هەولێر دروست دەکرێت ئاوی خواردنەوە نییە کاکە ئەولەویەتی ئێمە دروستکردنی ئاوی خواردنەوەیە ئەولەویەتی حکوومەت ئەوەیە کە ئاوی خواردنەوە دروست بکەن بەڵام ئاوی خواردنەوەی ئێمە لە چیە دێ بارانە کە لەخوا بە زیاد بێ کەم باریوە ڕووبارەکانە کە وڵاتانی دراوسێ ڕووبارەکانیشیان لەسەر ئێمە بەستووە ئاوی ژێرزەویە کە بەداخەوە بە 100 مەتر دابەزیوە ئاو شتێک نییە ئێمە دروستیکەین شتێکی سروشتی ئەبێ هەبێ کە نەبێ ئەبێ بزانی چۆن چارەسەری بکەیت ئەوەی لە دەست حکوومەتە بیکە بۆ ئەوەی ئاوی خواردنەوە دابیم کە دەیکە ئەوەی کە نافۆرەی کە جەنابەت دایلی من نازانم جەنابەت دەزانی من نازانم بەخۆ باسی کامەتە بەڵام پرۆژەیەک وەختی خۆی بۆیان باس کردم من بزەبت ئەو پرسیارم کرد گوتم ئاوی خواردنەوە ئەولەویەتە نەک ئەوەی ئەم شتە گوتیان ئەمە ئاوی خواردنەوە نییە ئێمە دەینین ئاوی پیس ئەوەی کە هەمووی بەهدە ئەوە تەصفیە ئەکرێتەوە بەڵام بۆ خواردن ناشێ
دین بو ام جورشتانه بکاری دین یعنی اما هیچ ضرری که تدانی اما یک دو اگر اتوی دهاتی خود زیاد کید سکتری زیاد کردنی دهات چیه ابی کرتی کشتو کالیا پیش سازیا فلانه بلان بشه کشی گشتو گزاریا بو اوی خلق راکشید ابیشتی سرنج راکشید هبی خلق بیت ایره تو هیچ نکید ای دهاتیش زیاد نابه دهات زیاد نابه هیچ لب کشانش حل نابه يعني أبي توظف فراوان تربير بكينا وتنيا لم تشورتش وتسكدا بير نكينا وأجر أما بكينا أما ترشيبو وقتی خوی باز دکره با فروکخانه با کردستان درست بکره هنده لبرادران گوت یعنی شکامکانی ایم اشتا خوله فروکخانه من بود چیه چون بود چیه هموش شد پیوسته لروی گشتیاره و خلق براب کشتین بویره پیوسته لروی خدمت گزاری کارکان من زیاد که یعنی هیچ تک لسر حسابی اویتر نیه هر یکک با خوی دستکوته که و ابیتا بابت گو زیاد کردنی دهاتی کردستان بريزا قلتي لم عندي خلق لبر مايكا كان هر وبزم كاك عبد الحكيم بو بانتماء قصدا كان والله من زور لو دیدارانم بینیوە یان لەم چاوپێکەوتنانم بینیوە پەیامنێرەکەشم بینیوە کە بە چ شێوەیەک تحریکی خەڵکەکە دەکا ئەرێکا کە تۆ نانت نییە تۆ فلانت نییە تۆ فلانت نییە ڕێنای ڕای چییە لەسەر یعنی هەر خۆی ئوسلوبی پرسیارکردنەکە تحریککردنی خەڵکەکەیە دروستکردنی ئینتیما خەڵک ئینتیمای هەیە بەڵام بەعزێک سەریان لە خەڵکەکە تێکداوە ینا خلق انتمای ها خلق نیشتیمانکی خوش شوی خلق کسکاری خوش شوی و ارکی ایوه زیاتر خلق همدن خلق ولاته خوش بیه باباسی کمو کرتیا کام کین ورن روبروی اما دان نیشتوید باسی کمو کرتیا کانه کین بلام خلقی فقیر حق نیه یعنی ایما خلق بتورینین خوی توربی بسرسر و بسرشاو بلام ایما بچین اون دیتر تحریکی هم کین من پێم وایە ئەمە لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە ئەوەی کە دەڵێ لە سرای بەنزینەوەی تر بە نوکتەیە یان بە هەر چۆنێک بێ بۆیە ناتوانم بەرگری لە کوردستان بکەم بۆ ئەو پێشمەرگەی لە خاڵی پێشەکی بەرگریکردنە ئەویش ماڵ و مناڵی نییە ئەویش ژیانی نییە بۆچی ئەو ئەتوانێ بەرگری بکە بەڵام کەسێکی ترکە لە کوردستان بڵا لە سرای بەنزینە وەستاون بۆیە ناچم ئەم نوکتانە نازانم نوکتە بیان هەرچۆنێ بەڵام جێ پێکەنی نین لە کوردستان زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمۆبیل تۆمار کراوە 2 ملیۆن ئەگەر پێوەرێکتان هەبێ سیرکەن وڵاتانی تر بزانن ڕێژەی دانیشتوان ڕێژەی ئۆتۆمۆبیل بزانن کوردستان لە چه ئاستێکایە ئەگەر وەزی ژیانی خەڵک ئەوەندە خراپ پێ بۆچی 2 ملیۆن ئۆتۆمۆبیلی تۆمار کراو لە کوردستان هەیە باسی ئەوەتان کە هەندێک شت تکراریە باسی موچاوە نەکردم بۆیە دووبارەی ناکەمەوە قەیرانی حکوم ئەوەی کە لە کات قەیران حکومەت لەکوێیە وڵای کاکە گیان لافاو بووە حکومەت لەوێ بووە کۆڕۆنا بووە حکومەت لەوێ بووە گرانی بووە گرانی خواردن بێیان سوتەمەنی بووە حکومەت لەوێ بووە چۆن لەوێ نەبووە حکومەت بەشدار بووە بەخۆشمەوە بە هەموو وەزیرەکانیش و بە هەموو بەڕێوەبەرەکانیش حکومەت بەشدار بووە لە هەموو شوێنێکیش لەوانەیە هەموو شتمان پێ نەکرابێ بەڵام بەشدار بووین اینجا لەوەی چیمان کردووە مەسەلەی سوتەمەنی بەداخەوە حکومەتی عێراق بڕێکی دەنارد بۆ دابینکردنی بەنزین بەداخەوە ئەوەشی نەنارد کێشەمان بۆ دروست بوو بە موشک لە یەکێک لە پاڵاوگەکان درا ئەمە وای کرد قەیرانێک دروست بوو لە لایەکی ترەوە وەختی خۆی هەر ڕاگەیەنکاران خۆتان گلەی ئەوەتان دەکرد کە مادەی خراپ بە ناوی بەنزین داخلی کوردستان نەکرێت حکومەت لەسەر پێشنیاری خۆتان بڕیارێکی وەرگرت کە ئەبێ کواڵەتی کنترۆل هەبێ و مادەی خراپ کە ئەبێتە زیادکردنی شێرپەنجە و نازانم چی و چی نەیەڵن بە ناوی بەنزین داخل بکرێ بەنزین بە ناوی بەنزین داخل بکرێ ئەم ڕێکارانەی گرتە بەر هەندێک ڕێکاری گرتە بەر کە ئەبێ بەنزین داخل بکرێ ئەمە
و دواتر تەنیا ئەوە نییە حکوومەت دەیەوێ هاوڵاتی سوودمەند بێ نەک بازرگان بە تەنیا بازرگان مافی خۆیەتی سوود لە ئیشەکەی خۆی بینی بەڵام هەمووشت بەمانە بەڵام نابێ قورسایەکە بخرێتە سەر هاوڵاتی حکوومەت بەرگری لە مافی هاوڵاتی دەکا پشتیوانی بازرگان دەکا بەڵام پشتیوانی و بەرگری لە مافی هاوڵاتیان دەکەمە نەوانەوێ بارەکە قورس بکرێتە سەر هاوڵات ئەو ڕێکانەیە گیرانەبەر بوو ئەوە بووە کە شماوادی دروست بێتە ناو دوای ئەوەی کە بینیمان قەیرانیش دروست بوو حکوومەت هێرێم هەولی ئەوەیدا بڕیاری پێویست بدات بۆ ئەوەی هەڵگرتنی گمرک لەسەر ئەو شتانەی کە دەبنە هۆکاری زیادبوونی نرخەکە کە نفت و بنزینەوە نەبێ و شکر بۆخوا قەیرانەکەش تا حدێک چارەسەر بووە بەڵام هەمووی بە ئێمە چارەسەر نابێ بۆچی چکە دنیا هەمووی تووشیا و قەیرانە بووە بڕۆ لە لەندەن بڕۆ ئەمریکا بڕۆ ئەڵمانیا بڕۆ هەر شوێنێکی دنیا بزانە نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە نرخی سوتەمەنی کە بەرز بوو شتی تریش بەرزە بێتەوە چکە زۆر شت بە سوتەمەنی دروست دەکرێ نەقل بە سوتەمەنی ئەکرێ حتا ماوەدی خواردن کە دێ ئەگەر نەقلکردنی سوتەمەنی زیاد بێ ئەچێتە سەر نرخی خواردنەکە لە هەموو شوێنی دنیا نرخی خواردن و نرخی سوتەمەنی زیاد بووە بەڵام حکوومەت یارێن بۆ ئەوەی دیسان ئەڵێم بارگرانی نەکەوێتە سەر هاوڵاتی هاتووان دێ ڕێکاری گرتۆ دەبەر مەسەلەن گمرکی لەسەر هاوردەکردنی ئەم جۆرەشتانە کەم کردوتەوە لە هەندێک شوێن نان 10 سەمون نان بە 1000 دینار بوو بۆ بە 8 سەمون خەڵک تۆزێک گلەی هەستە حکوومەت هات یەکسەر کارەباکەی بە بەلاشدا فڕنیخانەکان بۆ ئەوەی کە نانەکە گران نەبێت لەسەر هاوڵاتی حکوومەت شتی کردووە ئەوە نیە نەیکرد بێ زۆر شتی کردووە لەسەرەوە و زیاتر لە 20 میلیۆن دلار خەش دەکەم بۆ پشتیوانیکردنی نرخی بنزین یعنی ئەوە نییە حکوومەت زۆر شتی کردو بەڵام بەداخەوە ئێوە قسەیەکتان کرد نەبوونی پەیوەندیەکی تند و تۆڵ بینی ڕاگەاندن و حکوومەت لەوانەیە حکوومەت زیانێکی گەورەی لە خۆی داوە کە نەیتوانیەوە ئەم جۆرەشتانە بە ڕێگەی ئێوەوە بە خەڵک بگەینێ هەندێکی پێشنیار بووە من باسی پێشنیارەکان ناکەمەوانە لە خۆم هەڵەگرم و ئینشاڵڵا ئیشی لەسەرەکەی پرۆژەکان بەحساب کاک عەدنان دەڵێ کە جیاوازی تێدا کراوە بڵای کاک ئێمە جیاوازی لە هیچ پرۆژێکمان نەکردووە بەڵام بازرگانەکە خۆی کە دێ داوای پرۆژەکە حکوومەت ناتوانێەوە پرۆژەکان جێبەجێ بکە بەڵام ئەو پرۆژانەی کە دێن بازرگان داوای دەکە حکوومەت هەڵسەنگاندنی بۆ دەکا و دواتر لەسەر ئەوە بڕیار دەدا بەڵام لە شوێنێک لیان لە پارێزگایەک زیاتر خەڵک هات بێتە پێشەوە بۆی پرۆژەی تێدا بکە ئەمە خەتەی حکوومەت نییە بەڕێز جەنابەت دەڵێ کە لە سلەیمانی هیچی بەسەر هیچەوە نەماوە یان سڕەی بنزین 8 ساعەتە یان موچەخۆر گلەی دەکە و فڵان واوانە بەڕێزان داوایەک کرا من وەختی خۆی ئێمە کاتین ئەم کابینەیە گوتم ئێمە ئەبێ بزانین سەرچاوەی ئەم حکوومەتە هی ئەم وڵاتە چەندە هی داهات ئەوەی نەفت دیارە دیلۆیتە فڵانە حکوومەتی عێراقیش دیارە بەڵام سەرچاوەی داهاتی ناوخۆمان دیار نییە ئەبێ بزانین چەندە گوتمان بە هەمووی بێتە وەزارەتی دارایی وەزاری دارایی هەموو وەزارەتێک سەرچەوەیەکی هەیە بۆ بێتە وەزاری دارایی ئمە بزانین چەندە نەک ئەوەی گڵی دەینەوە هەر ئەمەندایەوە بەڵام هیچ نەبێ با بزانانی سەرچەوەکە جانب داهاتەکە کۆی گشتی داهاتەکە چەندە دوای ئەوە داوایەکی زۆر کرا کە بەحساب ئەو وەختەش تۆمەت خرایە پاڵمە کە بەحساب من قورخی دەستەڵاتم کردووە و دەستەڵاتەکان شۆڕ ناکەمەوە بۆ پارێزگاکان هەل لەسەر ئەو داوایە گوتم فەرمون ئەمە دەستەڵات بەڵام دەستهەڵات لەگەڵ بەرپرسیارەتی دێ دەستهەڵات تەنیا ئەوە نییە تۆ دەستەڵاتت هەیە ئەبێ بەرپرسیارەتی ئیداری و مالیش وەربگریت دەستەڵاتەکان دراونەتەوە هەموو پارێزگاکان ئەمە من باسی سلەیمانی ناکەم سلەیمانی ئاڵەبجێ هەولێرە دۆکە چکە مەسەلە ئەوە نییە تەنیا هەولێرە بەرەمبەر بە سلەیمانی هەموو پارێزگاکان دەستهەڵاتیان بۆ شۆڕ کراوەتەوە ئەگەر کێشە لە پارێزگایەک هەبووە ئەبێ لە ئیدارەی محلی پارێزگاکە بپرسن بۆ ئەم کێشە سەری هەڵداوە ئەگینا حکوومەت بە چاوێکی یەکسان لەگەڵ هەموو پارێزگاکان مامەڵی کردووە کاک بەهادین ئەڵێ ژیانی خەڵک زۆر خڕە وەڵڵاهی من حەزەکەم خەڵک هەمووی لە تەلاری ئاڵتونیدا بژی بەڵام ئیمکانیاتی ئەم وڵاتە ئەمەیە
ئێمە دەمانەوەی زیاتریکەین بەڵام زیاترکردنی ئیمکانیات و داهات پێویستی بە کاری هاوبەشە ئێوەش ئەبێ یارمەتی دەری ئێمە بن ئەگەر کارێکی باشمان کرد دەستخۆشیەکمان لێ بکەن بۆی ئێمە بتوانین هەنگاوێکی باشتر باویژن بەڵام هەرچی باشت کرد هەر بە خراپە لێک درایەوە ڕێگەر لێگیرە و خەڵکێک هەیە بەرژەوەندی تێک چووە کاکە خەڵکێک هەیە بەرژەوەندی تێک چووە ئیتر لەسەر ئاستی سیاسی بێ یان لەسەر ئاستی شخصی بێ بەرژەوەندی تێک چووە و دەست هەڵاتیشی هەیە دەست هەڵاتی